نەوشیروان مستەفا ئەمین بەدەم ڕێگاوە گوڵچنین خولانەوە لە ناوباز نەدا دیوی ناوەوەی ڕووداوەکانی کوردستانی عێراق 1984 1988 ناوی کتێب خولانەوە لە ناوباز نەدا نووسینی نەوشیروان مستەفا ئەمین یەک گفتوگۆی یەکێتی و بەعەز هونەری گفتوگۆ لەوەتەی دەوڵەتی عێراقدا مەزراوە جوڵانەوەی کورد چەندین جار کەوتوتە گفتوگۆ لەگەڵ دەسەڵاتی عێراقی بەڵام هەتا ئێستا هیچ کام لەو گفتوگویانە نەخراونەتە بەرباس و لێکۆڵینەوە هەر لەبەرەوەش هەموو جار کە گفتوگۆ دەست پێکە وەکو ئەوە وایە لە نوکۆ دەست پێ بکە چونکە ئەمان هیچ ئاگاداریەکی تەواویان لەسەر ڕەوتی گفتوگۆکانی پێشوونیە گفتوگۆکە چۆن دەستی پێکرد چێبوون لایەنەکانی چێبوون ئەندامەکانی ناوبژیوان و لایانی سێم لە کایەکدا بوو خواستەکانی کورد چی بوو ناکۆچیەکانیان چی بوو بۆچی گفتوگۆکە سەری نەگرت هەڵەکانی لایانی کوردی چی بوون ئەم پرسیارانە و دەیان پرسیاری تر بێوەڵام دێنە گۆڕێ گفتوگۆ کە لە ئینگلیزیدا بە جۆرەی جۆرەکانی پێی ئەڵێن تۆک نیگۆشیشن دایالۆگ لە عەرەبیدا مفاوەضە محادەثات حیوار لە فارسیدا مۆزاکەرە لە کوردیشدا مفاوەزات و وتوێژ دانووساندن یا دانوستان گفتوگۆ هونەرێکی بەرزی دیبلۆماسی و بەڕێوەبردننی ململانەیە بۆ چارەسەرکردنی کێشە و ناکۆچی لە نێوان کەسانی ناتەبا دامەزراوەی ئابووری ڕێکخراوی سیاسی گەلان دەوڵەتاندا جێگەی داخە سیاسەکانی کورد بەگشتی و سەرکردەکانی بەتایبەتی لەم هونەرەدا کۆڵەوارن ڕەنگە بەکارهێنانی وشەی دانووساندن لە کوردیدا لە وشەکانی تر ڕاستتر و گونجاوتر بێ چونکە هەموو پرۆسەیەکی گفتوگۆ بریتیە لەوەی هەر لە یەکدەست لە هەندێشتی خۆی هەڵ ئەگرێ بۆ لایەنەکەی تر بەرامبەر بەوەی هەندێشتی تر لە لاکەی تر بەدەستێنێ مەگەر تەرازوی هێز لە نێوان لایەنەکانی گفتوگۆدا ئەوەندە لاسەنگ بێ لایەنی بەهێز هەموو مەرجەکانی خۆی بەسەر لایەنی لاوازدا بسەپێنێ پندێکی کۆنی پێشینان کە لە چارەسەرکردنی ناکۆچیدا بەکار ئەهێنن ئەڵێ سوار و پیادە کە ئەگەن بە یەک ئەگەر بیانەوێ دەزمۆچێن بکەن ئەبێ سوارەکە نەختی خۆی دانەوێنێ و پیادەکەش کەمێ خۆی هەڵبڕێ پندێکی تریش ئەڵێ نەشیش بسووتێ و نەکەباب ئەمانە نمونەن بۆ دۆزینەوەی چاری ناونجی لە کوردستانی عێراق چەندین جار و بە جۆری جیاواز گفتوگۆ کراوە گفتوگۆی شێخ مەحموود و نوێنەرەکانی لەگەڵ ئینگلیز لەگەڵ تورکیای کەمالی لەگەڵ حکوومەتی تازە دامەزراوی عێراق گفتوگۆی ساڵی 1930 سەرانی کورد لەگەڵ ئەمیر غازی وەلیعاد و دواتر لەگەڵ نوێنەری مەندووبی سامی بەریتانی و جێگری سەروەزیرانی عێراق جەعفەر عەسکەری گفتوگۆکانی مەلا مستەفای بارزانی و نوێنەرەکانی لەگەڵ عێراق بریتانیا ئێران یەکێتی سۆڤێت ئیسرائیل ئەمریکا میسر گفتوگۆکانی باڵی مەکتەبی سیاسی لەگەڵ عێراق ئێران یەکێتی سۆڤێت گفتوگۆکانی یەکێتی لەگەڵ بەعەز ئێران سووریا لیبیا بێگومان ئەمانە بەسەریەکەوە تەجروبەیەکی زۆر و دەوڵەمەند و هەر کام لەم گفتوگویانە بگری گرنگی تایبەتی خۆی هەبووە و کەمیا زۆر کاری لە ژیانی سیاسی کورد کردووە بەڵام لەسەر هیچ کامێکیان لێکۆڵینەوە یا باسی تایبەتی تەنانەت بیرەوەری شخصی نەنووسراوە بۆ یەکێ ئەگەر بیەوێشتێ لەسەر ئەمانە بزانێ ئەبێ ناودەیان کتێب بە زمانی جیاجا بگەڕێ ئینجا شتێکی کەم و کورت و ناتەواوی لێ هەڵەکڕێنێ گفتوگۆ ئەگونجێ ڕاستەوخۆ لە نێوان لایەنە ناکۆکەکاندا یا بەهۆی لایەنێکی سێمەوە دەست پێ بکە ئەگونجێ ڕاستەوخۆ بێ یان ناڕاستەوخۆ ئاشکرا بێ یان نهێنی ڕوبەڕوو بێ یان بە ئاڵوگۆڕی قسە یان نامە بێ کۆبوونەوەکان لایلایەکی ناکۆچەکە بکرێ یان لە شوێنێکی بێلایەن گفتوگۆ ئەگونجێ چەند ڕۆژ یا چەند مانگ تەنانەت چەند ساڵ بخایانێ هەروەکو لەوانەیە بە چەند دانیشتنێ هەموو کێشەکان یەکلای بکرێنەوە و بگەنە لە یەک تێگەیشتن و ڕێکەوتن گفتوگۆی یەکێتی بەعەز لە ڕێگەی لایەنی سێهەم حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بە تایبەتی دکتۆر قاسملۆ دەستی پێکرد سەرەتا قاسملۆ ڕاستپاردە و قسەکانی سەرکردایەتی عێراقی و یەکێتی ئەهێنا و ئەبرد اینجا عێراق دوو جار نوێنەری خۆی نارد جاری یەکەم کۆبوونەوە لە گۆڕەشێر لەلای حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بە ئامادەبوونی لایەنی سێم کرا و جاری دووەم کۆبوونەوە لە ناوزەنگ لە بارگای سەرکردایەتی یەکێتی بێ ئامادەبوونی لایەنی سێم کرا دوای ئەمە بە ماوەیەک چەند نامەیەک ئاڵوگۆڕ کرا نامەکان باسی گشتی و دیاری نەکراو بوون اینجا فەریدون عەبدوڵقادر بۆ تاقیکردنەوەی دەمودوانی سەرکردایەتی بەعەز چووە بەغداد بەرزاندکریتی کە ئەوسا سەرۆکی جیازی مخابەرات و تارق عەزیز کە ئەوسا وەزیری دەرەوەی عێراق بوو بینی مانگی تشرینی دووەمی 1983 بڕیاردرا گفتوگۆ دەست پێ بکرێ
لەبەر ئەوەی یەکێتی خۆی هیچ کەناڵێکی ڕاستەوخۆی پەیوەندی لەگەڵ عێراق نەبوو، ئەم بڕیارە دیسان لە ڕێگەی لایەنی سێەم حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بە عێراق ڕاگەیەنرا و داوا لە دکتۆر قاسملو کرا ڕێوشوێنی چوونی دەستەی نوێنەرایەتی یەکێتی بۆ بەغداد دابین بکە. هەڕەشەکانی تارق عەزیز. لەو کاتەوە کە جوڵانەوەکە دەستی پێکردبووە بەعەز هیچ پرۆژێکی سیاسی نەبوو بۆ چارەسەرکردنی کێشەکانی کورد لەگەڵ یەکێتی و یا هیچ لایەکی تر، بەڵکو ئەویست بە ڕێگای زەبر و زەنگ و سەرکوتکردن کۆتایی پێبهێنێ. سەرکردایەتی بەعەز لە سەرەتای هێشتاکانەوە بڕیاری دابوو بۆ ئەوەی جوڵانەوەی کورد لەناو ببات هەموو دیهاتەکانی کوردستان وێران بکات. دانیشتوانی لادێڕا گوێزێ بۆ ئۆردوگای کۆنتڕۆڵ کراو، بەمەش پێشمەرگە لە خەڵکدا ببرە و سەرچاوی ژیانی جوڵانەوەکە وشک بکە. گەرمبوونی مەیدانەکانی جەنگی ئێران مۆڵەتی نەئەدان ئەم پلانە بە تەواوی جێبەجێ بکەن، بەڵام لە هەردێکدا شەڕ ببوایە جێش ئەو دێی وێرانە کرد. پێش ئەوەی شەڕ لە نێوان هێزەکانی یەکێتی و بەعەزدا ڕابگیرێ و گفتوگۆ دەست پێ بکە، فەریدون بەهۆی حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانەوە بۆ ئیستیطلاعی بیرۆڕای کاربەدەستانی بەعەز چوو بۆ بەغداد. لەوێ بەرزاندکریتی و تارق عەزیزی دیبوو. لە میانەی قسەکانیدا تارق عەزیز وتبووی: ئێمە ناڕوخین چونکە دنیا لە بەرامبەر ئێراندا پشتیوانیمان لێکە، ڕۆژێکیش دێ ئەم شەڕە تەواو ببێ. ئەگەر ئێستا بێن و لەگەڵمان پێک بێن چاکەیەکی گەورەمان لەگەڵەکەن، هەرگیز لە بیرمان ناچێتەوە. خۆ ئەگەر شەڕ درێژە پێ بدەن دوای تەواوبوونی شەڕی ئێران ئەو جێشە زەبەلاحی بۆ شەڕی ئەوانمان دروست کردووە ئەیهێنینە سەر ئێوە، ساڵێک وەخت و 100,000 کوژراوتان بۆ تەرخانەکەین، بەڵام خاکتان بە تورەکە ئەبێژین و تەفر و توناتانەکەین. فەریدون لە وەڵامدا وتبووی: ئەم هەڕەشانە ئێمە ناترسێنێ، کە دەستمان کردەوە بە خەباتی چەکدار، ژمارەمان ئەوەندەی پەنجەکانی دەست بوو. سەرەڕای ئەو هەموو تونند و تیژەی لە چەند ساڵی ڕابردوودا دژی ئێمە بەکارتان هێناوە، بووین بە هەزاران و ئەوە تا ناچار بوون لەسەر مێزی گفتوگۆ لەگەڵمان دابنیشن. ئەگەرچی فەریدون لە شوێنی خۆیدا وەڵامی پێویستی دابووە، بەڵام ئەبوو ئێمە هەڕەشەکانی تارق عەزیز کە بە زمانی حکوومەت و حیزبی بەعسەوە کردبووی بە جددی وەربگرین. لەو کاتەدا خاوەنی گەورەترین ئەماری چەک و هێزی چەکدار بوون. لە دوای چۆڵکردنی ناوزەنگ بارەگاکانی سەرکردایەتی بڵاویان لێکرد. کاتێک گفتوگۆ دەستی پێکرد، مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی بارەگای یەکگرتووی نەبوو. مامجلال لە بۆتێ بوو لە دۆڵەڕەقە، من لە ئاوەژێ بووم لە بەری مەرگە، دەستگای ڕاگەیاندن لە بەرگەڵوو بوو، هەندێک لە ئەندامەکانی تر لە خۆشناوەتی بوون. بۆ ڕاوێژ و پرسوڕا دەربارەی گفتوگۆ وا پێویستیە کرد هەمومان لە یەک شوێن کۆبینەوە یا هیچ نەبێ لە نزیک یەکتری بین. مامجلال لە بۆتەی دۆڵەڕەقەوە هاتە خۆشناوەتی، لە جێگایەک دامەزرا ناوی زیخان بوو. زیخان کوێرە دێبوو، تەنیا خانوویەک و هۆڵێکی گەورەی لێبوو، بەڵام کەوتبووە سەر جادەی گشتی. منیش چوون بۆ ئەوێ، لە ماوەی چەند ڕۆژێکدا هەمومان لەوێ کۆبووینەوە. دکتۆر قاسملو لە ئەوروپا گەڕابووە بەغداد، کاربەدەستانی بەعسی بینی بوو. هاتە زیخان بۆ بینینی ئێمە، داوای کرد لەگەڵ ئەندامانی مەکتەبی سیاسی کۆبێتەوە، لەگەڵی دانیشتین، کەوتە گێڕانەوەی ئەنجامی پەیوەندیەکانی خۆی لە بەغداد. اینجا کەوتە هەندێک پرسیار لە ئێمە. لەناو پرسیارەکانیدا دوانی بۆ من مای تێڕامان بوو. یەکێکیان پرسی: ئایا ئێوە ئەزانن چیتانەوێ؟ ئەوی تریان ئەوە بوو: ئایا ئێوە ئەزانن لەگەڵ چێ تەرەفن؟ دوایم دانیشتنا قاسملو گەڕایەوە بۆ بەغداد بۆ ڕێخستنی سەفەری دەستەی نوێنەرایەتی یەکێتی بۆ بەغداد. ڕاگررتنی شەڕ. سەرەتای کانونی یەکەمی 1983 بە بروسکە هەموو مەڵبەندەکان، تیپەکانی پێشمەرگا، ڕێکخراوەکانی کۆمەڵە و لەخەکانی شۆڕژگێڕان لە ڕاگررتنی شەڕ ئاگادارکران. دوای ئەم بڕیارە یەکێتی، سەدامیش فەرمانی بە هێزە چەکدارەکانی عێراقدا عەمەلیاتی عەسکەری دژی چەکدارەکانی یەکێتی ڕابگرن. دەستەی نوێنەرایەتی ئەبوو پێک بێ لە مامجلال، فەریدون، مولازم عومەر، دکتۆر خدر مەعسووم، مەلا بەختیار و عومەر عەزیزیشی بۆ زیاد کرا. لەو کاتەوە کە پەیوەندی نێوان یەکێتی و بەعەز دەستی پێکرد بوو، مەرجی پێشەکی بۆ دەستکردن بە گفتوگۆ ئەوە بوو کە ئەبێ مامجلال خۆی بچێ بۆ بەغداد بۆ گفتوگۆ و بینینی سەدام. نوێنەرەکانی حکوومەت هەموو جارپیان لەسەر ئەوە داگرت کە بە یەک جاردانیشتنی مامجلال لەگەڵ سەدام لەوانەیە گیرروگرفتی کورد یەکلایی بکرێتەوە و هەموو کێشەکان بەلادا بخرێن. ئێمە سەرگەرمی کۆبوونەوە بووین، خەریکی باسی بابەتەکانی گفتوگۆ و لایەنی زۆر و کەمی خواستەکان بووین. هەواڵی چوونی مامجلال بۆ بەغداد لە ناو خەڵکدا بڵاو بووبووە. کۆمەڵە لە پیاماقوڵەکانی خۆشناوەتی هاتبوون بۆ زیخان داوای بینینی مامجلالیان کردبوو. پیان وتبوون مامجلال مەشغوڵی کۆبوونەوەیە، بەڵام ئەوان پیان داگرت بوو کە هەتا مامجلال نەبینن ناڕۆن. من چوومە دەرەوە قسەیان لەگەڵ بکەم، دوای چاکوچۆنی لێم پرسین چ کارێکیان بە مامجلال هەیە لە باتی ئەو بۆیان بکەم.
وتیان بیستومانە مامجەلال ئەچێ بۆ بەغداد، ئەمانوێ پێش ئەوەی بڕوا هەندێک قسەی لەگەڵ بکەین. چوومە لای مامجەلال و پێشنیارم بۆ کرد بەسەر پێوە بیان بینێ. مامجەلال هاتە لایەن، لیان پرسی ڕاستە ئەچی بۆ بەغداد؟ وتی بەڵێ ڕاستە. وتیان زەمان چییە بە سەلامەتی بگەڕیتەوە؟ وتی هیچ. وتیان چی لە سەدام چاوەڕێەکەیت؟ وتی لەوانەیە دەمانچەکەی دەربهێنێ گولەیەک بنێ بە سەرمەوە، یان دەمانچەکەی خۆیم بە دیاری پێشکەش بکە، هەردوو کاری لێوە شێتەوە. وتیان کەواتە بۆ ئەچیت؟ وتی من لە شاخم داوای مافی کوردەکەم، ئەیشتم بۆ بەغداد بۆ داوای مافی کورد، لێرە بکوژرێم یان لە بەغداد، لە هەردوو حاڵەتدا لەسەر مافی کووردە. سەرەتای کانونی یەکەمی 1970 دوو هالیکۆپتەر لە زیخان نیشتنەوە، جگەل لە دکتۆر قاسملو نوێنەرێکی حکوومەتیشیان لەگەڵ هاتبوو ناوی ئەبوو سەرحان بوو کە یەکێ لە گەورە کاربەدەستانی مخابەرات بوو. ئەو ڕۆژە دیمەنێکی سەیری هەبوو، هەموو ئەو پێشمەرگانەی لە بەرزایی شاخەکان بۆ پارێزگاری ناوچەکە لە ڕووداوی چاوەڕێنەکراودامان نابوون، بە پێچەوانەی ئەو فەرمانی پێیان درابوو دابەزی بوون. بە قەمسەڵەی بەڵەکی کە لە عەسکەر و جاش گیرابوون وەکو نەدی و بدی لە دەوری کۆپتەرەکان وروکا بوون. نمونەیەکی خراپی بێدیسپلینی و نیشانەیەکی ئاشکرای ماندوێتی پێشمەرگە بوو. دەستەی نوێنەرایەتی یەکێتی لەگەڵ قاسملو و ئەبوو سەرحان سواری کۆپتەر بوون. لە مەشدا چەند کەسێ خۆیان فڕێدایە ناو کۆپتەرەکان کە نە ئەندامی وەفدەکە و نەڕاوێشکار و نە پێشمەرگەی پارێزگاری بوون. ئەمەش دیسان نیشانەیەکی تری بێدیسپلینی بوو. کاروباری پەیوەندی و هێنان و بردنی دەستەی نوێنەرایەتی و ئامادەکردنی جێگا و ڕێگا بە جیهازی مخابەرات سپێررا بوو. تازەی شامسەباح فەخری لە جێی بەرزانتکریتی دانرابوو بە سەرۆکی جیهازەکە. ئەو زەمانە هیشام بە گەورەترین قارەمانی جێشی عێراق دانرا. وەفدی حکوومەت عیزەت دووری، تارق عەزیز، هیشام سەباح فەخری، سعدی مادی ساڵح، دکتۆر فازیل بەڕاک لەگەڵ وەفدی یەکێتی مامجەلال، فەریدون عەبدولقادر، عومەر عەبدوڵڵا، مەلا بەختیار، دکتۆر خدر مەعسووم، عومەر عەزیز لە بەغداد دەستی پێکرد. سەرکردایەتی یەکێتی دەسەڵاتی دا بەم وەفدە کە ئەگەر لەگەڵ وەفدی حکوومەت گەیشتنە ڕێکەوتن بێ ئەوەی پێویست بە گەڕانەوەیان کات بۆ کۆبوونەوەی سەرکردایەتی ڕێکەوتنەکە ئیمزا بکەن. بەڵام پێشەوەی بچنە بەغداد لە کۆبوونەوەی سەرکردایەتیدا کە داوای لە مامجەلال کرد ئەگەر لەسەر چوارچێوەی گشتی مەسەلەکان پێگاتن ناوی خوای لێ بهێن و ڕێکەوتنەکە ئیمزا بکەن. مامجەلال وتی ئەگەر دەستیشم لە بنا ببڕنەوە ڕێکەوتنەکە ئیمزا ناکەم. منیش وتم کەواتە بۆ ئەچی؟ لە وەڵام داوتی ئێوە بە زۆرم نێرن. باسەکانی گفتوگۆ. لەم خولەی گفتوگۆدا هەموو کێشە بنەڕەتیەکان بە درێژی باسکرابوون. بابەتە گرنگەکانی ئەمانە بوون: 1. دەسەڵاتی دا و دەستگاکانی حکمی زاتی و دەسەڵاتی حکمی مەرکەزی. 2. سنووری جوگرافی ناوچەی حکمی زاتی. 3. ئاساییکردنەوەی هەلومەرجی کوردستان بە تایبەتی ناوچە تعریبکراوەکانی کەرکووک، خانەقین، سەنجار و دێهاتی ڕاگوێزراو. 4. بەشی کورد لە دەستگا ناوەندیەکانی بڕیارداندا. ئەم خولەی گفتوگۆ ئەگەرچی هەندێک دەمەقاڵێ لە نێوان مامجەلال و تارق عەزیزدا بوو، بەڵام بەگشتی باش ڕۆیشت بوو. لەسەر زۆری مەسەلەکان تێگەیشتنی سەرەتایی هاوبەشیان دروست کرد بوو. ئیتر کاتی ئەوە دێ بچنە سەردانی سەدام. لەو کۆبوونەوەیەدا سەدام ستایشی هەڵوێستی مامجەلالی کردبوو، وتبووی تۆ بەم کارە لەم کاتەدا دوو چاکە لەگەڵ کردوین، چاکەیەک لەگەڵ عێراق و چاکەیەک لەگەڵ حیزب. شتێکتان ئەدەمێ تۆ لە بەردەمی هەموو کووردا سەربەرز و گەلی کوردمان لە هەموو شوێنێک بیکا بە شای و زەماوەن. هەروەها وتبووی من سەیری مەحزەری هەموو گفتوگۆکانم کردووە. گفتوگۆکانتان جدی بوو و بەنیازی ڕێکەوتنن، تەنانەت تووڕەبوونەکانیشتان نیشانەی جدی بوونە. من لەسەر هەموو باسەکان موافقم جگە لە مەسەلەی کەرکووک. ناڵم کەرکووک شارێکی کوردی نییە و ناڵم کەرکووک شارێکی عەرەبیە. تەنانەت دوای ئیستیفتاش ئەگەر دەرکەوت زۆرایەتی دانیشتوانی کووردا، ئەو ساکەش من هەرسوور ئەبم لەسەر ئەوەی شارێکی عێراقی بێ. هەموو خەڵکی عێراق کەڵک لە سامانەکانی وەربگرن، چونکە کورد بۆ ئەوەی کەرکووکی لە چیز نەچێ ئیتر بیر لە جیابوونەوە ناکاتەوە. عەرەبیش بۆ ئەوەی کورد ڕازی بکە دژی سەلماندنی مافەکانی ناوەستێ. اینجا وتبووی ئێوە ئەبن بە بەشێ لە ئێمە، ئێمەش ئەبین بە بەشێ لە ئێوە. هەردوو لامان پێکەوە حاڵەتی عێراقی یەگرتو پێگەهێنین، پێکەوە حکم ئەکەین، پێکەوە ئەژین، پێکەوە ئەمرین. ئەم قسەیە ڕاستی مەبەستی بەعسی دەرەخست. ئێمە نەمانەویست ببین بە بەشێ لەوان و ژیان و مردنی خۆمان بەوانەوە ببەستین. ئەم قسەیە مامجەلالی سڵەماند بووە. لە هەمان دانیشتندا کە سەدام داوای کرد بوو ئەو پێگاتنەوە ئەو دانیشتنا بە ڕادیۆ و تەلەڤیزیۆن بڵاو بکرێتەوە، مامجەلال بە وەڵامێکی دیبلۆماسی خۆی لێلادا بوو. وتبووی ڕاستە من سکرتێری گشتی یەکێتیم، بەڵام دەسەڵاتی من هەر ئەوەندەیە ئەندامانی کۆمیتەی سەرکردایەتی بانگ بکەم بۆ کۆبوونەوە. لە کاتی دەنگداندا لەسەر بڕیارێ ئەگەر دەنگەکانی هەردوو لا بەقەدەر یەکتری بوون، دەنجی من لەگەڵ هەر لایەکیان بێ ئەو بڕیارە ئەدرێ.
ئەژینا من دەسەڵاتی ئیمزاکردنم نییە، ئەبێ بچمەوە پرس بە هاوڕێکانم بکەم. سەدام چونکە لە حیزب و دەوڵەتدا هەموو بڕیارێ لە دەستخۆیدا بوو، باوەڕی بەم قسەیە نەکردبوو. دەربارەی کەرکووک لە کۆتایی سەدەی ڕابردووەوە لە کەرکووکنەوە دۆزراوەتەوە، بەڵام دەرهێنانی دوا کەوتووە بۆ دوا ساڵەکانی 1920. لە سەردەمی عوسمانیدا ماوەی چەند سەدەیەک ناوەندی ویلایەتی شارەزور بوو و پاشان کراوە بە متەسەڕیفێت و خراوەتە سەر ویلایەتی مووسڵ. ویلایەتی مووسڵ لە ڕێکەوتنە نهێنەکانی سایکس پیکۆدا بەر فەڕەنسا کەوتبوو. دوای تەواوبوونی شەڕ، سەروەزیرانی بەریتانیا لیوی جۆرج فێڵی لە سەروەزیرانی فەڕەنسا کلیمانسۆ کرد. ویلایەتەکانی شام و مووسڵیان گۆڕیەوە، مووسڵ درا بە بەریتانیا. بەریتانیا ئەم فێڵی لە فەڕەنسا کرد چونکە ئەیزانی نەوتی زۆری تێدایە. فەڕەنسا کاتێ بەوەی زانی سەوداکە کرابوو. یەکێ لە هۆگرنگەکانی دروستکردنی دەوڵەتی عێراقی و نووساندنی ویلایەتی مووسڵ بە عێراقەوە نەوتی کەرکووک بوو. کەرکووک بە درێژایی مێژوو ناوچەیەکی کوردنشین بووە، بەڵام بۆ پاراستنی ئەو شاڕی لە دیاربەکرەوە چووە بۆ کرماشان لە سەردەمی قەرەقۆینلو ئاقۆینلووەوە، دواتر لە سەردەمی عوسمانیدا بە درێژایی ڕێگەکە تورکمانیان تێدا نیشتەجێ کردووە. هەر لەبەر ئەوە خەتێکی باریکی ئیثنی جیاواز لە کورد و عەرەب لە ناوچەکانی تەلەعفەرەوە لەسەر سنووری سووریا بەلای ڕۆژهەڵاتی مووسڵ و خواروی هەولێر کەرکووکدا بەرەو تووسخورمات و کفری قەرەتەپا تا خانەقین لەسەر سنووری ئێران درێژە بێتەوە. ئەم خەتە ئیثنیە بە درێژایی زەمان جێگیر بوون و لە کاتی لەشکرکێشەکانی سەفەویشدا بەهێزتر کراون و دەوڵەتی عوسمانیش دوای ئەوەی بە یەکجاری دەستی بەسەر ناوچەکەدا گرت بە ناردنی موچەخۆری تورک پشتیوانی کردوون. لەگەڵ ئەمەشدا تورکمان هەمیشە کەمایەتێکی بچوو بوون لە ناو دەریایەکی گەورەی ئێلاتی کووردا. عەرەب وەکو زۆرایەتی یا کەمایەتی نەتەوەیی لە کەرکووک نەبوون، هەندێ موچەخۆری تێدا بوو، بەڵام قورسی دیمۆگرافیان نەبووە تا دەوڵەتی عێراقی دامەزرا. ئەو سایتر ژمارەی موچەخۆری عەرەب و دواتر عەشایری عەرەب ڕووی لە زیاد بوون کرد. لەمڕۆ لێرەدا دوو بەڵگا لەبارەی دابەشبوونی ئیثنی دانیشتوانی ناوچەکە و دەربارەی خاوەنێتی زەوی وزاری کەرکووک بە نمونە ئەهێنمەوە کە هیچیان کورد نەیکردوون و دەستی لە نووسینیاندا نەبووە. یەکەمیان بەڵگەیەکی بەریتانیا کۆرنوالیز مستەشاری وەزارەتی ناوخۆ ساڵی 1930 ئامادەی کردووە و مەندووبی سامی لە بەغداد ناردوێتی بۆ وەزارەتی کاروباری دەرەوەی حکوومەتەکەی. دووەمیان هەڵسەنگاندنی عەرەبێکی ئەمریکاییە، نووسەری ئەمریکایی بەڕەچەڵک مەسیحی فەڵەستینی حەنا بەتاتوو دەربارەی خاوەنێتی ئەرز لە عێراقی سەردەمی پاشایەتیدا لیستێکی ڕێخستووە. لەو لیستەدا زەویوزاری کەرکووک بە تاپۆ مولکی چەند بنەماڵەیەکی ناسراوی کووردە، لەوانە بەگزادەکانی جاف، بابان، ساداتی کاکەیی، شێخانی تاڵەبانی، سەید ئەحمەدی خانەقا بووە. هیچ بنەماڵەیەکی تورکمان یا عەرەب خاوەنی مولکی گەورە نەبوون لە کەرکووک. بەعز بۆ کاروباری جەنگی، جاسووسی، حیزبی خۆی کەرکووکی کردبوو بە ناوەندی بەشی سەرەوەی عێراق، مەکتەب تەنظیمە شیمال کە سەرپەرشتی هەموو ڕێکخراوەکانی بەعس و فەیلەقی یەک کە هەموو فیرقەکانی جێشی عێراقی لە کوردستاندا پێوە بەسرا بوو، دەستگا سەرکوتکەر و جاسووسیەکانی مخابەرات و مەنظومەی ئیستیخبارات ئەلمەنتیقە شیمالیە و دواتر ئەلشەرقیە بارەگاکانیان لە کەرکووک بوو، کەچی قبولی نەئەکرد لە باتی هەولێر ببێتە ناوەندی بەڕێوەبەرایەتی و ئابووری و ڕۆشنبیری ناوچەکە، یا هیچ نەبێت لە ڕووی بەڕێوەبەرایەتی و ڕۆشنبیری و پەروەردەوە بخرێتە سەر حکمی زاتی. سەدام حوسێن کە خۆی بە سەرۆکی هەموو عێراقدا ئەنێ و لە وەرگرتنی حکومدا خۆی نە بە قەرزاری عەرەب و نە بەهی کورد ئەزانێ، بۆ ئەو چ فەرقێکی ئەکرد ئەگەر کەرکووک ناوەندی حکمی زاتی کوردستان بووە، کام عەرەب ئەیتوانی بەڕاوەستی بکە و بەوە چی لە دەسەڵات و شانوشکۆی کەمە بۆ، یان سەدام چ قازانجێکی لە دەرکردنی کورد و هێنانی عەرەب بۆ کەرکووک کرد. بێدەنگیەکی ترسناک کە وەفدەکەمان ڕۆیشت بۆ بەغداد، وا ڕێکەوتین هەموو ڕۆژێ لە هەواڵی خۆیان ئاگادارمان بکەن. چەند ڕۆژێ هیچ هەواڵێکیان نەبوو. من زۆر ترسام شتێکیان لێ بەسەر هات بێ. بۆ ئەوەی هەواڵێکیان بزانم، بەهۆی بنکەکەی دیموکراتەوە لە بەغداد بروسکەیەکم بۆ ناردن. وەڵامیان دامەوە کە ڕەوتی ڕووداوەکان باشەڕوات. تومەز هۆی بێدەنجەکەیان ئەوە بوو بە خۆشیدا کەوتبوون نەکشتی تر. هەر شەویەکێ لە کاربەدەستە زلەکان میوانداری کردبوون. گەورە کاربەدەستانی بەعز لە میوانداریدا لە سایی نەریتا خێڵە چێکۆنەکانی ضیافە و کەرەمی عەرەبیەکەنەوە. لەو چەند ڕۆژەدا مام جەلال زۆری سەرانی بەعس و وەزیرە گرنگەکان و کاربەدەستانی دیبوو. مام جەلال کە گەڕایەوە کوردستان وەکو لە بەغداد پێگاتبوون، دەستگایەک بە ناوی لیژنە تەنسیق دامەزرێنرا. بارەگای لیژنە سەرەکیەکە لە کەرکووک و لە هەر مەڵبەندەش لیژنەیەکی فەرعی دانرا. ئەم لیژنانە تێکەڵاو بوون لە نوێنەرێکی یەکێتی و نوێنەرانی حیزبی بەعز، ئیستیخبارات، ئەمن، مخابەرات. کارەکانی لیژنەی تەنسیق بریتی بوو لە چاودێریکردنی ڕاگررتنی شەڕ،
ڕێخستنی پەیوەندیەکانی یەکێتی و حکوومەت و پێشمەرگە و هێزە چەکدارەکانی بەعس و چارەسەرکردنی ئەو کێشانەی دروست دەبن. نوێنەرانی یەکێتی لە لوژنە مەرکەزیەکەدا عومەر عەزیز و عەلی حسێن حەسەن شوان دوایتر شەهید بوو کە ئەندازیارێکی کەرکوشی و یەکێ لە کادرە هەرە چاکەکانی یەکێتی بوو. هی بەعس سعدی مادی ساڵح و هی ئیستیخبارات عەقید ڕوکن ساڵح محێسن بوو. سعدی ئەندامی قیادەی قوتری و مەسئولی مەکتەب تەنظیم الشیمال بوو. هەواڵی گفتوگۆ بە خێرایی بڵاو بوو و بە جۆری جیاواز دەنجیدایەوە. زۆرایەتی گەلی کورد لە عێراقدا جگە لەوانی جاش و بەعسی بوون بە خۆشیێکی بێ ئەندازەوە پێشوازی لێکرد. ئەجەبە الوەتەنی وەلقەومیەت دیموکراتیە کە یەکێتی لایەنێکی سەرەکی بوو یەکێتی تاوانبار کرد بە خیانەت و لە ئەجەبە الوەتەنی وەلقەومیەت دیموکراتیە دەری کرد. لە بەیانێکدا ڕۆژی 25 دوانزەی 1983 لە ژێرناوی حول المفاوضات المذلة التي أقدم عليها الاتحاد الوطني الكردستاني مع النظام الفاشل العميل في العراق سەبارەت بە دانوستانی سەرشۆڕانەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ڕژێمی فاشی بەکرێگیراو لە عێراق. لایەنەکانی ئەجەبە الوەتەنیە دیموکراتیە زۆر بەتوندی چوون بەگژیدا. یەکێتیان تاوانبار کرد بە خیانەت و جاشایەتی بەعەز. لە بەیانێکدا ڕۆژی 4/84 لە ژێرناوی باڕێکەوتنی سەرشۆڕانەی سەدام تاڵەبانی لە گۆڕ بنرێ. دەوڵەتانی ناوچەکە ئێران دژی ڕاوەستا و ڕەفسنجانی لە خوتبەی نوێژی جومعەدا بە ئاشکرا هێرشی کردە سەری. سووریا بە ئاشکرا لە دژی نەدووە، بەڵام زۆری پێناڕەحەت بوون. بە تایبەتی وایاندا ئەنا کە خافڵگیر کراون چونکە پێشتر ئاگادار نەکراون و ئەوانیش لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە بیستویانە. ئەمەش سوچی نوێنەرەکانی یەکێتی بوو لە سووریا. چەند مانگ پێش دەستپێکردنی گفتوگۆ ئاگاداری نوێنەرەکانی خۆمان کردبوو کە بە کاربەدەستانی سووری بڵێن ئێمە گوشارێکی زۆرمان لەسرە لەلایەکەوە لە شەڕداین لەگەڵ عێراق و لەلایەکی ترەوە لە شەڕداین لەگەڵ ئەجەبە الوەتەنیە دیموکراتیە و ئێران. ئەگەر ئەوان ئەتوانن وا لە ئەجەبە الوەتەنیە دیموکراتیە بکەن شەڕمان لەگەڵ ڕابگرێ و ئێران گوشارمان لەسەر لا باد ئەوا درێژە بە شەڕی عێراق دەین. ئەجینا بۆ پاراستنی یەکێتی و گەلەکەمان لە مەترسی ناچارین شەڕ لەگەڵ عێراق ڕابگرین. نوێنەرەکانی یەکێتی لە سووریا لەبەر هەر هۆیەک بێ ئەو بەشیان پێڕانەگەیاندبوون کە پەیوەندی بە ڕاگررتنی شەڕەوە هەبوو لەگەڵ عێراق. تورکیاش دژی هەموو دەستکەوتێک بوو کورد بەدەستی بهێنێ. لە ناو یەکێتیشدا زۆری ئەوانی لە دەرەوە بوون لە سووریا، ئەوروپا و ئەمریکا دژی گفتوگۆ ڕاوەستان. هەندێکیان بە یەکجاری لە یەکێتی تەچینەوە و کەوتنە پەلاماردانی بەیان و بڵاوکراوەیان دەرەکرد، تاوانباریان ئەکردین بە خۆ بەدەستەوەدان. کارێکی وەها کە هەر لە سەرەتاوە ئەو هەموو دوژمنەی هەبێ و هەوڵی تێکدانی بدەن دیارە سەر ناگرێ و سەرکەوتن بەدەست ناهێنێ، بە تایبەتی لەگەڵ کەسێکی دیکتاتۆری وەکو سەدام و دەسەڵاتێکی تۆتالیتاری وەکو بەعەز. بۆ ڕوونکردنەوەی هەلومەرجی کوردستان و بیرروڕای ئێمە لەسەر ڕەوتی گفتوگۆ و باس و بابەتەکانی فەریدون عەبدولقادر چوو بۆ پاریس بۆ ئەوەی لەگەڵ بەرپرسەکانی یەکێتی لە دەرەوە کۆبێتەوە. فەریدون نەیتوانی بوو بە بیانەکانی ئێمە قانعیان بکە. لە ڕاستیدا نەیانەویست قانع بن. لەو کاتەدا زۆری ئەو کوردانی لە دەرەوە بوون پەنابەر بوون، ئەترسان ڕێکەوتنی یەکێتی بەعەز ببێ بەهۆی لە دەستدانی مافی پەنابەری و نەمانی بیانووی مانەوەیان لە وڵاتانەدا. هەر لە پاریسەوە فەریدون یاداشتێکی بە ناوی سەرکردایەتی یەکێتیەوە بۆ سەرکردایەتی ئەجەبە الوەتەنیە وەلقەومیەت دیموکراتیە نووسی و هۆیەکانی ئەم هەنگاوی یەکێتی بۆ ڕوونکردبوونەوە و دڵنیای کردبوون کە یەکێتی کارێ ناکات زەرەر لە معارەزە بدا. داوامان لەو ئەندامانەی سەرکردایەتی کرد کە لە دەرەوە بوون بگەڕێنەوە کوردستان. هەندێکیان گەڕانەوە، بەڵام هەندێکیان ئامادە نەبوون بگەڕێنەوە کوردستان. تەنانەت یەکێکیان وتبووی من جاشایەتی ناکەم. کە ئەم قسەیان بۆ جێڕاینەوە یەکێ لە هەواڵەکان هەڵی دایەوتی ئەو پێشمەرگایەتی پێ نەکراوە، جاشایەتی هەر پێ ناکرێ، جاشایەتی ئێستا لە پێشمەرگایەتی زەحمەترە. ئەو کاتە جاشەکانیان ئەبر بۆ شەڕی ئێران و لە کوردستانیش لە هەندی ڕەبی مەترسیداردا دایان ئەنان. مەلا بەختیاریش دوای ماوەیەکی تر بۆ هەمان مەبەست گەشتێکی کرد بۆ ئەوروپا و چەند وڵاتێ گەڕا و کۆبوونەوەی بە ڕێکخراوەکانی دەرەوە کرد. گەشتەکەی ئەمیش هیچ لە دوژمنایەتی توندوتیژی دوژمنانی گفتوگۆی کەم نەکردەوە. هەوڵێکی سەرنەگرتوو بۆ ئاشبوونەوە لەگەڵ ئەجەبە الوەتەنیە دیموکراتیە جووت. ئەو ماوەیە دایان هەزار کەزاتن بۆ سەردانی مامجەلال و ئەندامانی تری سەرکردایەتی. لەناو ئەوانەدا بە سەدان ڕۆشنبیر و شارەزایان تێدا بوو. بیرروڕا و پێشنیاری باش و بەقەلچیان پێشکەشە کرد. ڕۆژی 21 دوانزەی 1983 فەریدون دارتاش، کامیل ئەحمەد، خالید سەرکار کە هەر سێکیان لە یەکێتی هونەرمەندانی کوردستان بوون هاتبوون بۆ زیخان. بەڕێکەوت شێرکۆبێکەس و پشکۆی سەعید ناکامیش لەوێ بوون. هونەرمەندەکان کە فەریدون لە باتی ئەوان قسەی ئەکرد پێشنیاریان کرد یەکێتی بۆ ئاشبوونەوە لەگەڵ لایەنەکانی ئەجەبە الوەتەنیە دیموکراتیە دەستپێشکەری بکات، بە تایبەتی کە یەکێتی لە هەڵوێستێکی بەهێزدایە، ئامادەی خۆیان دەربڕی بۆ ناوبژی و هاتوچۆی نێوان هەردوولا.
ئەم پێشنیارەمان خستە بەردەم کۆبوونەوەی مەکتەبی سیاسی، هەمویان پیان باش بوو. ڕۆژی 25 دوانزەی 1970 مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان نامەیەکی بۆ مەکتەبی سیاسی حیزبی شوێی عێراق نووسی و هەواڵی بۆ فەریدون نارد کە بێن بۆ بردن و گەیاندنی. یەکێتی ئەویست لە ڕێگەی حیزبی شوێی عێراقەوە گفتوگۆ لەگەڵ لایەنەکانی ئەلجەبهە الوەتەنیە دیموکراتیەدا بمەزرێنێ. لە هەڵبژاردننی حیزبی شوێی عێراقدا سێ مەسەلە ڕەچاو کرابوو. یەکەمیان بارگاکانی ئەوان لە ناو خاکی عێراقدا بوو. نوێنەر و نامەبەرەکانی ئێمە ئەیانتوانی بێ ئەوەی تووشی گرتن و جێچەڵی ئێران ببن بیانگەنێ. ئەوانی تر بارگاکانیان لە ناو ئێراندا بوو. بە تایبەتی هی پارتی لە گوندێکی نزیک ورمێ بوو، کەسی دۆستی ئێمە نەیەتوانی بە ئاسانی بیگاتێ. دووەمیان حیزبی شوێی عێراق لە چاو لایەنەکانی تری ئەلجەبهە الوەتەنیە دیموکراتیەدا کەمتر لە ژێرباری گوشار و ئیبتیزازی ئێراندا بوو. سێمیان حیزبی شوێی عێراق لە چاو لایەنەکانی جووددا لە هەمویان زیاتر پێویستی بەوە هەبوو دەرەتانی گەڕانەوەی کوردستانی عێراقی لێ بکرێتەوە. فەریدون دارتاش و هاوڕێکانی لە ناو شار لەگەڵ زۆر کەس لە هونەرمەند، ئەدیب، نووسەرەکانی سلێمانی، هەولێر، بەغداد قسەیان کردبوو. هەمویان بە خۆشیەکی زۆرەوە هەواڵەکەیان وەرگرت بوو. بەڵێنیان دابوو هەرکەس لە ئاستی خۆیەوە چی پێ ئەکرێ درێغی نەکات. لە ناو خۆیان داوا پێگاتبوون بە نوێنەرایەتی یەکێتی هونەرمەندانی کوردستان فەریدون دارتاش و بە نوێنەرایەتی یەکێتی نووسەرانی کوردستان محەممەدی حەمەباقی و محەممەد موکری ئەرکی ناوبژی و هێنان و بردننی نامەکانی نێوان هەردوولا بگرنە ئەستۆ. بارگای سەرکردایەتی و لێپرسراوەکانی هەموو لایەنەکانی ئەلجەبهە الوەتەنیە دیموکراتیە جوود لە ناو خاکی ئێراندا بوو. لە نێوان پارتی و ئێران و لە نێوان حیزبی سۆسیالیستی کوردستان و ئێراندا بەڕەسمی پەیوەندی هەبوو. هەردوو حیزب لە شارە سنووریەکان بۆ ڕاپەڕاندنی کارەکانیان کە یەکێکیان هاتوچووی کادر و هێزەکانیان بوو نوێنەریان هەبوو. حیزبی شوعی خۆی نوێنەری نەبوو، ئێران ڕێگەی نەئەدان بە ناوی حیزبی شوعیەوە هاتوچۆ بکەن، بەڵام پارتی و حزبیان ڕاستپارد بوو کە بە ناوی کادر و پێشمەرگەی خۆیانەوە پسوڵەی هاتوچویان بۆ بکەن و ئێران چاوپۆشی لێ ئەکردن و جاروباریش بۆ ئەوەی سوکاتیان پێ بکات ئەیگرتن و جێچەڵی پێکردن. حیزبی تودەی ئێران هەر لە سەرەتاوە زۆر بە گەرمی پشتیوانیان لە ئیمام خومێنی و جوڵانەوەکەی کرد، بە تایبەتی لەبەر ئەوەی دژی ئەمریکا بوو. حیزبی تودا لە تاران و زۆر لە جێگەی تر بە ئاشکرا بارگای دانابوو، کاری سیاسیە کرد و ڕۆژنامەی مەردوم لە تاران بە ئاشکرا دەرەچوو. لەو زەمانەوە حیزبی شوێی عێراق هەوڵێکی زۆریدا چ بەهۆی حیزبی تودە و چ بەهۆی فەڵەستینیەکان و چ بەهۆی پارتی و حزب و چ خۆیان بەجیا بۆ ئەوەی حکوومەتی ئێرانی بەڕەسمی پەیوەندیان لەگەڵدا بمەزرێنێ. عادل حەبا کە سەردەمێکی درێژ لە سەردەمی شادا لە ئێران زیندانی بوو، لە زینداندا بە باشی فارسی فێر بوو، لە هەمان کاتدا شیعە بوو. ئەو کاتە ئەندامی کۆمیتەی ناوەندی حیزبی شوێی عێراق بوو، ناردیان بۆ تاران بۆ ئەوەی وەکو نوێنەری حیزبی شوێی عێراق ئەو پەیوەندیە دروست بکە، بەڵام ئێران گرتی و دیسان لە زیندانی توند کرد و پاش ماوەیەکی درێژ لە ئەنجامی هەوڵدانی سووریدا بەردرا و تەسفیر کرا بۆ سووریا. ئێران شیوعەکانی بە کافر و لە هەمان کاتدا بە جاسوسی یەکێتی سۆڤێت دائەنا، لەبەر ئەوە ئامادە نەبوون پەیوەندی ڕسمیان لەگەڵدا بمەزرێنن. سەرنجام سەرانی حیزبی تودەیشان گرت و بە تاوانی جاسوسی دایانن بە دادگا و هەندێکیشیان هاتنە سەر تەلەڤیزیۆن بە درۆیان بەڕاست دانیان بەم توهمەیەدانا. ئێران ڕێگەی حیزبی شوێی عێراقی نەئەدا لە ناو خاکی ئێراندا بارەگا دابنێن، لەبەر ئەوە ناچار بوون لە هەندێ ناوچەی سنووری چەپەک و دابڕاودا بارەگای بچووکیان دانابوو. یەکێکیان بارەگایکی بچووک بوو لە شاخی سوورێن. فەریدون دارتاش، حەمەی حەمەباقی، محەممەد موکری نامەکەی مەکتەبی سیاسی یەکێتیان لە 15/1/84 برد بۆ کەڕەژاڵ. کەڕەژاڵ بەقەت شاخی سوورێنەوەیە لەسەر سنووری ئێران. بنکەیەکی بچووکی حیزبی شوێی عێراقی لێبوو. مەلا ئەحمەدی بانی خێڵانی بەرپرسی بوو کە گەیشت بوونە ئەوێ مەلا ئەحمەد و جەلال دەباغ لەگەڵیاندا ئەنیشن و نامەکەیان لێوەرئەگرن و ئاگاداری مەکتەبی سیاسی خۆیانەکەن. مەلا ئەحمەد ئاگاداری کردبوون کە بڕیاردان لەو مەسەلەیەدا لە دەست مەکتەبی سیاسیدایە، بەڵام حیزبی شوێی عێراق بە مەرجێ لەگەڵ یەکێتی ئاش ئەبێتەوە کە یەکێتی دانبەوەدا بنێ بە پیلانی حکوومەتی بەعەز لە پشت ئاشان تاوانی گەورەیان بەرامبەر حیزبی شوێی عێراق و هێزە نیشتیمانیەکان کردووە، ئەبێدان بە تاوانەکانیاندا بنێن و داوای لێبوردن بکەن و پەیوەندی لەگەڵ حکوومەت ببڕن. اینجا ئەوسا حیزبی شوێی عێراق بیر لە ئاشبوونەوە ئەکاتەوە. وەفدەکە بە دڵی ناشادەوە هەڵەسن بگەڕێنەوە. جەلال دەباغ ئەیان باتەلاوە، سوپاسی هەوڵەکەیان ئەکا و داوایان لێ ئەکا بەردەوام بن و ئەڵێ ئەوە ڕێی ئەبوو سەرباز خۆیەتی واتوند و تیژە، ئەجینا زۆری کادرەکانی حیزب ئاشبوونەوەیان پێخۆشە. دوای گەڕانەوەیان لە کەڕەژاڵ لە 21/1/84دا فەریدون دارتاش و محەممەدی حەمەباقی چوون بۆ بارزان کە گوایە بارەگای مەکتەبی سیاسی حیزبی شوێی عێراقی لێبوو. چەند بەرپرسێکی حیزبی شوێی عێراقیان بینی بوو، کەسیان ئەندامی مەکتەبی سیاسی نەبوون، ئەوانیش وەکو مەلا ئەحمەد قسەیان کردبوو.
لەو کاتەدا حیزبی شووی عێراق لە ناوخۆیاندا تووشی تەنگ و چەڵەمەی ڕێکخراوەیی ئایدۆلۆجی سیاسی بووبوون، ناکۆچی لە نێوان پیرەکانیان و گەنجەکانیان و لە نێوان کادرە عەرەبەکانیان و کادرە کوردەکانیان و لە نێوان لایەنگرانی خەباتی شاخ و خەباتی شار تەقی بووە. هەندێک لە کادرە عەرەبەکان کە لە ژیانی شاخ و کاری چەکدار بێزار بووبوون ئەیانویست بێهودەیی بەڵکو و زەرەربەخشی مانەوەیان لەو شاخ و داخەدابڕاوانە و تێوەگلانیان لە شەڕی ناوخۆی هێزە کوردەکان بکەن بە بیان و بۆ خۆ دەربازکردن لە پێشمەرگایەتی و ڕۆشتن بۆ سووریا و وڵاتانی دەرەوە. بنکەی ئاوەژێ. بۆ ئەوەی لە یەکتری نزیک بین هەمومان لە ئاوەژێ کۆبووینەوە. من ماڵەکەی خۆمم بۆ مام جەلال چۆڵ کرد. هەر لەو ماوەیەدا دکتۆر فواد مەعسووم گەڕایە و کوردستان. تا لە دەرەوە بوو ئەمیش دژی گفتوگۆ بوو، بەڵێنی بە سووریەکان و لایەنەکانی ئەجەبەل وەتەنیە وەڵقەومیەت دیموقراتیە و هەواڵەکانی دابوو بگەڕێتەوە کوردستان بۆ ئەوەی سەرکردایەتی یەکێتی لە گفتوگۆ پەشیمان بکاتەوە. بەڵام کە گەڕایە و هەلومەرجی کوردستانی بە چای خۆی بینی، ئەمیش بیرڕای خۆی گۆڕی، بوو بە ئەندامێکی چالاکی وەفدی یەکێتی لە هەموو خولەکانی گفتوگۆ و لە گرنگترین خولی گفتوگۆدا کە هەندێک لە ڕێکەوتنەکانی تێدا ئیمزاکرا، ئەم سەرۆکی وەفدی یەکێتی و بەڵگەکانی لەباتی یەکێتی ئیمزا کرد. بەعەز ئەو هەڵچوونەی پێخۆش نەبوو، خەڵک بوژانەوە، وریان بەرز بووبەوە لە داو دەستگا سەرکوتکەرەکان ئەسڵەمینەوە. بە پێچەوانەوە پیاوەکانی بەعەز وریان بەردا بوو لە چارەنووسی خۆیانە ترسان. بەعەز بۆ ئەوەی جڵەوی دەسەڵاتی لە دەستدەر نەچێ زۆر زوو بەخۆی کەوت. بەرپرسەکانی بەعەز بۆ ئەوەی ورەی نۆکەرەکانی خۆیان و جاشەکان بەرزکەنەوە دڵنیام بکەن لەوەی دەستیان لێ هەڵناگرن، دەستیان کرد بە نەدووە. هەندێک لەم قسەکەرانە هەوڵیان ئەدا لە نرخی گفتوگۆ کەم بکەنەوە، وەکو دواتر دەرکەوت ئەمە بە فەرمانی سەدام خۆی کرابوو. لەسەر ئەوە مام جەلال نامەی ناڕەزایی بۆ تارق عەزیز نووسی و ئەویش وەڵامی دایەوە. ئەمەش نمونەیەک بوو لە نیفاقی بەعەز بەرامبەر کورد. دوای گەڕانەوەی مام جەلال بەهۆی ئەو نەدوانەوە و بەهۆی هەندێک وردە شەڕی نێوان جاش و پێشمەرگا ساردی کەوت بۆ ڕەوتی گفتوگۆکەوە. وەکو دوای بیسمانەوە هەر لەو دانیشتنەوە کە سەدام داوای لە مام جەلال کردبوو ئیتیفاقی ئەعلام بکرێ و مام جەلال داوای کردبوو تەئجیل بکرێتە ئەگەڕێتەوە بۆ کوردستان و موافقەتی هاوڕێکانی وەرەگرێ، گومانی لە جدیەتی مام جەلال و یەکێتی پەیدا کردبوو، بە تایبەتی کە پێی ڕاگەیاندبوون کە نەخۆی و نەمن هیچ کارێکی حکوومەتی وەرناگرین. ئەم هەڵوێستیان و هالێکدا بووە کە یەکێتی کادەکوژێ، چونکە چاوەڕوانی ئەوەیە ئێران هێرش بکە و عێراق بشکێ. زۆرجار لەگەڵ مام جەلال و لەگەڵ هاوڕێکانی ترمدا ئەوم باس کردبوو کە گرنگترین بەڵگەی قانونی بەدەست کوردەوە لە عێراقدا بەیانی 11 ئازاری 1970ە. ئەو بەیانەش هەرگیز بە تەواوی و بەڕێکوپێکی جێبەجێ نەبووە. بۆچی مام جەلال و سەرکردایەتی یەکێتیش ئەگەر هەلێکی لەو بابەتەی بۆ هەڵبکەوێ دەستکەوتێکی سیاسی وەکو ئەوە بەدی بهێنێ، تەنانەت ئەگەر جێبەجێژ نەکرێ ئەبێ بۆچی نێخۆزێتەوە، بە تایبەتی کە ئەبێتە بەڵگەیەکی قانونی و ڕەسمی بەدەست کوردەوە. من لەم خولەی گفتوگۆدا بەشدار نەبووم، بەڵام وەکو بەشدارەکان بۆیان جێڕامەوە و دکتۆر قاسم لۆ تەشیدی ئەکرد لەو خولەی گفتوگۆدا ئەکرا بەیانێکی سیاسی لەو بابەتە لەسەر گفتوگۆ و ئەو مەسەلانی لەسەری ڕێکەوتبوون بڵاو بکرێتەوە. بێگومان ئەمەش ئەبوو بە سەرکەوتنیی گەورە بۆ مام جەلال خۆی و بەیانی ئازاری ئەکرد بەژێرەوە. بەڵام وەکو بەشدارەکانی گفتوگۆ ئەیانوێت مام جەلال خۆی ئەم هەلەی لەدەست خۆیدا بوو. ڕۆژی 16 کانونی دووەمی 84 کۆبوونەوەی کۆمیتەی سەرکردایەتی یەکێتی لە سەرگەڵ کرا. بەعەز داوای کردبوو بۆ درێژە پێدانی گفتوگۆ یەکێتی وەفدی خۆی بنێرێ بۆ بەغداد. لەم کۆبوونەوەیەدا بڕیار درا وەفدەکە پێک بێ لە دکتۆر فواد، فەریدون، عومەر عەبدوڵڵا، عومەر عەزیز، مەلا بەختیار و من. تا ئەو کاتە هیچ پرۆژەیەکی نووسراومان ئامادە نەکردبوو بیکەین بە بنچینەی گفتوگۆ. من هەندێک شتی پچڕم ئامادە کردبوو. لەگەڵ دکتۆر فواد دانیشتین و بە عەربی دامان ڕشتەوە و ڕێکمان خست و ئامادەمان کرد. پیشانی مام جەلال و ئەندامانی سەرکردایەتی و هەندێک لە قانونی و ڕۆشنبیر و شارەزاماندا دوای ڕەچاوکردنی تێبینیەکانیان و داڕشتنەوەی چاپ کرا. مەرقەدی شێخ عەبدولقادر ئاگاداری حکوومەت کرا کە وەفدی ئێمە ئامادەیە. ڕۆژی 24 کانونی دووەم وەکو ڕێکەوت بووین چوینە دووکان. عەقیدی حسان محەممەدگیری بەڕێوەبەری دەستگای مخابەرات لە کەرکووک بە هالیکۆپتەر هاتبوو بە دواماندا. بە کۆپتەر بەڕێکەوتین بۆ کەرکووک. بۆ نانی نیوەڕۆ لاماندایە بنکەی جیازی مخابەرات. بەڕێوەبەری منظومە الاستخبارات المنطقة الشمالية بۆ بەخێرهاتن هاتبوو بۆ لامان. پێشتر جارێکی تر لە زیخاندی بووم، خۆی بە ناسیاودا ئەنا. بە کۆمەڵ دەمەتەقێمانە کرد کە نزیک کەوتینەوە لە ڕۆیشتن. لە میواندارەکەمانم پرسی لە بەغداد لە کۆ دامان ئەبەزێنن. من حەزمە کرد لە ئوتێلێکی گشتی دامان بەزێنن بۆ ئەوەی هەلی بینینی هەندێک کەسمان بۆ هەڵبکەوێ. کابرای استیخبارات هەڵی دایوتی کاکە بەغداد ئێستا کۆشک و سەرا ئوتێلی ئەوەندە فەخم شاهانەی لێیە، شوێنی وا خۆشتان نەدیوە.
کوێتان پێ خۆش بێ لەوێداتانە بەزێنین. هەرچەندە ئەو مەبەستی مجامەلە بوو، بەڵام من قسەکە سەرودڵی گرتم، وا تێگەیشتم بە نەدیوبدیمان تێگات. پێم وێت من دەیان وڵاتی ئەوروپیم بینیوە، لە خۆشترین ئۆتێل دابەزیوم، لە خانووی خوێندکاران و خانووی لاواندا ژیاوم، هەروەها لە ئەشکەوت و لە هۆڵەمەڕیش دانوستم. گرنگ بەلای منەوە ئەوەیە مافی گەلەکەمان بسەلمێنن. خوایە کرد ئەتان بردین لە مەرقەدی شێخ عەبدولقادری گەیلانی لەگەڵ هەندی و پاکستانیەکان ئەتان خەواندین. فراوینمان لە بارگای مخابەرات خوارد، بە ئۆتۆمبیل بەڕێکەوتین بەرەو بەغداد، لەوێ لە یەکێ لە کۆشکەکانی مخابەرات دایان بەزاندین. لەو ماوەیەدا هەندێ ئاڵوگۆڕ لە سەرانی دەستگا سەرکوتکەرەکاندا کرابوو. عەلی حەسەن مەجید کرابوو بە بەڕێوەبەری ئەمنی عام. دکتۆر فازیل بەڕاک کە چەند ساڵ بوو بەڕێوەبەری ئەمنی عام بوو، لە جێگای هیشام سەباح فەخری کرابوو بە بەڕێوەبەری جیازی مخابەرات. لیواڕکن مەحموود شکور شاهێن کرابوو بە بەڕێوەبەری ئیستیخباراتی عەسکەری و هەر سێ دەستگا بەسرابوون بە سەرۆکایەتی کۆمار واتە بە سەدام حسێنەوە. بۆ شەو دکتۆر فازیل بەڕاک هاتە لامان. ئێمە میوانی دەستگاکەی ئەو جیازی مخابەرات بووین. مەبەستی لە هاتنەکەی جگە لە مجامەلە ئیستیطلاع بوو، ئەیویست ئێمە بناسێ و عەقڵ و تێگەیشتنی ئێمە بخوێنێتەوە و بزانێ ئێمە چیمان لەگەڵ خۆمان بردووە. دکتۆر فازیل خەڵکی گوندی عۆجە هەمان گوندی سەدام بوو، دەرچووی کولیەی عەسکەری و ئەندامی حیزبی بەعەز بوو. دوای ئەوەی بەعەز هاتە سەرکار، ماوەیەک مڕافقی ئەحمە حەسەن بەکر بوو، پاشان کرایە یاریدەدەری مولحەقی عەسکەری لە سەفارەتی عێراقی لە مۆسکۆ. ئەو کاتەی لە مۆسکۆ بووە، باسێکی دەربارەی جوڵانەوەکەی ساڵی 1940 ڕەشید عالی گەیلانی نووسیوە و پێشکەشی کردووە بە یەکێ لە زانکۆکانی مۆسکۆ. لەسەر ئەم باسە پلەی دکتۆرای وەرگرت بوو. ئەم باسەی دوای دەستکاریکردنی بە عەرەبی لە عێراق بڵاو کردوتەوە. چەند کتێبێکی تریشی نووسیوە دەربارەی تهديدات الأمن الوطني، المدارس اليهودية والإيرانية في العراق، البارزاني بين الأسطورة والواقع، أو شەش بەرگەش کە لەسەر مێژووی حیزبی شوێی عێراق دەرچووە، ئاڵێن هەر ئەم نووسیونی. دکتۆر فازیل زۆرتر لەوەی خۆی بە سەرۆکی دەستگایەکی سەرکوتکەر دابنێ، خۆی بە مێژونووس و زانا دائەنا. کتێبەکانی نرخی زانستیان کەمە، بەڵام هەندێ بەڵگەی بەقەڵچیان تێدایە کە لە ئارشیفەکانی ئەمندەری هێناون. نووسینەکانی ڕەگەزپەرستیان پێوە دیارە و بە زۆری بۆ ڕازیکردنی سەدام نووسراون. دکتۆر فازیل بەڕاک ڕەنگە دوای سەدام و عەلی حەسەن مەجید گەورەترین جەلادی مێژووی عێراق بێ. لە سەردەمی ئەمدا بە هەزاران کەس لە ئەندام و لایەنگرانی هەموو حیزب و جوڵانەوە سیاسیەکان لە زیندانەکانی ئەمندا بە ئەشکەنجە کوژراون یا هەڵواسراون. سەرنجام سەدام ئەمیشی کوشت بۆ ئەوەی بە یەکجاری بێدەنجی بکات و نهێنەکانیشی لەگەڵ بنێژێ. ڕۆژی 25 کانونی دووەمی 1984 لە یەکێ لە هۆڵەکانی بارگای مخابەراتدا یەکەم دانیشتنمان دەست پێ کرد. لەلایەنی حکوومەتەوە دکتۆر فازیل بەڕاک و هەندێک لە گەورە کاربەدەستانی مخابەرات و ئیستیخبارات بەشدار بوون. دکتۆر فازیل وتی ئەم دانیشتنە ودی دۆستانەیە، دانیشتنی ڕسمی سبەی لەگەڵ تاریق عەزیزە بێ. ڕاستیەکەی ئەم دانیشتنەش هەر بۆ ئیستیطلاع، دەم و دوو تاقیکردنەوە، پێشوەخت سۆراخکردن و پشکنینی شوێن یا شتێک بۆ زانیاری پەیداکردن و هەڵسەنگاندنی ئێمە بوو. ئەو زەمانە دەستگا جاسووسیەکانی عێراق زۆر کەم شتیان لەسەر ئێمە ئەزانی و ئەو شتانەی ئەیانزانی زۆر ناڕاست بوو. تەنانەت کە فەریدون چوو بوو بۆ بەغداد، ناوەکەیان بە هەڵە نووسی بوو. بروسکەیەکیان بۆ دەستگا جاسووسیەکانی پارێزگاکانی کوردستان نردبوو، داوایان کردبوو کە زانیاریان لەسەر فەریدون عەلی قادر بۆ بنێرن، لە کاتێکدا فەریدون چەند ساڵێ لە زیندانی ئەبوو غرێب بەند بوو. پرۆژەکانی خۆمان دانێ، هەندێ مشتومڕ کرا. فازیل لە توندەکان بوو، حەزی بەڕێکەوتن نەئەکرد، هەمیشە باسەکانی بەرەو ئەوە ئەبرد لە یەکتری دوورکەوینەوە. لای ئێمە خۆی وا دەرەخست، هەرچی ئەو ئێلێ نواندنەوەی بیرروڕاکانی سەدامە. ڕۆژی 26 کانونی دووەم دانیشتینەوە. لەم کۆبوونەوەیەدا جگە لە فازیل بەڕاک، تارق عەزیز، لیواڕکن مەحموود شکور شاهێن، چەند کەسێ لە کاربەدەستانی دەستگاکانی مخابەرات و ئیستیخبارات بەشدار بوون. هەردوو لامان قسەمان کرد. تارق عەزیز زۆر بڵێیە، درێژە دادڕی زۆرەکە، بە وردی مەبەست نادا بەدەستەوە. تارق عەزیز وتی من ئەبێ بەیانی بچم بۆ بەشداری لە کۆنگرەی وەزیرانی دەرەوەی وڵاتانی ئیسلامی، لەبەر ئەوە من ناتوانم بەشداری کۆبوونەوەکان بم. سەرکردایەتی فایلی گفتوگۆی بە من سپاردووە، حەزەکەم هەر لە دەست خۆما بمێنێتەوە. ئەگەر ئەتانەوێت داوا لە سەرکردایەتی ئەەکەم لە جێگای من یەکێکیکە دابنێ، یان تا من دێمەوە کەڵک لەو هەلە وەربگرن بۆ سەردانی شوێنە تازەکانی بەغداد، یاخود ئەگەر کارتان هەیە و ناتانەوێت لێرە بن بگەڕێنەوە بۆ لای خۆتان تا من هەگەڕێمەوە. لەناو خۆمان داوا ڕێکەوتین پێی بڵێین مادام پێت خۆشە فایلی گفتوگۆ لە دەستۆدا بمێنێتەوە، ئێمە ئەڕووینەوە بۆ لای خۆمان چاوەڕێ ئەەکەین تا تۆ گەڕیتەوە. کۆبوونەوەکەمان کۆتایی هات. ڕاستیەکەی ئەوە بوو بەعسیەکان منیان لە هەرە توندڕەوەکان دانابوو، نەیان ئەویست لەگەڵ من گفتوگۆ دابمەزرێنن.
هەر ئەو دەمەی کە لوژنەی تەنسیق بە عەقید ئیحسان محەممەد گیریان وتبوو وەفدی یەکێتی ئامادەیە، ئیحسان پرسی بووی وەفدی ئەم جارە کێیە؟ کەوتبیان فڵان کەسە، یەکسەر وتبووی یا سەتار، گفتوگویەکی سەخت ئەبێ. ئەم خولەی گفتوگۆ بەوەندە تەواو بوو، بەڵام پێشەوەی بگەڕێنەوە بۆ کوردستان داوایان لێکردین بۆ یەکترناسین سەردانی هەندێک لە کاربەدەستان بکەین. پێشنیوەڕۆی 29 کانونی دووەم سەردانی نائیم حەدادمان کرد. نائیم سەرۆکی ئەلمەجلس الوەتەنی بوو. پاژنیوەڕۆکەی سەردانی تەها جەزراویمان کرد. تەها فەرماندەی گشتی جێشی شەعبی بوو. تەها بەڕێچەڵە کوردی تورکیایە، دایک و باوکی فێری عەرەبی نەبوون. ئەمەی لێبوو بوو بەگرێ. ئەیویست خۆی وا دەربخە ئەم لە عەرەبەکان عەرەبترە و لە بەعسیەکان بەعسیترە. تەها لە پێشەوە باسی کەمبارانی ئەو ساڵی کرد. ئینجاوتی ئاخ جەلال، گلەی لە من کردووە گویا من دژی گفتوگۆم. ئەوە ڕاز نییە، چونکە من عنسوڕێکی ئەساسیم لە قیادەی حیزب و دەوڵەتدا. من دژی گفتوگۆ نەبووم. ئەگەر من دژی گفتوگۆ بوومایە نەئەبوو. من سەیری لیستەکەی هەموو ئەوانم کرد کە لە سەرەتای دەستپێکردنی حیوارەوە مقابلەیان کردوم. یەک کوردیان تێدا نەبوو. ئەوەی ئەو هەواڵی بۆ بردووە حەقە سەد نیشانی پرسیاری لەسەردا بنێ. بە خەیاڵی خۆی هەر کورد جێگەی گومانە هەواڵ بە سەرکردایەتی یەکێتی ئەگەیەنێ. اینجا لی پرسین کە ئاخۆ چوون بۆ گەڕانی ناوشاری بەغداد؟ وتمان هەندێکیمان بینی. وتی وەکو بینیتان بەغداد زۆر پێشکەوتووە، گۆڕانی زۆری تێدا بووە. ئەو معلوماتانەی ئێوە لە ڕادیۆکەی خۆتانەوە بڵاوتان ئەکردەوە ڕاز نەبوو. منیش وتم ئێمە هەرگیز باسی دواکەوتنی بەغدادمان نەکردووە، باسی نەبوونی ئازادیمان کردووە. بینای بەرز و جادەی فراوان نابنە بەڵگەی بەختیاری و خۆشی ژیانی خەڵک. لەناو هەموو ئەوانەدا کە دیمان تەها جەزراوی لە هەمویان کەمتر مجامیل بوو. ئێستاش لام وایە بۆ ئەوە بوو ئیسپاتی بکە حەزی لە چارەی کورد نییە. پێشنیوەڕۆی 30 کانونی دووەم سەردانی سعدون شاکیرمان کرد. سعدون وەزیری کاروباری ناوخۆ بوو. پاژنیوەڕۆکەی بردینیان بۆ سەیری نەزب شەهید و ئەجوندی المەجهول کە دوو دامەزراوی تازە دروست کراو بوون. بەڕێگاوە بووین بەرەو نەزب شەهید لە ترافیکلایەتی چوارەیانێکدا وەستا بووین. مرافقەکەمان سەرنجی ڕاکێشان بۆ ئۆتۆمبیلێکی مارسیدز لەو بەرڕاوەستا بوو. ئەویش چاوەڕوانی گۆڕانی ڕەنجی لایەتەکانی کرد. وتی بڕوانە ئەوە سەرۆکە. سەدام خۆی ئۆتۆمبیلەکەی لێخوڕی، مناڵێکی لە تەنیشتەوە دانیشت بوو. حرەس و حیمایی لەگەڵ نەبوو. نازانم ئەمە ڕێکەوت بوو یان شانۆسازی. ئێمە زۆر جار لە تعلیقەکانی ڕادیۆکەمان داوتبوومان جەبان ئەو کەسەیە کە بەبێ فەوجی حیمایە ناوێرێ هاتوچۆ بکە. ڕۆژی سیوێکی کانونی دووەم بۆ دوجار لەگەڵ فازل بەڕاک دانیشتینەوە. ئیتر خۆمان ئامادە کرد بگەڕینەوە. گەڕینەوە ئاوەژێ. لەم سەفەرەدا دەستکەوتی سیاسیمان نەبوو. بەڵام زۆری گیراوەکان بەردران و چەردەیەک پارە کە بڕیار بوو مانگانە بیدەن بەیەکێتی لەگەڵ نۆلانگرۆزەر و مارسیدزی تازیان وەکو دیاری سەدام داینێ لەگەڵ خۆمانی ببینەوە بۆ ڕاپەڕاندنی ئیشوکاری سەرکردایەتی یەکێتی. ئێمە پێویستمان بە سیارە نەبوو، ئەوەندەمان سیارە لە حکوومەت گرتبوو لێمان زیاد بوو. لە ماوەی گفتوگۆکانی یەکێتی بەعزدا چەند هەڵەیەکی تەکنیکی کە زۆر زیان بەخش بوون دووبارە ئەبوونەوە. لەوانە یەک هەموو جارێ هەندێک لە ئەندامانی وەفدی یەکێتیە گۆڕان. ئەمەش بۆ ئەوە نەبوو کە وەفدەکان پێبەهێز بکرێ و ئەندامە تازەکانی وەفدەکە بەشداری فکری و سیاسی و قانونی لە گفتوگۆدا بکەن، بەڵکو بۆ ئەوە بوو بایباڵی خۆیان بدەن و سوود لە شوێنی حەسانەوە و ئیمتیازاتی وەفدەکە وەربگرن. دوو هەموو جارێ وردەکاری گفتوگۆکانی ناو کۆبوونەوەکان بێپەروا بڵاوەکرانەوە، بە تەلەفۆن و بێتەل لە کۆبوونەوەی داخرا و کراوەدا بازەکران. ئەمەش وایە کرد دوژمنەکانی گفتوگۆ لەلایەک و لایەنی حکوومەتی لەلایەکی ترەوە هەموو کارتەکانی یەکێتی بخوێنەوە و تاکتیک و پلانەکانی بزان و نەخشەی تێکدانی دابنێن. سێ شوێنی ژیانی ئەندامانی وەفدی یەکێتی لەلایەن حکوومەتەوە دیاریەکرا، بە زۆری لە کۆشکەکانی دەستگا ئەمنیەکان دانران. ئەو شوێنانەش هەموو لاقیتا دەنگوەرگریان تێدا چێنرا بوو. وەفدەکان لە ناو خۆیاندا ئازادی قسەکردن و ئاڵوگۆڕی بیرروڕیان نەبوو، چونکە هەموو قسەکانیان تۆمار ئەکرا و گوێ لێگیرا. لایەنەکانی ئەجەبەل وەتەنیە دیموکراتیە جوود باسی ئیتیفاقیەت سەدام تاڵەبانی ئەلمودی لە وەرخیانەیانە کرد. هەوڵەکانیان وها ئەجێڕایەوە وەکو هەموو شت لە نێوان یەکێتی و بەعزدا بڕابێتەوە. لە کاتێکدا لە نێوان یەکێتی بەعزدا هیچ جۆرە ڕێککەوتنێکی نووسراویانە نووسراو نەبوو جگە لە ڕاگررتنی شەڕ، لەسەر هیچ مەسەلەیەکیش لێ گەیشتن نەبوو. بیرروڕاکان جیاواز بوون، لە ئاسووی نزیکیشدا هیچ هیوایەکی لێ گەیشتن نەمابوو. بەڵام نەحەزەکانی یەکێتی ئەیانویست ئەم باسە بۆ زڕاندنی ناوبانجی یەکێتی و شکاندنی ڕادەی ڕازگۆیی یەکێتی لە لای دۆستەکان بەکاربهێنن. حیزبی شوێی عێراق و لایەنەکانی ئەجەبەل وەتەنیە دیموکراتیە جوود لەم هەرایە مەبەستیان ئەوە بوو یەکێتی وەکو ڕێکخراوێکی بێبیر و باوەڕی هەلپەرست پیشان بدەن کە ڕێبازێکی سیاسی سابتی نییە و هەمیشە لە گۆڕینی هەڵوێست و ئەمبەر و ئەو بەردایە.
جارێک لەگەڵ ئەسەد و جارێک لەگەڵ خومینی و جارێک لەگەڵ سەدامە. جارێکیان کاربەدەستێکی ئێرانی هەمان باسی لەگەڵ کردم. کابراوتی ئێوە جەماعەتێکن لەسەر ڕێبازێکی سابیت قەرار ناگرن، هەر جارەی لەگەڵ لایەکن و دژی لایەکن. وتم ئێمە تەلاقمان بۆ هیچ دەوڵەتێک نەخواردووە هەتایە و لە هەموو زروف و زەمانێکدا لەگەڵی بین. ئێمە دیفاع لە بەرژەوەندی گەلەکەمانەکەین. بەپێی گۆڕانی هەڵوێستی دەوڵەتەکان هەڵوێستی ئێمەژە گۆڕێ. بەرژەوەندی گەلەکەمان لەگەڵ هەر دەوڵەتێک کۆک بێ لەگەڵی ڕێک ئەبین و لەگەڵ هەر دەوڵەتێ ناکۆک بێ لەگەڵی ناکۆگەبین. قازانجی گەلی کورد هۆی سەرەکی سوڕانی ئێمەیە، نەک دڵسۆزی بۆ فڵان دەوڵەت یا دەستکەوتی حیزبی یا قازانجی عەشیرەتی و تایبەتی. لە لای من ئەمە بیانوهێنانەوە نەبوو بۆ پاساودانی گۆڕینی بەردەوامی هەڵوێستی یەکێتی وەکو ناحەزەکانیان وت، بەڵکو ڕاستێکی تاڵ بوو کە زادەی هەلومەرجی نالەباری لایەنی سیاسی و جوگرافی گیروگرفتی کوردی عێراقە. ئەگەر حکوومەتی عێراق مافی نەتەوەی کوردی بسەلماندایە، چ قازانجێکی کورد لەوەدا ئەبوو یەکێتی لەگەڵ سووریا یا ئێران هاوکاری بکردایە بۆ ڕوخاندنی ڕژێم لە بەغداد. ڕۆژی 2 شوبات لە بەغداوە بە ئۆتۆمبیل بەڕێکەوتین. لە کەرکووک لە بارەگای لوژنەی تەنسیق وچانێکی کورتماندا، لەوێ گەڕاینەوە ئاوەژێ. 2 مانگ بوو بە ئاشکرا گفتوگۆ دەستی پێکرد بوو، بەڵام هیچ ئەنجامێکی باشی لێ دەرنەکەوت بوو. خەڵک چاوەڕوان بوو ڕێکەوتنامەی یەکێتی بەعەز بخوێنرێتەوە، دا و دەستگای بەعەز لە کوردستان بپێچرێتەوە، دەستگا سەرکوتکەرەکان لە کوردستان نەمێنن، خەڵک لە سەربازی و جێشی شعبی ببەخشرێن، باسی ژەویست دەسەڵاتی خۆی لە کوردستاندا بەێستر بکات و کەڵک لە گفتوگۆی ئاشتی وەربگرێ بۆ ئەوەی هێزی مرۆیی کوردیش بخاتە ناو جەنگەوە. دا و دەستگای پروپاگەندەی حیزبەکانی ئەلجەبەل وەتەنیە دیموکراتیە جوود کە لە ئێران بوون تووشی هێستریا بووبوون، هێرشەکانیان بۆ سەر یەکێتی و مامجەلال و سەرکردەکانی تری گەیشت بۆ ئەو پەڕی ڕادەی نزمی. ئەم پروپاگەندانە لە ناو خەڵکدا دەنجی ئەدایەوە و کاری ئەکردە سەر بنکەکانی یەکێتی. هۆی ڕاستەقینەی ئەم هێرشانش ئەوە نەبوو کە ئەوان بەتەنگ بەرژەوەندەکانی کوردەوەن و یەکێتی فرۆشتوێتی، بەڵکو لە پلەی یەکەمدا ئەوە بوو ئەترسان ڕێکەوتنێکی وەکو 11 ئازاری 1970 دووبارە بێتەوە، یەکێتی بەهێز ببێ و ئەوان بپوچێنەوە. ترسەکەشیان لە جێگەی خۆیدا بوو. لە ڕۆژانی 24 تا 26 شوباتدا کۆبوونەوەی کۆمیتەی سەرکردایەتی کرا. بە دوای ئەمەشدا 2 کۆبوونەوەی جیاواز بە کادرە پێشمەرگەیی و کادرە ڕێکخراوەیەکان کرا. مەبەست لەم کۆبوونەوانە ڕوونکردنەوەی هەلومەرجی گفتوگۆ و وەرگرتنی بیرروڕای کادرەکان بوو. ئێمە گوشارێکی زۆری لە ئەنگرانی یەکێتی و کۆمەڵانی خەڵکمان لەسەر بوو. تەنانەت هەندێک لە ئەندامانی سەرکردایەتی و لە کادرەکان ئەنتەریاتیان ئەنواند کە ئێمە لە خەبات ماندوو بووین و گوایە ئەوان ماندوو نەبوون. ڕاستیەکەی ئەوە بوو لامانوا بوو ئەو هۆیانەی پاڵیان پێوە نابین بۆ گفتوگۆ وەکو خۆیان مابوون و تەرازووی هێز بە قازانجی یەکێتی نەگۆڕا بوو. لەبەر ئەوە جارێ هیچ دەرەتانێکمان نییە جگە لە درێژەدان بە گفتوگۆ، هیچ کارتێکیشمان بەدەستەوە نەبوو لە بەرامبەر بەعەزدا بەکاری بێنین جگە لە شەڕکردنەوە. لەو حاڵەتەشدا ئەبوو خۆمان بۆ هەموو هەڕەشەکانی تارق عەزیز ئامادە بکەین. مووسڵ ئەو ماوەیە هەموو ڕۆژێ بەدەیان و بگرە بە سەدان کەسم ئەبینی. ئەبوو دەربارەی ڕەوتی گفتوگۆ وەڵامی پرسیارەکانیان بدەمەوە. ئەو پرسیار و وەڵامانش ئەوەندە دووبارە ئەبوونەوە و ئەوەندە ناخۆش بوون گەیشت بوومە لێواری کەوتن. ڕۆژێکیان دۆستێکم لە هەولێرەوە هات، ئەویش هەر بۆ دەنگ و بازات بوو. نەمهێش قسەدا بمەزرێنێ، وتم کەست لەگەڵا؟ وتی نەخێر. قاتێ چاکەت و پانتۆڵمدایە دەستی، وتم ئەمە ببە و ئۆتۆمبیلەکەت ببە پەنایەکی نەبینراوە. منیش تۆزێکی تر دێمەلات. چوم ئیزنم لە مامجەلال خواست و ئاگادارم کرد چەند ڕۆژێ خۆمونەکەم. ڕۆیشتم بۆ لای دۆستەکەم، هەر لەوێدا جلەکانم گۆڕی و چاکەت و پانتۆڵم لەبەر کرد. وتم لێ خوڕە بۆ هەولێر. لە هەولێر چوونە ماڵی ئەوان و کۆسرەتمان ئاگادار کرد. هەندێک جار حەزەکەم بە تەنها بم و لە تەنیاییدا ئەحەسێمەوە. کۆسرەت ماڵەکەی خۆیانی بۆ چۆڵ کردم و گواستمەوە ئەوێ. جاروبار کابرای دۆستم یا کۆسرەت ئەهاتن خواردنیان بۆ هێنام. ئەگینا وەکوتر چەند ڕۆژێ تاکو تەنها و بێدەنگ لە ژوورەوە بووم. پشومدا و حەسامەوە. لەگەڵ کۆسرەت بە دووقۆڵی سەردانی دۆپمان کرد و ڕۆژێکی چوین بۆ مووسڵ. لە مووسڵ چوینە لای دکتۆرێکی دان. لە مێژ بوو دەمودانم پاک نەکردبەوە، دەمودانم پاک کردەوە. پیاسەیەکی درێژمان بە بازار و شەقامەکانی مووسڵدا کرد. بەتەما بووم ئەو شەوە لەوێ بمێنمەوە. ئێوارەکەی چوون بۆ سەیری زیندانەکەی مووسڵ کە ڕەتهەتل ئیعدامی لێبوو. پاشان چوون بۆ ئەو گۆڕستانەی خنچێنراوەکانیان تێدا ئەنارد. خنچێنراوەکان کورد و بە زۆری ئەندام و پێشمەرگەی یەکێتی بوون. بە عەزبێ حورمەتیەکی زۆری بەم گۆڕستانە کرد بوو. چەند لاشەیەکی لەیەک گۆڕدا شارد بووە، کێلەکانی هەموو شکا و کەل و کۆم بوو. کە سوکاری قوربانەکان لەسەر هەندێک لە کێلەکان ناوی کوڕەکانیان نووسی بوو. گۆڕستانەکە پەرژین نەکرابوو، لەبەر ئەوە سەگ و ئاژەڵ و وڵاغ ئەهاتە ناوی. کە ئەو دیمەنەمدی ئیتر هیچ ئارەزوویەکم نەما لەو شارە بمێنمەوە. یەکسەر گەڕاینەوە هەولێر و لەوێشەوە بۆ ئاوەژێ. بەعسیەکان ئەیانوت ئەلکوردی جەید
هو الكرد الميت، کوردی باش کوردی مردووە کەچی بە مردوویەتیش ڕێزیان لێ نەگرتبوون. عسکەری فیرار لەو چەند مانگەدا یەکێ لە گیرروگرفتە گەورەکانی ئێمە مەسەلەی عسکەری فیرار و جێشی شەعبی بوو. دەیان هەزار عسکەری فیرار لە ناو شارەکاندا ئەسوڕانەوە، جاروبار بەر پەلاماری مەفرەزەکانی بەعز ئەکەوتن و ئەگیران کە سوکاریان ئەهاتنە سەر ئێمە و داوای ئازادکردنی کوڕەکانیان نەکرد. ناوچەکانی ژێر دەسەڵاتی یەکێتی ئازاد بوو، ئەوان ئەیانتوانی بە ئازادی و بەبێ ترسی ڕاونانی مەفرەزەکانی بەعز لەو شوێنانەدا بژین. بەڵام ئەمانە گەنجی تازە پێگەیشت و شاری بوون، لە دێهات هەڵیان نەئەکرد. مەفرەزەکانی بەعز سەربازە گیراوەکانیان ئەناردەوە یەکەکانی خۆیان، ئەگەر یەکەم ڕاکردنی بووایە پاش ماوەیەک زیندانی ئەیان کردەوە بە سەرباز و ئەگەر لەوانە بووە لە شەڕ هەڵات بێ گولە بارانیانە کرد. ڕۆژی حوتی 3/84 لە سلێمانی 16 سەربازی هەڵاتویان گولەباران کرد بوو. کەس گلەی لە یەکێتی ناکرد چونکە هیچ پەیوەندێک لەگەڵ عێراق نەبوو، بەڵام ئێستا خەڵکی بە گشتی گلەیان لێ ئەکرد چونکە لە کاتی گفتوگۆدا بوو. یەکێتی جگەلەوەی ناڕەزایی لای لوژنەی تەنسیق دەربڕی، ڕۆژی دوایی یەکێتی بەیانێکی دەرکرد، هێرشێکی توندوتیژی کردە سەر دا و دەستگاکانی بەعز. ڕۆژی 9/3/84 مەجلس قیادەتە ثەورە بە بروسکە فەرمانیدا بە دا و دەستگاکانی سلێمانی گولەبارانی عسکەری فیرار ڕابگرن. ناحەزەکانی یەکێتی بە تایبەتی ئەلجەبهە الوەتەنیە دیموقراتیە جوود ئەمەیان کرد بە بیان و بۆ هێرشی زۆرتر بۆ سەر یەکێتی و تاوانبارکردنی بە هاوکاری لەگەڵ بەعز بۆ ڕاونانی عسکەری فیرار. ئیتر هیچ سەربازێکی کوردیان گولەباران نەکرد تا گفتوگۆ کۆتایی پێهات. جێشی شەعبی عێراق بۆ سازدانی هێزی مرۆیی دانیشتوانی عێراق هەموو ئەوانەی لە تەمەنی سەربازیدا بوون کردبوو بە سەرباز، بەڵام ئەوەی لەم تەمەنە بەرەو ژوورتر بوو یا لەبەر هەر هۆیەک نەکرابوو بە سەرباز بە زۆر ئەیانکردن بە جێشی شەعبی، ماوەیەک ژنیشیان ئەکرد بە جێشی شەعبی. دوای دەستپێکردنی گفتوگۆ بەعز لە کوردستاندا درێژەی بەم کارەدا، ئەمەش دیسان گیرروگرفتێکی گەورەی بۆ دروست کردبووین. خەڵک نێویست ببێ بە جێشی شەعبی و بەعز زۆری لێ ئەکردن و دەرگای گوزەرانی لێداخستن، لەبەر ئەوە داوایان نەکرد یەکێتی لەم جێچەڵە بیان پارێزێ. ئەو جارەی من چوون بۆ بەغداد، ڕۆژێکیان ئەبوو سەرحان بە ئۆتۆمبیل بردمی بۆ گەڕان، لە ڕێگە ئەم کێشەیەم لەگەڵ باس کرد، ئەویش نوکتێکی بۆ جێڕامەوە، لێرە وەکو خۆی ئەینووسمەوە. وتی دانیشتوانی سەر ئەرز بەهۆی بێدادی و زوڵم و زۆرەوە سکاڵا ئەبەنە لای خوا بۆ لێکۆڵینەوەی سکاڵای بەندەکانی خۆی ئەنێرێ بە دوای پێغەمەرەکانیدا موسا، ئیسا، محەممەد ئامادە بن. خوا داوایان لێ ئەکا هەر یەکەیان بچێتە ناو ئومەتەکەی خۆیەوە بۆ لێکۆڵینەوە لە شکاتەکانیان. موسا لە ناو جوولەکەدا، ئیسا لە ناو مەسیحیدا، محەممەد لە ناو موسڵماندا. دەزەکەن بە گەڕان و لێکۆڵینەوە. پاش ماوەیەکی کورد ئیسا لێکۆڵینەوەکانی خۆی تەواو ئەکا و ئەگەڕێتەوە ڕاپۆرتی خۆی پێشکەشەکە. دوای ئەوە بە ماوەیەک موسا ژەگەڕێتەوە ڕاپۆرتی خۆی پێشکەشەکە، بەڵام محەممەد هەر دەرناکەوێ، چەند مانجێتی ئەپەڕێبی ئەوەی هیچ هەواڵێکی هەبێ. ئەم جارە هەندێک لە فریشتەکانی ئەنێرێ بۆ سەر ئەرز بۆ سۆراغی محەممەد. دوای چەند مانگەڕان اینجا محەممەدیان دۆزیەوە، سەیریان کرد محەممەد لە عێراق کراوە بە جێشی شەعبی و ڕاستەوخۆ بردویانە بۆ جەبهە. وتی کاکە باسی چی ئەەکەی؟ لە عێراق تەنانەت محەممەد المستەفاش عەفوو ناکرێ، ئەبێ بچێ بۆ جەبهە. ئەمە ئەکرێ بکرێ بە پێوانەی ڕادەی سازدانی هێزی مرۆیی عێراق لە ساڵانی جەنگدا. کێشەی جاش یەکێ لەو کێشانەی ڕۆژانە تووشمان ئەبوو کێشەی شەڕی جاش و پێشمەرگە بوو. ڕاگرتنی شەڕ هەروەکو جێش و پێشمەرگەی ئەگرتەوە، ئەبوو جاش و جێشی شەعبیش بگرێتەوە. جاشەکان کە لە ڕاوکردنی پێشمەرگەدا دەورێکی گەوریان هەبوو، هەموو ئەناسران و بەبەرچاوە بوون. لە کاتێکدا جێش کە هێزی سەرەکی شەڕی پێشمەرگە بوو نەناسراو بوون، بە گوێرەی دیسپلینی سەربازی ئەجوڵانەوە. ئەو ماوەیە پێشمەرگە ڕژابوونە شارەکانەوە و بە جادەگشتیەکاندا هاتوچویانە کرد. زۆر جار جاش و پێشمەرگە تووشی یەک ئەهاتن و ئەبوو بە شەڕیان، لە هەردوو لا ئەکوژران. هەندێک لە فەرماندەی تیپەکان بێ ئەوەی ئەنجامی کارەکە لێک بدەنەوە، شەڕیان بە جاش ئەفرۆشت و بۆسەیان بۆ ئەنانەوە. جاری وا هەبوو فەرماندەی کەرتێ یا فەرماندەی مەفرەزەیەک لە پەناوە جاش جێشی شەعبی سەربازیانە کوشت، تەنیا بۆ ئەوەی چەکەکەی یان ئۆتۆمبیلەکەی ببن. جاشەکانیش لە تۆڵەی ئەمەدا لە جێگایەکی کە بۆسەیان بۆ پێشمەرگە ئەنایەوە، کۆمەڵی پێشمەرگەی بێئاگایتی ئەکەوت و بە خۆڕایی ئەکوژران. ئۆباڵی سەرەکی لەم بێدیسپلینی پێشمەرگەدا ئەکەوتە ئەسوی سەرکردایەتی یەکێتی، چونکە خۆی هیچ نەرمیەکی لەگەڵ جاش و بەعسیەکانی کوردانیشان نەدا، چاوپۆشی لە مخالفەی پێشمەرگەکانی ئەکرد و لەسەر ئەو بەرەڵایی ئەیانوان لی نەئەپرسینەوە. بەم جۆرە یەکێتی جاشەکانی ترساند و وای لێکردن بە هیچ جۆرە لە یەکێتی نزیک نەبنەوە، بەڵکو بۆ دابینکردنی پاشەڕۆژی خۆیان زۆریان پەیوەندیان لەگەڵ لایەنەکانی ئەلجەبهە الوەتەنیە دیموقراتیەدا دامەزراند. ئەم سێ کێشەیە عسکەری فیرار، جێشی شەعبی
جاش لە سەرەتای دەستپێکردنی گفتوگۆ ڕوبەڕوومان بوونەوە. زۆری کاتی لوجنەکانی تەنسیق و بەشێکی کاتی دانیشتەکانی وەفدەکانی حکوومەت و یەکێتی بەم گیر و گرفتانەوە ئەکوژران. خەریک بوو ئەم ڕووداوەلاوەکیانە زاڵ ئەبوون بەسەر لایەنی سیاسی گفتوگۆکەدا. نەورۆزی سوورداش. بۆ ئەوەی جام بکەینەوە بەبەر گفتوگۆکەدا ڕۆژی 16 مارد مامجەلال بۆ جاری دووەم چووە بۆ بەغداد، بەڵام ڕۆژی 19 مارد گەڕایەوە سوورداش بۆ بەشداری لەو کۆبوونەوە گەورەیەدا کە بە بۆنەی نەورۆزەوە لەلایەن یەکێتیەوە ڕێکخرا بوو. ڕۆژی نەورۆز سەدان هەزار کەس لە سەرانسەری کوردستانەوە هاتبوون بۆ سوورداش. تا ئەو کاتە لە مێژووی کوردستانی عێراقدا قەرەباڵغی وا گەورە کۆ نەبووبووە. خەڵک هەموو بە هیوای ئەوە بوون ئیتر شەڕی کوردستان تەواو ببێ و کۆتایی بە چەوسانەوەی بەعسی بێت. ئەم کۆبوونەوەی نیشاندەری ئەوە بوو کە خەڵک گفتوگویان پێچاکترە لە شار. وتاری سەرەکی لە کۆبوونەوەکەدا مامجەلال خوێندیەوە. وتارێکی درێژ و هەمەلایەنە بوو. باسی ڕەوتی گفتوگۆ و خواستەکانی کوردی کرد، بەڵام لە هەمووشە زیاتر پێی لەسەر ئاشبوونەوەی گشتی داگرت. هەموو لایەنەکانی بان کرد بۆ ئاشتی و تەبایی و چارەسەرکردنی ناکۆچیەکان بە گفتوگۆی هێمنانە. ڕۆژی نەورۆز هەموو پێشمەرگەکانم ئیزندا و خۆم بەتەنیا چوون بۆ ناو قەرەباڵغیەکە بۆ گەڕان. حسێن سنجاری کە تازە لە ئەوروپاوە گەڕابەوە ئەویشم لەگەڵ بوو. ئەو ڕۆژە لەگەڵ هەزاران کەس ناسیا و نەناسیا و کچ و کۆڕ، ژن و پیا و گەورە و بچووک، جەژنە پیرۆزە و چاک و چۆنی و قسەم کرد. زۆرم پێخۆش بوو کە ئەمبینی ئەو خەڵکە لەو دەشتە فراوانەدا کۆبوو بوونەوە. هەموو دڵشاد و خۆشحاڵ بە جوانترین جل خۆیان ڕازاند بووە و خۆشترین خواردنیان لەگەڵ خۆیان هێنا بوو. کۆسرەدە و کاتە لە ناو شار لێپرسراوی ڕێکخراوی هەولێر بوو. ئەویش بە ماڵەوە هاتبوو. نانم لەگەڵ ئەوان خوارد و هەندێک پیاسەمان بەیەکەوە کرد. هەوڵی ئاشتبوونەوە. یەکێتی بەڕاستی ئەویست لەگەڵ لایەنەکانی ئەجەبەل وەتەنیەت دیموکراتیە ئاش بێتەوە و کێشەکانیان لەگەڵ چارەسەر بکە. دوای ئەم بانگەوازە ئاشکرایە چەند هەوڵێکی تر ژێربەژێردرا. ڕۆژی 16 چواری 84 جارێکی تریش فەریدون دارتاش و محەممەد حەمەباقی چوون بۆ برادۆز بۆ بینینی بەرپرسەکانی حیزبی شوێی عێراق. ئەم جارەش هیچ ئەنجامێکی نەبوو. لە هەمان کاتدا مەکتەبی سیاسی نامی بۆ پارتی دیموکراتی کوردستان نووسی و بۆی نار بۆ ڕاژان، بەڵام نەک هەر وەڵامی ئیجابی نەدرایەوە، بەڵکو کۆپی نامەکە گەیشت بۆەوە دەستگا جاسووسیەکانی عێراق. حیزبی شوێی عێراق و پارتی دیموکراتی کوردستان و لایەنەکانی تری ئەجەبەل وەتەنیەت دیموکراتیە ویان زانی بوو ئەم هەوڵی یەکێتی لەبەر لاوازیەتی، بە تایبەتی هەواڵی جموجوری ئەویان بیست بوو کە خەریکی دروستکردنی ئاڵای شۆڕش بوون. لە دەرەوەش چەند کەسایەتیەکی بێلایەنی کورد هەوڵێکی تریان لەگەڵ مەسعوددا بوو بۆ ئاشکردنەوەی یەکێتی و پارتی. مەسعود چەندین مەرجی پێشەکی دانابوو، لەوانە داوای کردبوو یەکێتی پەیوەندی لەگەڵ عێراقدا ببڕێ. هەڤاڵەکانی ئێمەش لە بەرامبەر مەرجە پێشەکیەکانی ئەودا داوایان کردبوو ئەویش پەیوەندی لەگەڵ ئێران ببڕێ. ئەم هەوڵەش سەرکەوتوو نەبوو. ئەجەبەل وەتەنیەت دیموکراتیە لە بن دەسەڵاتی ئێراندا بوون. بەبێ ڕەزامەندی ئێران نیان ئەتوانی لەگەڵ یەکێتی پێک بێن. ئێرانیش یەکێتی بە دوژمندا ئەنا، لەبەر ئەوە هەر هەوڵێ بۆ ئاشبوونەوە ئەدرا سەری نەئەگرت. یەکێتی بۆ ئەوەی لەگەڵ ئەجەبەل وەتەنیەت دیموکراتیە پێک بێ ئەبوو لە پێشدا لەگەڵ ئێران پێک بێ. کێشەی خوێندکاران. لە مانگەکانی مارت و نیسان و مایزدا مامجەلال بۆ درێژە پێدانی گفتوگۆ چەند جاری ئەچوە بەغداد و ئەگەڕایەوە کوردستان. لەو خولانەی گفتوگۆدا عیزەت دووری سەرۆکی وەفدی حکوومەت و تاریق عەزیز، عەلی حەسەن مەجید، فازیل بەڕاک، مەحموود شکور شاهێن ئەندامی وەفدەکە بوون. یەکێ لەو دیاردانەی سەرنجی ڕائەکێشا ئەوە بوو هەرچەند مامجەلال ئەچوو بۆ بەغداد هەلومەرجی کوردستان ئاڵۆز و گرژە بوو. ڕۆژی 12 مایز خوێندکاران لە سلێمانی کەوتنە مانگرتن و خۆپشاندان لە بەردەمی محافەزەدا بوو بە تەق و تۆق. 3 خوێندکار کوژران. بۆ ڕۆژی دوای قەرەباڵغێکی زۆر لە بەردەم بارگای جێشی شەعبیدا کۆ ئۆبێتەوە، ئەبێ بە شەڕ لە نێوان جێشی شەعبی و خۆپشاندەراندا. پێشمەرگەی یەکێتی بۆ پشتیوانی لە خۆپشاندەران تێکەڵاوی شەڕ بوون. زیاتر لە 20 جێشی شەعبی بە زیندوێتی لە سەربانی بارگاکەوە هەڵدرابوونە خوارێ. لەو کاتەدا مامجەلال لە بەغداد بوو. سەدام پێی وتبوو لە سلێمانی شتێکی وا ڕوویداوە، من نەمهێشتووە ئیجراعات وەربگیرێ بۆ ئەوەی گفتوگۆ تێک نەچێ، چونکە ئەزانم سلێمانی شاری یەکێتیە. ڕووداوی وەها لە سلێمانی نەبووە و لە کاتی گفتوگۆدا لە هەر شارێکی تر بە قەومایە شارەکەم لە دەریای خوێندا نقمە کرد. ڕۆژی 18 مایز مامجەلال گەڕایەوە سوورداش. بە عەزلای وابوو ئەوەی یەکێتی لە سەردەمی شەڕدا بە شەڕپێی نەکراوە ئەیەوێ لە ژێرسایی ئاشتیدا جێبەجێ بکە. بێباوەڕی و ناومێدی لە گفتوگۆ لە لای هەردوولا دروست بوو. هەم سەدام و هەم عیزەت دووری ئەمەیان لای دکتۆر قاسملۆ باس کردبوو. سەرەتای حوزەیران دکتۆر قاسملۆ لە بەغدادەوە هاتە لامان و نیگەرانی ئەوانی پێڕاگەیاندین، بەڵام بەعەز لەو کاتەدا ترسی هێرشی ئێرانی هەبوو، نێویست جارێ لە شەڕۆ بگلێتەوە لەگەڵ یەکێتی.
لەو ماوەیەدا من زنجیرەیە گوتارم لە ژێرناوی عێراق و مەسلەی کوردنووسی ویستم بیرۆڕاکانی بەعەز کە لە کاتی گفتوگۆدا تیان گەشت بووین بۆ خەڵک ڕوومکەمەوە. ڕادیۆ یەکێتی لە ڕۆژانی 1 تا 8 حوزەیراندا بە کوردی و بە عەرەبی بڵاوی کردەوە و بە کۆکراوەیش لە دوو نامیلکەی سەربەخۆدا بە کوردی و بە عەرەبی چاپکرا. لەبەر ئەوەی هەندێک لەو باسانە تا ئێستش جێگەی ناکۆچین لە نێوان کورد و بەعەزدا لێرەدا دەقاودەق ئەیان نووسمەوە. عێراق و مەسەلەی کورد. ئەگەرچی مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرگروشتە و داستانی چەندین ئیمپراتۆریەت و پاشایەتی و خەلافەت و سەڵتەنەتی وەکو هاخامەنشی و ئەخمینی و ساسانی و ئیسلامی و ئەمەوی و عەباسی و عوسمانی و سەفەوی و قاجاریمان بۆ ئەجێڕێتەوە، بەڵام لە تاریخی کۆن و نوێدا هەرگیز مێژووی دەوڵەتێک بەدی ناکرێ کە ناوی دەوڵەتی عێراق بوو بێ. ڕاستە کە پایتەختی دەوڵەتی عەباسی لە بەغداد بووە، بەڵام دەوڵەتی عەباسی دەوڵەتێکی ئیسلامی پانوبەرین بووە هەر لە شیمالی ئەفریقاوە تا سنووری هندستانی گرتوتەوە. بەڵام خلافەتی عەباسی لە قەوارە و قاڵب و ناوی دەوڵەتی عێراقدا نەبووە، بەڵکو لە ژێر ناوی خلافەتی عەباسی و ئەمیرالموئمینینی موسڵمانانی دنیادا بووە. عێراق بەم سنوورەی ئێستای و بەم پێگاتنە نەتەوەیی و دینی و مەزەبیەوە کە هەیە دەوڵەتێکی تازەیە، قۆڵایەکی مێژووی نییە، چونکە عێراق نەوەکو دەوڵەت و نەوەکو مستەعمەرەیەکی یەکگرتوو بەم سنوورەی ئێستای و تەنانەت وەکو وڵاتێکی یەکگرتووش لە چوارچێوەی دەوڵەتی عوسمانیدا وجودی نەبووە، بەڵکو لە دوای ڕووخانی سەڵتەنەتی عوسمانیەوە لە پێش جەنگی جیهانی یەکەم کە دەوڵەتە ئیمپریالیستە گەورەکانی دنیا لە بینی خۆیاندا ڕێککەوتن لەسەر دابەشکردنی میراتی کابرا نەخۆشەکەی عوسمانی و بەپی تەرازووی هێزەکانی ئەو سەردەمەی دەوڵەتە گەورەکانی دنیا و ڕووداوەکانی ئەوسا بۆ تەئمینکردنی بەرژەوەندەکانی ئیمپریالیزم و کۆنەپەرستی بێگوێدانە ڕەغبەت و ئارەزووی میلەتەکانی ناوچەکە و بێ لێکدانەوەی هیچ ئێعتیبارێکی نەتەوەیی و دینی، تەنانەت بێگوێدانە هیچ ئێعتیبارێکی ئینسانی، ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان بە گوێرەی قازانجەکانی خۆیان لە توپەت کرد. هەر ئەو زمانی ئەم ناوچەیەتیدا لە توپەت کرا جوڵانەوەیەکی بەهێز لە سەرانسەری عەرەبستاندا گەشەی کردبوو لە پێناو یەخستنی وڵاتانی عەرەبی و بەدیهێنانی سربەخۆیدا. تەنانەت شۆڕشی عەرەبی کە شەریف حسێن سەرکردایەتی ئەکرد و ئینگلیز ڕاستەوخۆ یارمەتی ئەدا ئامانجی هەرە گەورەی سربەخۆیی و یەکگرتنەوەی مەشریقی عەرەبی بوو. هاوزەمان لەگەڵ ئەو جوڵانەوەیەدا جوڵانەوەیکی نەتەوەی پەرەسەندوش لە کوردستاندا هەبوو کە ئینگلیز دوژمنایەتیە کرد لە پێناوی بەدەستهێنانی مافی ئازادی بڕیاردانی چارەنووسی خۆیدا لە سربەخۆیی و ئازادی و یەکگرتنەوەی نیشتیمانی گەلی کووردا. ئەمە حەقیقەتێکی مێژوویە، بەڵگە تاریخەکانی ناو ئارشیفەکانی دەوڵەتەزلەکانی ئەو سەردەمە و ڕووداوەکانی ئەو زەمانە و ڕەنج و خەبات و تێکۆشانی گەلانی کورد و عەرەب لەو قۆناغەدا شاهیدی بۆ ئەدەن. هەروەکو تێکچوونی هاوسەنجی تەرازووی هێزەکان لە بینی دەوڵەتە سەرمایەدارە ئیمپریالیستەکانی دنیادا لە ئەنجامی بەهێزبوون و گەشەکردنی هەندێکیان و لاوازبوون و گەشەنەکردنی هەندێکی تریاندا بوو بەهۆی ئەوەی سەر لە نوێبیر لە دابەشکردنەوەی دنیا بکەنەوە بەسەر خۆیاندا و لە ئەنجامی ئەمەشدا جەنگی جیهانی یەکەم هەڵگیرسا. هەروەها تێکچوونی وەزعی لە پێش جەنگی جیهانی یەکەمدا هەبووە و گۆڕانی بەبارێکی تردا لە پاش کۆتایی جەنگ بە جۆرێک کە ئەڵمانی ئاشکا و سەڵتەنەتی عوسمانی پارچە پارچە بوو. شۆڕشی ئۆکتۆبەر بنچینەی ڕژێمی قەیسەری لە رووسیا هەڵتەکاند و هەلومەرجێکی نوێ لەسەر ئاستی دنیا هاتەکایەوە کە ئینگلیز و فەڕەنسا و ئەمریکا وەکو سێ دەوڵەتی زلی دنیا سەر لە نوێ دنیایان بەو جۆرەدا بەش کرد کە لەگەڵ قازانجە ئابووری و سیاسی و استراتیژیەکانی خۆیاندا ئەگونجا، بە تایبەتی لە مەسەلەی نەوت و بازار و گەمارۆدانی دەوڵەتی تازە دامەزراوی سۆڤێتیدا. بۆیە لەسەر کەلاوەی دەوڵەتی عوسمانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چەندین ماندات ئینتیدا بوو دەوڵەتۆکەی بێسیادە و مستەعمەرەیان پێگەنا، لەوانە عێراق و سووریا و لوبنان و فەڵەستین و ئوردون و عەرەبستانی سعودیە و میرنشینەکانی خەلیج و نەیان هێشگەلانی ناوچەکە بە ئامانجەنەتەوەیەکانی خۆیان بگەن، بەڵکو لە بینی دەسەڵات و نفوزی ئینگلیز و فەڕەنسادا دابەشیان کردن. لەوەشدا کوردیەکێک لە نەتەوەکانی ناوچەکە نەک هەر بە ئامانجەکانی خۆی نەگەیشت، بەڵکو نەتەوە نیشتیمانەکەیان بەو پەڕی بێویژدانیەوە دابەش کرد. بەشێکی خرایە سەردەوڵەتی ئێستای عێراق و مەسەلەی کورد بوو بە یەکێک لە مەسەلە گرنگ و ئاڵۆزەکان. عێراق دەوڵەتێکە لەو هەلومەرجەدا بە پێویست و ئارەزووی ئینگلیز پێگات و بەو جۆرەی کە ئیمپریالیزمی ئینگلیزی سنووری بۆ دیاری کردووە و بەو جۆرەی کە خۆی شێوەی ڕژێم و حکومڕانی تێدادانە. تەنانەت فەیسەڵی کوڕی شەریف حسێن کە خەڵکی حیجاز و لە سووریا دەرکرابوو هێنا و بە مەلیشی سەپاند بەسەر عێراقدا. لەبەر ئەوەی ئیمپریالیزمی ئینگلیزی لە دروستکردنی دەوڵەتی عێراقدا ئەوەندە بایەخی بە ئیرادە و ویستی دانیشتوانی ناوچەکە و بە لێکدانەوەی ئەعتیباراتی نەتەوەیی و دینی و مەزەبی نەداوە، ئەوەندەی بایەخی داوە بە مسۆگەرکردنی دەستکەوت و قازانجەکانی خۆی
لە مەسەلەی پەترۆلی و ئابووری و سیاسی و استراتیژیدا. بۆ شتێکی سیر نییە ئەگەر ئێمەش وەکو بەر لە چەند ساڵێک نووسەرێکی عێراقی و توێتی بڵێن عێراق ئەشێپەی بوترێ مەتحەفی ئەجناس، چونکە لە نەتەوەدا عەرەب و کورد و تورکمان و ئاسووری و ئەرمەنی و فارسی تێدا بووە. لە دیندا موسڵمان و مەسیحی و ئێزیدی و جوولەکە و سوبی تێدا بووە. لە مەزهەبدا سونی جۆراوجۆر و شیعی جۆراوجۆر و کەنیسەی جۆراوجۆری تێدا بووە. اینجا وڵاتێکی ئاوها کە مەتحەفی ئەجناسی نەتەوەی جۆراوجۆر و دینی جیاجیا و مەزەبی جیاجیا بێ و بەبێ پرس و ئارەزوو ڕەزامەندی دانیشتوانی ناوچەکە خۆیان و بە زۆر لە چوارچێوەی سنووری سیاسی یەک دەوڵەتدا کۆکرابنەوە بێ ئەوەی یەکسانی و هاوتایی و هەبوونی مافی وە یەکیان بۆ مسۆگەر کرابێ و لەناو ئەوانەشدا کەمایەتیەک بە زۆر خۆی سەپاند بێ بەسەر هەمویاندا بێگومان لە باتی ئەوەی ئارام و ئاسایش و ئیستیقرار و گەشەکردن و پێشکەوتنی تێدا بەدی بێ هەمیشە هۆی تێکچوون و پێکا هەڵپژان و شەڕ و شۆڕی تێدا ئەمێنێ و بەهێزە بێ. کاربەدەستانی عێراق هەر لە زمانی هاشمیەکانەوە ئیدعای ئەوەیان کردووە خەڵکی عێراق بەشێکن لە نەتەوەی عەرەب و ئەرزی عێراقیش پارچێکە لە نیشتیمانی عەرەب. لە کاتێکدا ئەمە واقعی دیمۆگرافی دانیشتوانی ئێستای عێراق و لێکۆڵینەوەی ئارکێۆلۆجی شوێنەوارە کۆنەکانی سەرزەمینی عێراق و مێژووی ڕووداوەکانی ناوچەکە و سەرژمێری ڕاست و دروستی دانیشتوان ئەو ئیدعایە نەک جارێک بەڵکو هەزار جار بەدرۆ خاتەوە، چونکە کورد لە عێراقدا سەرەڕای ساڵەهای ساڵی هەوڵی تواننەوە و دەربەدەرکردن و دەرکردنی لە خاچی باو باپیرانی خۆی هێشتا بەلایەنی کەمەوە سێیەکی دانیشتوانی پێگەهێنێ و لە ڕووی زمانیشەوە چەند هەزار ساڵ بەر لە هاتنی عەرەب لەگەڵ مەوجاتی سامی لە جزیرەی عەرەبیەوە بەرەو عێراقی ئێستا گەلی کورد لە نیشتیمانی ئێستای خۆی دانیشتەجێ بووە، کەچی لەگەڵ هەموو ئەم ڕاستیانەدا کاربەدەستانی عێراق لە کۆنەوە وا ئیدعاکەن کە هەموو عێراق بەشێکە لە نەتەوە نیشتیمانی عەرەب، لە کاتێکدا کە ڕاستی ئەوەیە بەشێکی خەڵکی عێراق بەشێکن لە نەتەوەی عەرەب و بەشێکی وڵاتی عێراق بەشێکن لە عەرەبستان و بەشێکی خەڵکی عێراق بەشێکن لە نەتەوەی کورد و بەشێکی وڵاتی عێراق بەشێکە لە نیشتیمانی نەتەوەی کورد و خەڵکی عێراق و وڵاتی عێراق پێک هاتوون لە پێکەوەلکاندنی بەشێکی نیشتیمانی کورد و بەشێکی نیشتیمانی عەرەب. جاگەر مەسلەی بەکارهێنانی مافی ئازادی بڕیاردانی چارەنووس و یەکگرتنەوەی نەتەوەی عەرەب وەکو پرەنسیپ واتە مەبدە لە ناو چوارچێوەی دەوڵەتی یەکگرتووی خۆیدا مافێکی ڕەوای نەتەوەی عەرەب بێ، ئەوا بێگومان مەسلەی بەکارهێنانی مافی ئازادی بڕیاردانی چارەنووس و یەکگرتنەوەی نەتەوەی کوردیش وەکو پرەنسیپ لە ناو چوارچێوەی دەوڵەتی یەکگرتووی خۆیدا مافێکی ڕەوای نەتەوەی کووردە. هیچ کەس و تاقم و لایەنێک بۆی نییە ئەو مافە بۆ هەندێنەتەوە حەڵاڵ و بۆ هەندێکی تر حرام بکە. ئەگەر بۆ عەرەب مافی ئازادی بڕیاردانی چارەنووس و یەکگرتنەوەی نەتەوەی عەرەب لە چوارچێوەی دەوڵەتێکدا حەڵاڵ بێ، بێگومان ئەبێ بۆ کوردی جوا بێ، و ئەگەر بۆ عەرەب مافی حکومڕانی و بڕیاردانی ئێستا و پاشەڕۆژی دەوڵەتی عێراق حەڵاڵ بێ، ئەبێ بۆ کوردیش حەڵاڵ بێ. ئەگەر عەرەب لە عێراقدا ئەیەوێ لەگەڵ کووردا بژی و ئەگەر ئەیەوێ دەوڵەتی عێراق بمێنێ، ئەبێ لە ئێش و ئازارەکانی کورد لە ئاوات و ئامانجەکانی لە داوا و داخوازەکانی بگە، بە تایبەتی چونکە تا ئێستش هەر ئەو نەتەوەی دەسەڵاتدار و خاوەندە سەڵاتی سیاسیە لە عێراقدا. شەریکایەتی کورد و عەرەب لە عێراقدا ئەگەرچی لە سەردەمی پاشایەتیدا لە دروشمی عێراقدا ئیشارەتی بۆ کرابوو، لە دوایتردا لە شۆڕشی 14 تەموزدا هەم لە دەستوری موقەتدا شەریکایەتی کورد و عەرەب لە عێراقدا و هەم لە دروشمی کۆماری عێراقدا بە ئاشکرا دەرخرابوو و لە بەندێکی دەستکاری کراوی 1970 دەستوری موقەتی ئێستای عێراقیشدا لەوانە ڕوونتر و ئاشکراتر دانراوە بۆدا کە گەلی عێراق پێک دێ لە دوو نەتەوەی سەرەکی کورد و عەرەب، کەچی ئەمانە هەمووی هەر نووسینی سەر کاغەز بوون و هەرگیز لە کردەوەی ڕۆژانەی کاروباری دەوڵەتی عێراقدا ڕەنجیان نەداوەتەوە. هەموو عێراقیەکی خاوەن ویژدان ئەزانێ کە هەرگیز هاوڵاتیەکی کورد ئەوەندەی هاوڵاتیەکی عەرەب مافی هاوڵاتیەتی عێراقی نەبووە و نەیتوانیەوە بەکاری بێنێ ئەگەر لە پلە هەرە بەرزەکانی کاری دەوڵەتیشدا بوو بێ. بگرە زۆر جار هاوڵاتی کورد مافەکانی پێشێل کراوە، بە چاوی سوک سەیری کراوە، گومان لە دڵسۆزی کراوە، هەمیشە ڕێگەی لێ گیراوە شوێنی ئاسایی خۆی بگرێ، تەنانەت ئەگەر خۆی و شەرەفی خۆشی بەکار بەدەستانی ڕۆژ فرۆشت بێ. گومانی تێدا نییە لە ژێرسایی هەلومەرجێکی ئاوەها نالەبار و نابەرامبەردا کورد لە سەرحەقی بەجواب دێ، داوای مافەکانی خۆیەکات، هەر کاتێکیش هیچ ڕێگەیەکی هێمنانەیان بۆ نەهێشت بێتەوە بە ناچاری پەنای بردۆتە بەر زەبر و زەنگ و شۆڕەش. ئەوەش مافێکی سروشتی و سەرەتایی هەموو نەتەوە و گەل و تاقم و دەستێکی زوڵم لێکراوە لەسەر تاسەری دنیادا. هەر ئەم زوڵمەش بووە پاڵی بەگەلی کوردەوە ناوە ڕاپەڕێ و شۆڕش بەرپا بکە، هەر ئەمەش بووە پاڵی پێوە ناوە لە وەتەی دەوڵەتی عێراقدا مەزراوە لە حاڵی ڕوبەڕووبوونەوەدا بێت لەگەڵ دەوڵەتی عێراقدا. ئەوانەی ئەیانەوێ مەسەلەکە بە جۆرێکی تر لێک بدەنەوە
دیارە قازانجیان لەوەدایە و خۆیان دوور ئەخەنەوە لە لێکدانەوەی علمی ڕووداوە سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەکانی ژیانی میلەتی عێراق. یەکی حوزەیرانی 1984 ئەمنی استراتیجی عێراق و مەسەلەی کورد. لەوەتەی دەوڵەتی عێراقدا مەزراوە گەلی کورد لە خەباتێکی بێپسانەوەدا بووە لە پێناوی سەلماندنی مافەنەتەوەی و دیموکراتیەکانیدا و حکوومەتی عێراقیش لە هەوڵدانێکی بێپسانەوەدا بووە بۆ سەرکوتکردنی جوڵانەوەی شۆڕژگێڕانەی گەلی کورد. گەلی کورد ئەگەرچی جاروبار بۆ چەند مانگێک یاخود بۆ چەند ساڵێک لە ئەنجامی شکستێکی عەسکەری یا لە ئەنجامی شکستێکی سیاسیدا جوڵانەوە شۆڕژگێڕانەکەی خامۆش بوو بێ، بەڵام هیچ کات کۆڵی نەداوە لە خەبات و ڕوبەڕووبوونەوەی دەوڵەتی عێراق و دام و دەستگاکانی بەڕێگەی جۆراوجۆر و شێوەی جیاجیا، هەر لە پێشکەشکردنی عەرزوحاڵ و مەزبەتە و یاداشت و نامەی کراوەی ناو ڕۆژنامەوە تا مانگرتن و خۆپشاندان و خەباتی ژێرزەمینی و بەیان و بڵاوکراوە تا بەکارهێنانی چەک و زەبر و زەنگی شۆڕژگێڕانە. کاربەدەستانی عێراق هیچ کات نەیانویستووە لەهۆی ڕاستەقینەی هەڵگیرسانی شۆڕشی کورد و لەهۆی ناڕەزایی و بێزاری و هەراسانی خەڵکی کوردستان بگەن. هەرگیز نەیانویستووە بەڕاست و دروستی گیرروگرفتە سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و فەرهەنگیەکانی گەلی کورد بزانن و ڕەگ و ڕیشەی مەوزوعی مەسەلەی کورد بدۆزنەوە و چارەی عادیلانەی بکەن، بەڵکو و هەمیشە لەلایەکەوە بوختان و درۆیان بۆ جوڵانەوەی ڕەوا و حەقخوازی کورد هەڵبەستووە بە گوێرەی زەمان و زرۆڤ هەر کاڵایەک لە برەودا بوو بێ، جارێک بە فیتی سۆڤێتی و جارێک بە فیتی ئیمپریالیزم و کەڕەتێک بە دەسیسەی سەهیۆنیزم و کەڕەتێکی تر بە فیتی ئێران و تاوێک بەهی سووریا و زۆر جاریش بە کۆنەپەرستی و دواکەوتویی و پیلانجێڕیان لە قەڵەم داوە. لە لایەکی تریشەوە بۆ پەڕی درڕندایەتیەوە هەمیشە بەهێزی چەکدار و هەموو شێوەکانی تری تۆقااندن و کوشتن و وێرانکاری بەربوونەتە وێزەی گەلی کورد و خاچی کوردستان بۆ سەرکوتکردنی جوڵانەوەکەی و بگرە هەندێک جار بۆ لە ناوبردنی گەلی کورد. شۆڕشی حوزەیرانی 1976 نواندنەوەی مەوزوعی ویست و ئیرادەی میلەتی کورد بوو بۆ بەرپەرشدانەوەی چەوساندنەوەی نەتەوایەتی، بە تایبەتی دژی تەهجیر و تەرحیل و تەعریب و تەبعیز. جوڵانەوەیەک بوو لە ناو هەناوی پڕ لە ناسۆر و داخ و ئێش و ئازاری گەلی کوردەوە هەڵقوڵا بوو بۆ دیفاع لە وجودی قەومی کورد و نیشتیمانەکەی. جا هەر وەکو شۆڕشی حوزەیران دەستکردی کەس و تاقم و عەشیرەت یاخود دەسیسەی بێگانە و دوژمنانی عێراق نەبوو، بەڵکو ئەنجامی ئەو زوڵم و زۆرە بوو کە کاربەدەستانی عێراق لە گەلی کوردیان کرد. هەروەها شۆڕشی ئەیلولیش دەربڕینی مەوزوعی ویست و ئیرادەی گەلی کورد بوو دژی چەوسانەوە زۆر لێکران لە پێناوی بەدیهێنانی مافە ئینسانی و دیموکراتی و نەتەوەی و نیشتیمانەکانی گەلی کووردا، نەک دەستکردی کەس و حیزب و عەشیرەت یافیتی ئیمپریالیزم. هەر لەبەر ئەوە دوای ئاشبەتاڵی 75 ساڵێکی نەخایاند خەبات دەستی پێکردەوە. شۆڕشی حوزەیرانی 76 درێژە کێشانی شۆڕشی ئەیلولی 1961 و شۆڕشی ئەیلولیش درێژە کێشانی نەبەردەکانی بەردەرکی سەرای سلێمانی و ئاوباریک و شۆڕشەکانی تری گەلی کووردە. هەڵسەنگاندنێکی مەوزوعی شۆڕش و ڕاپەڕینەکانی گەلی کورد لە عێراقدا لێکۆڵینەوەی ڕەگ و ڕیشەی مێژووی سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی فەرهەنگی بۆ هەموو پیاوێکی ژیر و بەویژدان دەرەخات، چجای ئەوانەی بەسەنگ و تەرازوی عیلم و ڕووداوەکانی ژیانی میلەتان هەڵەسەنجێنن کە مەسەلەی کورد لە عێراقدا دەستکردی بێگانە و ئیمپریالیزم و سەهیۆنیزم و شەرق و غەرب و ئەم دەوڵەت و فڵان حیزب و عەشیرەت نییە، بەڵکو گیرروگرفتێکی مەوزوعیە سەرچاوەکەی چەوساندنەوەی نەتەوایەتی گەلی کورد و بێبەشکردنیەتی لە مافە ئاسایەکانی خۆی لەسەر و هەمویانەوە مافی ئازادی بڕیاردانی چارەنووسی خۆی وەکو هەموو گەلانی سەرزەمین و تا ئەو دەمەی زۆڵم و چەوسانەوەشی لەسەر بمێنێ گیرروگرفتەکە ئەمێنێ و خەبات و ڕاپەڕین و شۆڕش و زەبر و زەنگ و بەرەنگاریش هەرەمێنێ. هەڵبەتە هەروەکو دەوڵەتی عێراق هەموو جاردەست بۆ ئەم دەوڵەت یا ئەو دەوڵەت ڕائە کێشێک یارمەتی بدا لە چارەسەرکردنی کێشەیەکی خۆیدا بە تایبەتی لە کوژانەوەی کێشەی کووردا، کوردیش هەمان هەوڵیداوە و دەستی بۆ ئەم دەوڵەت یا ئەو دەوڵەت ڕاکێشاوە کە یارمەتی بدا هیچ نەبێ بۆ ئەوەی لەناو نەچێ. بێگومان ئەم دەوڵەت یا ئەو دەوڵەت هەوڵی داوە بۆ مسۆگەرکردنی قازانجی تایبەتی خۆی دەزوەر بداتە کاروباری ناوخۆی عێراق و جێگەپی نفوزی خۆی قایم بکە، هەروەها هەوڵیشیان داوە دەزوەر بدەنە مەسەلەی کورد و بەکاری بهێنن بۆ قازانجی خۆیان، بەڵام نە هەوڵدانی سەرکردایەتی جوڵانەوەی کورد بۆ وەرگرتنی یارمەتی و بەدەستهێنانی پشتیوانی لەم و لەو ئیتر ڕاست بوو بێ یا ناڕاست، چاک بوو بێ یا خراپ، تەئسیری کردوتە سەر عەدالەت و ڕەوایی ناوەڕۆکی مەسەلەی کورد و هەوڵی بێگانەش بۆ دەزوەردان لە مەسەلەی کورد ماهیەتی عادلانەی جوڵانەوەی کوردی گۆڕیوە. جوڵانەوەی کورد بزوتنەوەیەکی مێژووکردی مەوزوعیە، تعبیر لە ئیرادە و ئاواتەکانی گەلی کوردەکە لە پێناوی بەدەستهێنانی مافەکانیدا، لە پێناوی پێشکەوتنی کۆمەڵایەتی و گەشەکردنی و گەیشتنیدا بە کاروانی پێشکەوتنی گەلانی دنیا،
بۆیە نە لە ڕێدەرچوونی جاروباری سەرکردایەتەکەی لە ڕێبازی ڕاست و دروستی مێژووی خۆی نەدەستێوەردانی ناڕەوای بێگانە و نەهەوڵی دڕندانەی کاربەدەستانی حکوومەت بۆ تێکشکاندنی هیچی سەری نەگرتووە و لەسەر تاوێری ئیرادەی خەڵکی کوردستان وردو خاش بووە. کاربەدەستانی عێراق لە سەردەمی دەسەڵاتی بنەماڵەی هاشمیەوە هەتا ئێستا مەسەلەی کوردیان بە ناحەق و ناڕەوا بە یەکێک لە گرنگترین ئەو خەتەرانە لە قەڵەمداوە کە هەڕەشە لە عێراق و پاشەڕۆژی دەوڵەتی عێراق بەڵکو هەڕەشە لە نەتەوە نیشتیمانی عەرەبەکە لە کاتێکدا ئەمە بۆچوونێکی چەوت بەڵکو شۆڤێنی و ڕەگەزپەرستانەیە و دوورە لە ڕاستیەوە. لە ڕوانگەی بەرهەڵستی خەتەری مەسەلەی کوردەوە هەر لە دامەزرانی دەوڵەتی عێراقەوە کاربەدەستانی عێراق ئەوەندە پارۆپولەی لە سەرکوتکردنی جوڵانەوەی کورد و وێرانکردنی کوردستاندا خەرجیان کردووە، ئەوەندە ڕەنج و ماندووبوونەی لە کوژاندنەوەی کڵپەی شۆڕش و ڕاپەڕینەکانی کووردا بە فیڕۆیان داوە، ئەوەندە خوێنەی لە ڕۆڵەکانی کورد و عەرەبیان بەڕشتن داوە، ئەگەر چەندێکی ئەویان لە پرۆژەکانی ئاوەدانکردنەوەی کوردستان و گەشەپێدان و پێشخستنیدا لە بەگەڕخستنی هێزی بەشەری کورد و کەڵک وەرگرتن لە سەروەت و سامانی خواداد و سروشتی کوردستاندا سرف بکرایە، ئێستا هەم عێراق و هەم کوردستان لە بار و زروفێکی تر و هەم گەلی عێراق و هەم گەلی کورد لە قۆناغێکی تری ژیاندا ئەبوون. بەڵام چینە و بوغزی نەتەوەی کاربەدەستان و دانانی مەسەلەی کورد بە خەتەر بۆ سەرخۆیان و نەتەوە و نیشتیمانی عەرەب وای لێ کردوون هەمیشە لە هەوڵدانی بەردەوامدا بن بۆ تواندنەوەی گەلی کورد و شێواندنی فەرهەنگ و مێژوو نەریت و دابوو دەستوری کوردی و داگیرکردنی ئەرزەکەی و هەڵوشینی چاوچنۆکانەی سەروەت و سامانی کوردستان و بەری ڕەنجی خەڵکەکەی، ئەمەش دەلاقەیەکی گەورەی لە بینی دەوڵەتی عێراق و گەلی کووردا دروست کردووە. دەوڵەتی عێراق لەوەتەی دامەزراوە تا ئێستا بە چاوی غەریب و گومان لێکرا و پیلانجێڕ و یاخی و بێگانەوە سەیری هاوڵاتی کوردەکە لە کاتێکدا هەزاران ساڵە لەسەر ئەرزی باو باپیرانی خۆی و لە ناو نیشتیمانی نەتەوەی خۆیدا دانیشتووە و ئەژی لە بەجێهێنانی ئەرکی نیشتیمانیدا هیچی لە عەرەبی عێراقی کەمتر نەبووە. بۆیە کوردی ژەمیشە بە چاوی دەوڵەتێکی بێگانەی چەوسێنەر و زۆردار و داگیرکەر سەیری حکوومەتەکانی عێراقی کردووە کە ماف و خاک و ئازادی لێ زەوت کردووە و حکوومەتی عێراق و دام و دەستگاکانی نەک هەربەی خۆی نەزانیوە بەڵکو بە دام و دەستگای سەرکوتکەر و خوێنمژ و بێگانی لە قەڵەم داوە. ئەم دوو نۆڕینە جیاوازە نۆڕینی کاربەدەستانی عێراق بۆ کورد وەکو خەتەرێک بۆ سەر عێراق و نەتەوە و نیشتیمانی عەرەب لە بەرامبەر ئەمەدا نۆڕینی کورد بۆ کاربەدەستان لە عێراقدا وەکو خەتەرێکی کوشندە بۆ سەرمان و بوونی گەلی کورد و خاچی کوردستان تا دێقوڵە بێ. کاربەدەستانی عێراق لە باتی ئەوەی مافەڕەواکانی گەلی کورد بسەلمێن و لە ڕێگەی دانان و جێبەجێکردنی ماف و داوا حەق و ڕەواکانی کوردەوە هەوڵی یەکێتی گەلی عێراق و پارێزگاری یەکێتی قەڵەمڕەوەکەی بدەن و یەکێتیەکی ئارەزومەندانە لە بینی گەلی کورد و گەلی عەرەبدا پێک بێن و بەو ڕێگەیە ئەمنی استراتیژی عێراق بپارێزن و دووری بخەنەوە لە مەترسی هەڵوەشان و لێکترازان و پارچە پارچەبوون و ڕێبڕی بکەن لە هێزەکانی بێگانە کە درز و کەلێن لە ناو عێراقدا بدۆزنەوە کەوتونەتە وێزەی گەلی کورد بۆ دەرکردنی لە نیشتیمانی نەتەوەی خۆی و بڵاو پێکردن و لە ناوبردننی. لە ئەنجامی ئەمەشدا گەلی کورد بە ناچاری پەنای بردوتە بەرچەک و شاخ بۆ ئەوەی وجودی قەومی خۆی بپارێزێ لە توانەوە و لە ناوچوون. شتێکی ئاساییە بگرە پێویست و ناچاریە کە هەموو دەوڵەتێک چوارچێوەی ئەمنی استراتیژی خۆی یاخود استراتیژی ئەمنی خۆی دابڕێژێ بۆ ئەوەی بتوانێت خۆی لە هێرشی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی هێز و دەوڵەتانی تر و لە کنەکردن و نفوزی بێگانە و پیلانجێڕیان بپارێزێ، یەکێتی خاک و گەلەکەی و سربەخۆیی وڵاتەکەی جێگیر بکە. هەر لەبەر ئەوەشە هیچ دەوڵەتێک لە دنیادا نییە کە بایەخ بە مەسەلەی ئەمنی استراتیژی خۆی نەدا و فاکتەرەکانی هەڵنەسەنجێنێ و ڕێوشوێنی پاراستن و بەهێزکردنی دانەنێ. ئیتر سروشتی چینایەتی دەوڵەتەکە و جۆری ڕژێمەکەی هەرچۆنێک بێ، کۆنەپەرست بێ یا پێشکەوتنخواز، دیکتاتۆری بێ یا دیموکراتی، سۆسیالیستی بێ یا سەرمایه‌داری، هەڵبەتە هەرکام لەم دەوڵەتانە بە گوێرەی سروشتی چینایەتی خۆی و فەلسەفەی تایبەتی حکومڕانی خۆی نەخشەی ئەمنی استراتیژی خۆی دائەنێ. ئەمنی استراتیژی هەر لە یەک فاکتەر پێک نایەت، بەڵکو لە چەندین فاکتەر پێک دێ کە ڕەنگە گرنگترینیان مەسەلەی یەکێتی ریزەکانی خەڵکی ناو سنووری دەوڵەتەکە بێ بە جۆرێکی ئەوتۆ کە ناکۆچی نەتەوەی و ناکۆچی دینی و ناکۆچی مەزەبی و ناکۆچی چینایەتی ناو دانیشتوانی دەوڵەتەکە بە شێوەیەکی وا چارەسەر بکە کە پاشەڕۆژی دەوڵەتەکە و یەکێتی خەڵک و قەڵەمڕەوەکەی نەخاتە خەتەرەوە و ناکۆچیەکان وای لێ نەکرێن کە ببێتە مای هەڵگیرسانی شەڕی ناوخۆ و تێکچوونی یەکێتی گەل و وڵات و هێز و دەوڵەتانی بێگانەش بتوانن دەستی تێوەربدەن و کەڵکی لێوەربگرن. هەروەکو لەو تارێکی پێشتردا وترا عێراق مەتحەفی ئەجناسە واتە وڵاتێکی فرەنەتەوە، فرەچین، فرەدین، فرەمەزەبە. بەو پێیەش هەڵبەتە گیر و گرفت و کێشە و ناکۆچی جۆراوجۆری تێدا ئەبێ، بە تایبەتی چونکە عێراق لە هەلومەرجی دوای شەڕی جیهانی یەکەم
بە پێویست و ئیرادەی عەرەب و کورد و دانیشتوانی تری ئێستای عێراق لە دامەزران و پێگەێنانیدا نەخۆی وەکو دەوڵەتێکی کۆنەریت و تەقالیدێکی شارستانی کۆن و دێرینەی هەبووە و نە سەرەتا و پرەنسیپەکانی دامەزراندنی پەیوەندی ئارەزومەندانە و دیموکراتی و نوێی ئەم سەردەمەیان تێدا ڕەچاو کراوە. لەبەر ئەوە گیرروگرفتەکان هەمویان بە چارە نەکراویمانەوە و تۆوی تەقینەوە لە هەناویاندا هەیە. چارەنووسی دەوڵەتێکی لەو بابەتە لە دوو حاڵ بەدەر نییە. یەکەمیان پێکەوە ژیانی ئارەزومەندانەی هەموو ئەو نەتەوە و دین و مەزەبە جیاوازانەی لە سنووری یەک دەوڵەتدا کۆبوونەتەوە لەسەر بنچینەی سەلماندنی مافی یەکتری و ڕێزگرتنی یەکتری و یەکسانی و بەشداربوون لە بەڕێوەبردنی وڵات و پاشەڕۆژ و چارەنووسیدا هەر یەکەیان بە گوێرەی قورسایی خۆی. جیاوازی نەتەوەی و ڕەگەزی و دینی و مەزەبی ئەبێتە پێوانەی دڵسۆزی و دەسەڵاتداری لە وڵاتدا. گەل و دین و مەزەبی سەردەستە و ژێردەستە نەبێ ئەو ساگەلێکی گونجاو و تەباو یەکگرت و پێک دێ کە ناحەزانی ئەو دەوڵەتە بە هیچ جۆرێک لە ڕێگەی بەکارهێنانی گیرروگرفتەکانی ناوە ناتوانن زەفەری پێ ببن بەمەش بنچینێکی گرنگی ئەمنی استراتیژی دائەمەزرێ. لەناو دەوڵەتێکی وادا جێگەی خۆبەزلزانینی نەتەوایەتی و شۆڤێنێتی و ڕەگەزبازی و تایەفەگەری و جیاوازی دینی و مەزەبی نابێتەوە. بۆیە هیچ کام لەو نەتەوە و دین و مەزەبانەش هەست بە چەوسانەوە ناکەن و پێکەوە هەوڵی بنیادنانی وڵاتێکی ئاوەدان و گەشەکرد و پێشکەوت و ئەدەن. دووەمیان نەتەوەیەک ئەبێتە حکومڕان و دەسەڵاتدار و ئەوانی تر ئەبنە ژێردەستە و هاوڵاتی پلە دووەم و سێم و خوارتر ئەوسا بۆ پارێزگاری دەسەڵاتەکەی خۆی ئەمنی استراتیژی لەسەر بنچینەی خۆبەزلزانینی نەتەوایەتی و جیاوازی ڕەگەزایەتی و دینی و مەزەبیدا ئەمەزرێنێ و بە ڕێگەی زەبر و زەنگ و کوشتن و لەناوبردن و ڕاگوێزان و تواننەوە هەوڵ ئەدا حکومەکەی خۆی بپارێزێ و سەر بە نەتەوە و دین و مەزەبەکانی تردا بنەوێنێ. هەڵبەتە لەژێر سای حکمێکی وەهادا ناکۆچیەکانە تەقنەوە، شەڕ هەڵەگیرسێ، شۆڕش و بەرەنگاری دەست پێکا و هەست بە چەوسانەوە و زوڵم و زۆر لێکران قوڵ ئەبنەوە لە ناخی دەرونی کۆمەڵانی خەڵکدا و گیانی جیابوونەوە خوازی و خۆدابڕین بەهێز ئەبێ و مەسەلەی ئەمنی استراتیژیش نەک هەردابین نابێ، بەڵکو پاشەڕۆژ دەوڵەتەکە ئەکەوێتە ژێر هەڕەشەی ڕوخان و هەڵوەشان و پارچە پارچە بوونەوە. لەوەتی دەوڵەتی عێراقدا مەزراوە نەتەوەپەرستەکانی عەرەب لایەن وایە کە ئەرزی عێراق بە شیمال و جنوب و شەرق و غەرب و وەسەتەوە مڵکی عەرەبە و بەشێکە لە نیشتیمانی عەرەب و هەموو ئەوانەی غەیری عەرەبن لەوانەگەلی کوردیش لە سنووری دەوڵەتی عێراقدا دانیشتوون میوانی نەتەوەی عەرەبن و لەسەر ئەرزی عەرەبەژین. بۆیە ئەرچی پاراستنی عێراقی ژەر لە ئەستۆی عەرەبدایە و مەسەلەی تەئەمینکردنی ئەمنی استراتیژیش هەر ئەبێ خۆیان دایبنێن و لەسەر بنچینەی ئەوەش دایبنێن کە عەرەب لەم ساڵانەی دواییدا عەرەبی سونی بەعسی لە هەموو دام و دەستگایەکدا دەسەڵاتداری تەواو و بێشەریک بێ. لەم ڕوانگە تەسکبینەوە لایەن وایە داواکردنی مافی نەتەوایەتی بۆ گەلی کورد جێچەڵە بە نەتەوە و نیشتیمانی عەرەب و خزمەتی ئیمپریالیزم و ساهیۆنیزمەکە. لایەن وایە هەرچی باسی جیاوازی مەزەبی و چەوساندنەوەی شیعی کرد نۆکەری ئێرانە و خزمەتی بیری تایەفەگەریەکە. بۆیە ئەبێ ئەمانە لاواز بکرێن و هەوڵ بدرێ بتوێنەوە و زمان و فەرهەنگ و مێژویان بشێوێنرێ و لە شوێن و جێگای گرنگ و دەوڵەمەند و استراتیژیدا نەهێڵڕێن و ڕابگوێزرێن و لە دام و دەستگای گرنگی دەوڵەت و کارگە و دامەزراوی گرنگدا ئیشیان نەدرێتێ و لە خوێندەواری و زانستگا و مەعهەدەکاندا بێبەش بکرێن. هەر بەپێی مەنتیقی چەوتی ڕەگەزپەرستانەی ئەمنی استراتیژی گوایە بۆ ئەوەی خەتەری کورد نەمێنێ لەسەر دەوڵەتی عێراق کە بەپێی قسەی ئەوان بەشێکە لە نیشتیمانی عەرەب دەیان هەزار خێزانی کوردی فەیلیان لە عێراق دەرکرد و سەروەت و سامانیان زەوت کردن. دەیان هەزار خێزانی کوردیان لەو ناوچانە دەرکرد کە تێکەڵاون لە کورد و تورکمان و عەرەب و عەرەبیان هێنایە جێگایان. دەیان هەزار خێزانی کوردیان لەو ناوچانە دەرکرد کە پەترۆڵ یا مەعدەنی تریان تێدایە. سەدان هەزار خێزانی کوردیان لە گوندەکانی سەرسنووری ئێران و سووریا دەرکرد و ئەوەی بە درێژایی هەزاران ساڵە لە باغ و ڕەز و ئاوەدانی بنیاتیان نابوو تێکیاندا. ئەمانە سەرەڕای ئەوەی دامەزراوە گرنگەکانی پەترۆڵ و کارەبا و کبریت و ئاسن لە ڕووی کرێکاری کووردا داخرا و دەستگا و دائیرە گرنگەکانی دەوڵەت جێگەی کوردی تێدا نابێتەوە. ئەمنی استراتیژی ئێستای عێراق کە لەسەر بنچینەی جیاوازی ڕەگەزایەتی و جیاوازی حیزبایەتی و جیاوازی مەزەبی دانراوە نەگەر ناتوانێ پاشەڕۆژی عێراق بپارێزێ و ئەمنی عێراق مسۆگەر بکات بەڵکو زەمینەی هەڵوەشانی دەوڵەتی عێراق و لە توپەتبوونی قەڵەمڕەوەکەی خۆشەکات. 2 حوزەیرانی 1984. ئەمنی استراتیژی عێراق و مەسەلەی تەرحیلی کورد. دەمێکە کاربەدەستانی حکوومەتی عێراق کەوتونەتە تەرحیل واتە ڕاگوێزانی زۆرەملەی خەڵکی کوردستان. بە زۆر لە جێگە و شوێنی باو باپیرانیان دەریانەکەن و بەملاو ئەولا بە هەندەراندا پەرش و بڵاو و ئاواریانەکەن. سەردەمێ دەیان هەزار کوردی فەیلی بەو بیانوە لە سەرانسەری عێراق دەرکران
گویا ڕیشە و ئەسڵ و فەسڵیان عێراقی نیە و مەترسی لەسەر ئەمنی عێراق دروست دەکەن. دەمێکی تر جوتیارانی دەوروبەری کەرکووک و کرێکاران و خەڵکی ناوشاری کەرکووک و ناوچە نەوتاویەکانی تر ڕاگوێزران و دەرکران. گویا ئەبێ حکوومەت ئەمنی شاری کەرکووک و ناوچە نەوتیەکانی بپارێزێ. پاشان کەوتنە ڕاگوێزانی هەموو درێژایی شریتی سنووری کوردنشین بە قوڵایی دە بۆ 20 کیلۆمەتر بە بیانووی پاراستنی ئەمنی عێراق لە تەماع و دەستدرێژی بێگانە. سەرنجامی ئەو سیاسەتی ڕاگوێزانە زیاتر لە 1 ملیۆن مرۆڤی کورد بەرئەم هێرشی ڕاگوێزان و دەربەدەرکردنە کەوتن. زیاتر لە 1 ملیۆن مرۆڤی کورد ئاوارە و سەرلێشێوا بوون. وڵاتیش لە خزمەت و بەهرە و ڕەنج و ماندووبوونیان مەحروم بووە. تا ئێستا پتر لە 130,000 کوردی فێلی لە بەغداد و شارەکانی کوردستان دەربەدەری ئێران و وڵاتانی تر کراون. لەوانە دەیان هەزاریان خۆیان و باوک و باپیریان عێراقین و بەشێکی زۆریان جنسی عێراقیان هەیە. دەیان هەزاریشیان منداڵ و ساوان یا گەنج و تازاڵچوون و لە قوتابخانەی ناوەندی و ئامادەی و کۆلێج و پەیمانگاکان ئەیان خوێن کە هەم خۆیان و هەم باوکیان لە عێراق لەدایک بوون. ئەمانە هەموو ماڵ و سامان و خانوبەرەیان زەوت کرا. تەنانەت لە هەندێک جاردا مناڵی ساواشیان بەجێما و دەرفەتیان نەدرا خۆیان کۆبکەنەوە. لە ساڵی 1963دا 21 گوندیان لە دبز ڕاگوێزا و زیاتر لە 1500 خێزانی جوتیاریان دەربەدەر کرد. لە ساڵی 1972دا میری کەوتە یارمەتیدان و هاندانی چەند دەرەبەجێکی عەرەب بۆ ئەوەی لە دەوروبەری کەرکووک زەوی و زاری جوتیار و مڵکدارانی کورد بگرن. لە هەمان کاتدا کەوتنە هاندانی دەرەبەگە کوردەکانی ئەو ناوچانە بۆ ئەوەی زەوی و زاریان بۆ عەرەبانە بفرۆشن. لە ئەنجامدا سەدان خێزانی کورد لە ناوچەی داودە و کاکەی دەربەدەرکران و عەرەب نشینکران. لەوانە گوندی حەشیشە و دلسی گەورە، دلسی بچووک، ڕەبماوە، کۆمبەز، گردڕابیعە، سێکانی، کەراکرا، کەریمیا، سەی محەممەد، عەتشایە، تەلمەغار، ئەرغون و پەنجەعەلی و هەفتەغار. لە تەک ئەوەدا کەوتنە ڕاگوێزانی سەدان خێزانی کورد لە ناوچەکانی شەنگار و شێخان و زومار و سمێڵ و تەلعفەر و عینزالە و خانەقین و پاشان ناوچەکانیان تعریب کردن. هەروەها لە ساڵی 1963 بەدواوە کەوتنە ڕووخاندنی 1000 خانووی کورد لە ناوشاری کەرکووکدا لە گەڕەکی شۆڕیجە و ئازادی و دەربەدەرکردنی خێزانەکانی. تەنانەت لە ساڵی 1970دا کە کەوتنە ڕاکێشانی جادەی 6 مەتری و ئیستیملاکردنی خانووی خێزانە کوردەکانی شۆڕیجە ڕێگەیان نەدان لە شاری کەرکووکدا زەوی بکڕنەوە و جارێکی تر خانووی تێدا بکەنەوە تا دەربەدەری شارەکانی تریان کردن. لە ساڵی 1975 بەدواشەوە کەوتنە ڕاگوێزانی ناوچەکانی سنووری عێراق سووریا، عێراق تورکیا، عێراق ئێران و زیاتر لە 1500 گوندیان ڕاگوێزا و زیاتر لە 750,000 مرۆڤی کوردیان لە زەوی باو باپیرانیان هەڵکەند و خزانیان نا ئۆردوگا زۆرم لێکانەوە. دیارە ئەم هەموو ڕاگوێزان و ئازاردانە، ئەم هەموو خۆماندووکردن و پارە و پوڵ خەرجکردنەی میری، ئەم هەموو هێزی کار و خێر و سامان لە کیسچوونە هەروە بە خۆڕایی نەکراوە یا لەبەر خاتری پێشخستنی کۆمەڵی کوردەواری نەبووە، بەڵکو ئەوە هەمووی بە گوێرەی نەخشە و پیلان ئەنجام دراوە. مەبەستی سەرەکیش تێکدانی وەسعی دیمۆگرافی عێراق و داڕشتنی ئەو وەسعەیە بە گوێرەی بیر و بۆچوونی کاربەدەستان کە بێگومان لە گیانێکی شۆڤێنیەوە هەڵەقڵێ. ڕاگوێزانی زۆرەملەی کورد لە پایتەخت و لە کەرکووک و ناوچە نەوتاویەکانی تریژ لە ناوچەکانی سنوور لە تەک شاڵاوی تعریب و تەبعیزدا هەمووی لەسەر بناغی یەک بیرکردنەوە دامەزراوە کە حکوومەتە یەک لە دوای یەکەکانی عێراق هەمویان لەسەری پێگاتون. ئەویش گوایە پاراستنی ئەمنی استراتیژی عێراقا کە لە وتارێکی تری ئەم زنجیرە وتارەدا بە درێژی باسکراوە. اینجا چونکە نەخشەی ئەمنی استراتیژی حکوومەتی عێراق لەسەر ئەساسێکی شۆڤێنی دامەزراوە، ڕووی کردوتە سێ مەسەلە. 1. تێکدانی نیسبەتی کورد و عەرەب لە عێراقدا. 2. دوورخستنەوەی خەتەری کورد لەسەر پاشەڕۆژی عێراق. 3. تێکدانی قوڵایی استراتیژی جوڵانەوەی کورد. دەرکردنی پتر لە 130,000 کوردی فێلی و هەڵاتنی چەندین هەزار کوردی تر بۆ هەندەران لە ترسی زەبر و زەنگ بۆ کەمکردنەوەی نیسبەی کووردە بەرامبەر نیسبەی عەرەب لە عێراقدا، بۆ ئەوەی هەمیشە عەرەب نەتەوەی گەورە بێ و هەرگیز نیسبەتی کورد لە هی عەرەب نزیک نەبێتەوە و تەئسیر لەسەر وەزعی سیاسی فەرهەنگی عێراق نەکا، ئەبێ نیسبەتی کورد کەمکەنەوە. ڕاگوێزانی زیاتر لە 750,000 کورد لە ناوچەکانی سنوور و دەیان هەزار خێزانی کورد لە کەرکووک و ناوچە نەوتاویەکان و عەرەب نشینکردنی ئەو ناوچانە لەبەر ئەوەیە کە حکوومەتی مەرکەزی لە عێراقدا بڕوا و متمانی بە کورد نییە و تەماشای کوردی کردووە کە گوایە خائین و نیشتیمان فرۆش و دژی ئەمن و سەربەخۆی و پاشەڕۆژی کارەکەن، پیاوی بێگانەن و هەمیشە دەست لەگەڵ دوژمنانی عێراقدا تێکەڵاوەکەن. لە ناوچە سنوورەکانەوە ئەبن بە بنکە و پرد بۆ هاتنی نفوزی بێگانە و لە کەرکووک و ناوچە نەوتاویەکانی تریشدا مەترسی لەسەر دامەزراوە نەوتیەکان و ئابووری عێراق دروست دەکەن. بۆیە ئەبێ حکوومەت ڕایان گوێزێ و ناوچەکانی سنوور بە چۆڵی بهێڵێتەوە.
ناوچە نەوتاویەکانیش لە باتی کورد بە عەرەب بپارێزێ. لە ڕاگوێزانی 10 تا 20 کیلۆمەتر مەبەستێکی تریش هەیە کە ئەوە شتێکدانی قوڵایی استراتیژی جوڵانەوەی شۆڕژگێڕانەی خەڵکی کوردستانە تا بۆشاییەک لە بینی کوردی عێراق و کوردی ئێران و تورکیا و سووریەدا دروست ببێ و کوردی عێراق نەتوانێت بۆ گەشەکردن و بۆ پێشەوەچوونی جوڵانەوەکەیان قوڵایەکی نەتەوەییان هەبێ. ئەوەندەی لە تواناشدا بێ لەوانی پارچەکانی تری کوردستاندا ببڕێ و هەستی ئینتیمای بۆ نەتەوەی کورد لاواز بکە یان نەیهێڵێ تا حکوومەتی مەرکەزی عێراق بە ئارەزووی خۆی و بەو جۆرەی ئێوێ لە عێراقدا کورد لە قاڵب بدا. بێگومان لە باتیەوەی حکوومەتی مەرکەزی بە چاوی گومان تەماشای کورد بکە و لە ئەنجامدا ببێ بە هاوڵاتی دەرەجە دوو یاسێ و لە هەموو مافێکی مرۆیی و نەتەوەیی بێبەری بکرێ لە باتی ئەوەی ئەو هەموو پارە و خەرجە لە ڕاگوێزان و دەربەدەرکردنی کووردا سەرف بکرێ، لە باتی ئەوەی ناوچەکانی چۆڵ بکرێ یا بە عەرەب بکرێ، لە باتی ئەوانە هەموو ئەگەر مافەڕەواکانی خۆی پێ بدرێ زەبر و زەنگ و چەوسانەوەی لەسەر لا ببرێ و وەکو عەرەب یا بڵین عەرەبی بەعسی تەماشا بکرێ و هاوڵاتی ئاسایی عێراق بێ، ئەو هەموو پارە و خەرجەش لە ئاوادانکردنەوەی ناوچەکانی و گوزەران و ژیانیدا سەرف بکرێ، لەسەر ئەرزی خۆی و باو باپیرانی بمێنێتەوە و چەکدار بکرێ، دیارە شوورەیەکی پۆڵاین دروست ئەکا بۆ پارێزگاری نیشتیمانەکەی. ئەو ساداگیرکەری عێراق مەگەر بەسەر لاشەکەیدا هەنگاو بنێ ئەجینا بەدڵ و گیانبەری پێگرێ لەبری ئەوەی جوتیاری کورد لە ناوچە نەوتاویەکاندا دەربکرێ و عەرەب کێش بکەن و لە جێگەی نیشتەجێ بکەن ئەگەر مافەڕەواکانی گەلەکەی بسەلمێن و ئەگەر ئەو پارە و خەرجەی لە ڕاگوێزانیدا سەرفی ئەکەن لە گوزەران و خۆشکردنی ژیانیدا سەرفی بکەن، چ پێویست بە ڕاگوێزانیەکە، چ پێویست بەوە ئەکا بە چاوی گومان تەماشا بکرێ، بێگومانە و کاتە هەروەکو ئەرزەکەی خۆی پارێزگاری لە بیرەنەوتەکانەکە. دیارە ڕێگەی سەلماندنی مافی کورد و بە یەکسان تەماشاکردنی ڕێگەیەکی ئاسانتر و مسۆگەرترە، ڕێگەی جێبەجێکردنی ئەمنی استراتیژی پاراستنی یەکێتی و پاشەڕۆژی عێراقا، نەک ڕێگەی ڕاگوێزانی کورد و بە غەریب تەماشاکردنی، چونکە ڕێگەی ڕاگوێزان و ئازاردان و چەوسانە و تعریب و تەبعیزکردنی ڕێگەیەکی سەخت و پڕ لە هەڵدێرە، ڕێگەی لێگەڵوەشانەوەی عێراقا، نەک پاراستنی یەکێتی عێراق و گەلی عێراق. هەر بەم ڕێگەیەش ئەمنی استراتیژی عێراق ئەکەوێتە مەترسیەوە. 3 حوزەیرانی 1984. ئەمنی استراتیژی عێراق و مەسەلەی تەبعیسی کورد. لە مێژە هەندێک لە کاربەدەستانی حیزبی بەعەز خەریکی هەوڵ و تەقەلاشی بەردەوامن بۆ ئەوەی ئەوەندەی بۆیان نەکرێ بەهۆی دەسەڵاتی حکومەوە کورد بکەن بە بەعسی و فەرهەنگی کورد بشێوێن و تەبعیسی بکەن. هەرچەندە سیاسەتی تەبعیز لە ساڵی 1963 سەری هەڵداوە، بەڵام پەرەسەندنی بەو شێوە فراوان و توندوتیژە لە پاش ئاشبەتاڵەوە دەستی پێکردووە. لەو هەلومەرجەدا کە کۆمەڵانی خەڵکی کوردستان دووچاری ناومێدی بووبوون، بۆ ماوەیەک بێخاوەن و بێپارێزەرما بوونەوە، دەستە دەستە فەرمانبەر و کرێکار و مامۆستا و خوێندکار و کاسبکار و جوتیار و موختاری کوردمانەکران هەڕەشەی دەرکردن و نانبڕینیان لێکرا، یان پلە و پایە و پارە و ئیشپێدانیان ئەخستنە بەردەم تەنها بۆ ئەوەی ببن بە بەعسی. ئەوەی لەم خۆماندووکردنە و زەبر و زەنگنواندەشدا بۆیان کرا بە بەعسی، بریتیە لە چەند سەد کوردێک کە لە کۆمەڵی کوردەواریدا بە گەندوگو پۆخڵەواتی حیزب و تاقمەکانی تر و کۆمەڵ ناسراون. شانبەشانی ئەو کارانەی دەرحەق مرۆڤی کورد ئەکرا دەستکرا بە دەستکاریکردنی بەرنامەکانی پەروەردە و خوێندن، رادیۆ و تەلەڤیزیۆن، گۆڤار و ڕۆژنامەکان بە شێوەی شێوتۆ کە فەرهەنگ و مێژووی کورد بشێوێنێ و فەرهەنگی بەعسی بە ئاخنێتە مێشکی. هەروەها دەستکرا بە سەپاندنی مەشقی تەڵایع و فتوا لە هەموو قوتابخانەکانی کوردستاندا تا بتوانرێ هەر لە منداڵیەوە کوردبوونی خۆیان لەبیر بەرنەوە و فەرهەنگی بەعسی لە مێشکیاندا بچەسپێنن. اینجا بۆ ئەوەی ئەو تەکبیرە سەر بگرێ دەستکرا بە بەعسیکردنی مامۆستاکان و دەستگاکانی خوێندن و پەروەردە. بەو جۆرە ئەبوو هەر خوێندکارێکی کورد ڕووی بکردایەتە خانی مامۆستایان بۆ ئەوەی وەربگیرێ لە پێشدا ئیستیماری بە بەعسی بوون ئیمزا بکە. لە زۆر کارگە و دایری دەوڵەتیشدا بۆ ئەوەی کوردکارێکی پێ بدرێ ناچار ئەکرا ببێ بە بەعسی و لە هەموو دائیرەکانیشدا بەعسیەکیان بە ناوی زابط ئەمنەوە ئەکردە کۆخایان، جگە لەوەش کە بۆ تەرفیع و قیدەم ئەبووە بەر لە هەموو شتێ ببێ بە بەعسی. بەڵام ئایا ئەو هەموو هەوڵ و خۆماندووکردنی ئەو کاربەدەستانە بۆ تەبعیزکردنی کورد و فەرهەنگی کورد لە پێناوی چیدایە و تا ئێستا بەرهەمەکەی چی بووە؟ حیزبی بەعەز حیزبی عەرەبە، ملیۆنەها عەرەبی عێراقی لەبەردەستدایە، ڕەنگە سەدان هەزار عەرەبیشی کرد بێ بە بەعسی. ئیتر بۆچی دەست لە تەبعیزکردنی کورد هەڵناگرن، کون بە کون بە شوێنیدا ئەگەڕێن هەرچۆنێ بێ تەبعیسی بکەن؟ ئاخۆ لەبەرەوەیە کە بەبێ کورد هەڵناکەن؟ ئاخۆ ئەیانەوێ خێر و خۆشی و ئیمتیازاتی عەرەبی بەعسی بۆ ئەمیش بهێنن، یا ئەیانەوێ پەیامەکەیان بە کورد بگێنن بۆ ئەوەی لە ژێردەستی و چەوسانەوە و پاشکەوتنی کۆمەڵایەتی و فەرهەنگی و ئابووری ڕزگاری بکەن؟ ئاخۆ لەبەر ئەوەیە سوود لە بەهرە و توانای کورد وەربگرن و حیزبی بەعسی پێ بەهێز و بەتوانە بکەن و
یەکسانی هاوڵاتی عەرەبی عێراق و کوردی عێراق بسەلمێنن، یاخود تەبعیز یەکێکە لە سێچوقلەی تەرحیل و تەعریب و تەبعیس و پەیوەندی بە نەخشەی ئەمنی استراتیژی عێراقەوە هەیە. ئەو ئەمنی استراتیژیە کە لە ڕوانگەیەکی شۆڤێنیەوە ڕووی کردوتە کەمکردنەوە و دەربەدەرکردن و تواننەوەی کورد و سڕینەوەی شوێنەواری کوردستانی و نەتەوەی ناوچەکانی. بەڵێ چونکە کاربەدەستانی عێراق بڕوایان بە کورد نەبووە و متمانیان پێ نەبووە، بە چاوی خائین و نیشتیمان فرۆش و پیاوی بێگانە سەیریان کردووە. لەبەر ئەوە ئەوەندەی بۆیان لوابێ لەبری ڕازیکردنی خەڵکی کورد و سەلماندنی مافەڕەواکانی کەوتونەتە وێزەی کورد گوایە بۆ ئەوەی خەتەری کورد لەسەر پاشەڕۆژی عێراق دوور بخەنەوە. خەریکی تەرحیلکردن و دەرکردنی کورد بوون، خەریکی تەبعیس و شێواندنی فەرهەنگی بوون، ناوچەکانی و فەرهەنگەکەیان تەعریب کردووە. تەبعیسی کورد کە یەکێک بووە لە سێچوقلەکە بۆ ئەوە نەبوونەتەوەی کورد بەلای میری ڕابکێشێ و لەو ڕێگەیەوە برایەتی کورد و عەرەب بەهێز بکا و پاشەڕۆژی عێراق و یەکێتی گەل و ئەرزی عێراق مسۆگەر بکا و لە پارچە پارچەبوون بیپارێزێ. تەبعیسی کورد بۆ ئەوە نەبووە کە میری هەوڵ بدات دۆستایەتی کورد بۆ خۆی دابین بکا و لە فیتی بێگانە و تەفرە خواردن بیان پارێزێ، یا وەک ئەڵێن دوژمنانی عێراق لە خشتیان نەبەن و نەیان کەنەوە بە گشت حکمی عێراقدا. نەخێر تەبعیسی کورد بۆ هیچ شتێ لەوانە نییە، بەڵکو بۆ بەگژاچوونی جوڵانەوەی شۆڕژگێڕانەی خەڵکی کوردستانە، هەوڵدانە بۆ لاوازکردنی جوڵانەوەی کورد و کنەکردن لە کۆمەڵی کوردەواریدا. بۆ ئەوەیە لەلایەکەوە ئەوەندەی ئەکرێ کورد بەسەر خۆیەوە بکەن بە جاسوس و هەڵسوکەوتی خەڵک و تێکۆشەرانی کۆمەڵی کوردەواری بخەنە ژێر چاودێریەوە و هەر کاتێ ویستیان ڕاویان بکەن. لەلایەکی تریشەوە هەوڵ بدەن ئەوەندەی بۆیان ئەکرێ بە زۆر خەڵکی کورد لە جوڵانەوەکەی داببڕن، ڕسویان بکەن و بیانشکێنن، بۆ ئەوەی وەک مرۆڤیش ئەوانە سوک بکەن و لە نەتەوەکەیان بشۆرێنەوە و کەڵکی خزمەتکردنی مەسەلەی میلەتەکەی خۆیان نەمێنێ و ئەگەر بکرێ بشیان کاتەوە بەگژ مەسەلە ڕەواکەی خەڵکی کوردستاندا. هەمیشە دەسەڵاتدارانی عێراق هەریەکەیان لە ڕوانگەی تایبەتی خۆیەوە هەوڵی ئەوەی داوە کورد لە عێراقدا بەو شێوەیە لە قاڵب بدا کە لە بەرژەوەندی خۆیەتی. هەر لە زمانی ئینگلیزەوە تا ئەمڕۆ ئەو تەقەلایە بەردەوامە و دەستی لێ هەڵنەگیراوە. مەبەستی بنەڕەتی هەموو ئەوانەش یەک مەبەستە، ئەویش ئەوەیە کە کورد لە عێراقدا ببڕن لە نەتەوەی کورد، بە جۆرێ هەز نەکا کە بەشێکە لە نەتەوەی کورد، بەڵکە لە سەردەمی ئینگلیزدا هەوڵ و تەقەلا ڕوو لەوە بوو کورد ناچار بێ خۆی بە بەشێ لە بەریتانیای گەورە بزانێ. ئێستاش بۆ ئەوەیە کە بە ناچاری دای ببڕێت لە هەستی ئینتیما بۆ نەتەوەی کورد و ببێ بە بەشێ لە نەتەوەی عەرەب، لە عەرەبیشدا ببێ بە بەعسی تا بە ئاسانی و ئاسایی هەموو عێراق بە بەشێکی خاچی عەرەب حساب بکرێ. ئەجینا ئەگەر بڕوا و متمانەیان بە کورد هەیە نەک بە کوردی کوردپەروەر، تەنانەت ئەگەر بڕوایان بە کوردی بەعسی هەیە، لە ناو خەڵکی خانەقینی تەعریب و تەبعیز کرا و ڕاگوێزراودا سەدان کوردی خۆفرۆش و بەعسی هەیە. بۆچی ڕێگەیان نادەن ئەوانە بگەڕێنەوە؟ تەنانەت ئەوانەی بوون بە ئەمن و ئیستیخبارات و جێشی شعبی و بەعسی. لە ناو ئۆردوگا زۆرەملەکاندا سەدان جاش و خۆفرۆش و بەعسی هەیە، بۆ متمانەیان پێ ناکرێ و ڕێگەیان نادرێ بگەڕێنەوە گوندەکانی خۆیان. حیزبی بەعەز بەم جۆرە بەو هەست و هەڵوێستی بڕوابوونەوە بەو سیاسەتی بە بەعسیکردنەی کورد قازانجی نەکردووە، نەیتوانی وەسوود لە دۆستایەتی و وزە و توانای خەڵکی کوردستان وەربگرێ، بەڵکو خۆی ناخۆشەویست و ناشرین کردووە، ڕق و ناڕەزای خەڵکی کوردستانی زیاتر کردووە. لە بری نزیکردنەوەی کورد لە حیزبی بەعەز بۆتە هۆی دوورکەوتنەوەی کورد لەو حیزبە، بۆتە هۆی ئەوەی چۆن بەعسی بڕوای بە کورد نییە ئاوا کوردیش بڕوای بەو نەبێ. ئەگەر بێت و ئەو هەموو خەرج و هەوڵ و تەقەلای حیزبی بەعەز ڕووی لە پەیداکردنی دۆستایەتی کورد وایە، ڕووی لە پەیداکردنی متمانەی کورد وایە بە حکومەکەی، ئەکرا کورد دۆستێکی بەهێز و بەقەڵکی بووایە. ئەگەر لە بری بە بەعسیکردن و هەوڵی تواننەوەی مافەڕەواکانی دابین بکرایە و بە چاوی یەکسان لەگەڵ عەرەبی بەعسی تەماشا بکرایە، ئەوە ئەکرا کورد دۆستێکی ئەمین و دڵسۆزی بووایە. ئەو کاتە نەک مەترسی لە کورد نەبوو، نەک پێویستی نەئەکرد بە زۆر بیکردایە بە بەعسی، بەڵکو ئەیتوانی دڵنیا پشتی لێ بکاتەوە و بەشێکی دوور و درێژی سنووری نیشتیمان پارێزراو بێت لە هەموو جۆرە پیلان و هێرش و پەلاماردانێکی دوژمنانی عێراق. 4 حوزەیرانی 84. ئایا مانەوەی وەزعی نائاسایی کوردستان لە قازانجی کێیە؟ ئەوی لەم هەلومەرجەی ئێستەی کوردستاندا بە وردی چاوێک بە شوێنە جیاجیەکانی کوردستان و لایەنە جۆراوجۆرەکانی کۆمەڵی کوردەواریدا بخشێنێ، ڕەنگە سەیری لێبێ کە سەر ڕای ڕاوەستاندنی شەڕ لە کوردستاندا کەچی باری نەئاسایی هەموو لایەنێکی ژیانی کوردایەتی گرتوتەوە، بەبێ ئەوەی خاوبوونەوەی ئەو بارە و ئاسایی بوونەوەی بکەوێتە بەرچاو. هێشتا سەدان کوردی سیاسی کە لەسەر جوڵانەوەی کورد گیراون لە زیندانەکانی میریدان و چەندین کەسیشیان لە ژووری سێدارە چاوەڕوانی ئەنجامێکی نادیارەکەن سەرڕای ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیتا داوای ئازادکردنیانەکە. هێشتا هەزاران کورد دەربەدەری دەرەوەی عێراقن، زۆربیان بە پەرۆشۆ ئەیانەوێ بگەڕێنەوە نیشتیمان و ناوکە سوکاری خۆیان، بەڵام نازانن چارەنووسیان چی لێ بەسەردێ.
سەدان فەرمانبەر و کرێکار و موچەخۆری تریش کە بەهۆی هەلومەرجی پێشووی کوردستان و بەهۆی جوڵانەوەی شۆڕژگێڕانەی میلەتەکەمانەوە لە کار و ئیشی خۆیان دەرکراون، چاوەڕوانی ئەوەن چارەسەری کێشەکەیان بکرێ و بگەڕێنەوە سەر کار و پیشەی خۆیان و ماڵ و منداڵیان لە دەستباری سەختی گوزەران و ژیان ڕزگار بکەن. سەدان خوێندکاری کورد کە گیراون لە خوێندن دەرکراون بەهۆی سیاسی و لەسەر جوڵانەوەی شۆڕژگێڕانەی کورد، بە تەمای ئەوان قاپی کۆلێج و پەیمانگا و قوتابخانەکانیان بۆ بکرێتەوە و بگەڕێنەوە خوێندنی خۆیان تاوکەن، کەچی تازەهی تریان لێ دەرەکرێ و زانکۆ و پەیمانگاکان قاپی لە ڕوویاندا داخەن. خەڵکی سەدان گوندی ڕاگوێزراوی کوردستان کە بە زۆر ڕەوانەی شوێنی تر کراون یان پەرش و بڵاو کراونەتەوە یا خزێنراونەتە ئۆردوگا زۆرەملەکانەوە، هەر دەربەدەرن و لە زەوی وزار و کانی و کارێز و ڕەزوباخ و کوردستانی باو باپیرانیان قەدەغاکرێن. هێشتا هەزاران خێزانی عەشایری عەرەب کە بە زۆر هێنراون بۆ تعریبی کوردستان لەسەر خاکی زەوتکراوی جوتیاری ڕاگوێزراوی کوردستان ماونەتەوە و نەگەڕاونەتەوە شوێنی ئەسڵی خۆیان. هێشتا چەندین هەزار هاوڵاتی کوردی بارزانی بێسەر و شوێن و چارە نووسبزر چاوەڕوانی سەرفرازبوون ئەکەن و چەندین هەزار خێزانی بارزانی بەجێماوە و بێکە سوکار لە هەموو خزمەتی ئینسانی بێبەش بە ئومێدی گەڕانەوەی کوڕ و باوک و برایان شەوانە ڕۆژەکەنەوە. بە هەزار کوردی فەیلی لە وڵات دەرکراویش دەربەدەری وڵاتان و ئەپرسن ئاخۆکەی لەو مەینەتیە دەربازە بن. هێشتا سەرەڕای ئەوەی کە دیمەنی گۆڕەپان و شەقامی شارەکانی و ڕێگەوبانی نێوان شار و لادەی کوردستان بە سەدان ئۆتۆمبیل و تانکی زرێپۆش و پڕ لە چەکدار، سەدان ڕەبی سەربازی سەر لووتکەی شاخ و سەرگرد و تەپۆڵکەکان نەک وڵاتێکی پڕشەڕ و کێشە ئەهێنێتە بەرچاوی مرۆڤ، بەڵکو ئەگەر بێگانەیەک چاوی پێ بکەوێ وڵاتێکی داگیرکراوی دێتە بەرچاو. ئەمانە هەموو جگەلەوەی کە دەیان مۆڵگەی جاش دژی کۆمەڵانی خەڵک و جوڵانەوەکەیان پەریان پێ ئەدرێ و هەوڵ و کۆششی میری ڕووی کردوتە دامەزرانی دەیانی تریش بە ناوی ئەفواجی سوکەوە. ئەمانە هەموو لە تەک دەستگاکانی تردا بەبێ هیچ دوودڵی و لێکدانەوەیەک دەزوەر ئەدەنە ژیانی هاوڵاتی کوردەوە و هیچ بەرگرتنێکی میریش نییە بۆ پاراستنی ژیانی شەخصی هاوڵاتی. ئەمانە هەموو جگەلەوەی کە هێشتا لە زۆر شوێن بە زۆرم لێ هاوڵاتی کورد فەرمانبەر و کرێکار و خوێندکار و مامۆستا و هونەرمەند و ئەدیب ناچار ئەکەن کە ببن بە بەعسی یا بەجێشی شعبی و لە هەموو بوارێکی دامەزراندن لە کار و مەرکەزی گرتنی دەوڵەتدا لە تەرفیع و لە زەمالە و لە خوێندن و لە نیشتەجێبووندا جیاوازی زەق و ڕق لە بینی کورد و غەیری کووردە ئەکرێ. تەنانەت کورد لە شاری کەرکووکی کوردستاندا بۆی نییە وەک هیچ هاوڵاتیەکی تری عێراق خانوو دروست بکە و زەوی بۆ خۆی بکڕێ و بە سەربەستی تیا بژی. ئەم هەموو شتە نەئاسایانە سەرەڕای شەڕاوەستاندن و بۆ پێشەوەچوونی و توێژ ڕەنجی بارودۆخی کوردستانی ڕشتووە و هەندێک دەستە و تاقم چ لە ریزی جوڵانەوەی کووردا و چ لە لای میری سوورن لە سەرمانەوەی ئەمبارە نائاسایی کوردستان. بۆیە ئەپرسین مانەوەی وەزعی نائاسایی کوردستان لە قازانجی کێدایە؟ گەڕانەوەی سەدان گوندی ڕاگوێزرا و گەڕانەوەی دەیان هەزار جوتیاری دەربەدەر بۆ ناوچەکانی خۆیان، جگەلەوەی کە ئەبنە هێزێکی گەورەی بەرەمێنان لەشکرێکی گەورە و لە شکاندن نەهاتووی ئەوتۆپیە گەیەنێ کە وەکو گیانی خۆی لە دژی پەلاماردانی ئێران دیفاع لە بەشێکی دوور و درێژی سنوور بکە. ئەو کاتە میری ئەتوانێ زۆری ئەو هێزە سەربازی لەو شوێنانە سەنگەری بەستووە یا لەسەر قوتەی شاخ و گرد و تەپۆڵکەکانی کوردستان ڕەبی لێداوە بیان بات بۆ جەبەکانی جەنگ لەسەر سنووری ناوەڕاست و خواروی عێراق بۆ تێکشکاندنی پەلاماردانی بێگانە. بە هەڵوەشاندنەوەی جاش و فەوجە سووکەکان ئەفواجی خەفیفە و نێشتنی دەستدرێژی بۆ سەر خەڵکی کوردستان و ڕێگەگرتن لە دەزوەردانی ئەوانە و منەزەمە و ئەمن و ئیستیخبارات و چەکداری تر لە ژیانی شەخصی هاوڵاتی کووردا و بە جێبەجێکردنی ئیسلاحی زەراعی بە قازانجی جوتیاران و ڕێگەگرتن لە بوژانەوەی دەرەبەگایەتی لە ژێرچەتری ئاشتی و سەلماندنی مافڕەواکانی کورد لە جێگەی چەندین دەستەی چەکداری کرێگرتە و دەرەبەگ هەموو خەڵکی کوردستان ئەبنە شوورێکی قایم بۆ پاراستنی نیشتیمان و پوچەڵکردنەوەی پیلانی دوژمنان و شکاندنی هێرش و پەلاماردانی داگیرکەری ئێرانی، بەبەردانی زیندانیە سیاسیەکان و برابەرزانەکان و خۆشکردنی زەمینەی گەڕانەوەی کوردە فەیلیەکان و پەنابەرە سیاسیەکان و سازکردنی دەرفەتی دیموکراتیانە بۆ بەشداری تەواوی خەڵک لە حکومڕانی خۆی و خزمەتی گەل و نیشتیماندا دڵخۆشی و متمانەیەکی وا بەکاربەدەستان پەیدا ئەبێ کە هیچ پێویستییان نەمێنێ بە زیندان و تۆقاندنی خەڵک بۆ پاراستنی دەسەڵاتی حکم، بەڵکو ئەو خەڵکەی ئازاد ئەبێ و مافی دیموکراتی خۆی دەستگیر ئەبێ خۆی ئەبێتە شوورەیەکی پۆڵاین بۆ پاراستنی ئاسایشی وڵات. بە دەزەڵگرتن لە سیاسەتی تەبعیس و زەبر و زەنگنواندن بۆ ئەوەی چەند سەد کوردێک بکەن بە بەعسی یان جێشی شعبی بە ڕێگەدان بە ڕێکخراوە سیاسی و دیموکراتی و پیشەکانی کوردستان ئەتوانن نەگەر ئەو حاڵەتە نێڵن کە کورد لە حیزبی بەعزدور ئەکەوێتەوە بە زاڵم تەماشایەکە، بەڵکو لە سێبەری ئاشتی و براتی و سەلماندنی مافی کووردا بەهۆی ئەو ڕێکخراوانەوە هاوپەیمانی بەهێز پەیدا بکە و
دۆستایەتی میلەتی کورد مسۆگەر بکە تا هەموو کۆمەڵانی خەڵکی عێراق یەکڕیز بەگشت دوژمنانی گەل و نیشتیماندا بچن و خەریکی پاراستن و گەشەپێدانی عێراق بن. بەم جۆرە لە بردنی باری نائاسایی کوردستان بە قازانجی گەل و نیشتیمان ئەگەڕێتەوە، یەکێتی خەڵکی عێراق پتەوەکە، گومان و دوودڵی ناهێڵێ، بەرگری لە پاراستنی عێراق خورت و بەتوانە ئەکا، زەمینەی گەشەکردن و پێشکەوتن خۆشەکە و پیلانەکانی دوژمنانی گەلی عێراق تێگەشتێنێ. کەچی مانەوەی ئەو وەزعە لەبار و نائاساییە ئەبێت تەمایی بەدبینی و بێبڕوایی خەڵکی کوردستان، ئەبێت هۆی پەیدابوون و گەشەکردنی دژایەتیکردنی دەسەڵاتی حکوم لە عێراقدا، ئەبێت تەمایی دڵڕەنجانی جوتیاران، کرێکاران، خوێندکاران، هونەرمەندان، ئەدیب و نووسەران، مامۆستایان و کاسبکاران لە کوردستاندا، ئەبێت تەمایی ئەوە کە هەموو کەس لە کوردستاندا چاوەڕوان بن، هەوڵیش بدەن ڕۆژێ زووتر لەم حکوومەتە ڕزگار بن کە ئەم وەزعە نائاسایی بۆ سازکردوون. بەواتایەکی تر ئەبێتە هۆی لاوازکردنی جەبهەی ناوخۆی عێراق و تێکچوونی تەرازووی هێز لەو جەنگە چارە نووسازەدا کە خەڵکی عێراق دووچاری بوون. بەڵام ئایا نەهێشتنی وەزعی نائاسایی لە کوردستاندا بە قازانجی چێ و مانەوەی لە بەرژەوەندی چییە؟ هەموو ئەو لایەن و کەس و تاقمانەی پاراستن و پێشکەوتن و بۆ پێشۆچوونی عێراقیان مەبەستا، هەموو ئەوانەی بەهێزبوونی جەبهەی ناوخۆی عێراق و برایەتی کورد و عەرەب و سەرکەوتنی هەوڵ و تەقەلای دڵسۆزانە و مەسئولانەیان گەرەکە بۆ چارەسەرکردنی مەسەلەی کورد بە ئاشتی، هەموو ئەوانەی دژی هەڵگیرسانەوەی شەڕی شوم و وێرانکردن لە کوردستاندا نەهێشتنی وەزعی نائاسایی کوردستان بە قازانجی خۆیان و مەسەلە نیشتیمانیەکەیانە. هەموو ئەو کەسانش کە لەسەر حیسابی برایەتی کورد و عەرەب، لەسەر حیسابی جەبهەی ناوخۆی عێراق، لەسەر حیسابی شەڕ و پشێوی لە کوردستاندا خەریکی دەوڵەمەندبوون و بەدئەخلاقی و خۆقایمکردنن مانەوەی وەزعی نائاسایی کوردستان بە قازانجیانە. اینجا ئەوانە چ لە ڕیزی میریدا بن یا کۆنەپەرستانی کورد بن کە ئەوانەش بیانەوێ یانیانەوێ ڕاستە و خۆیان ناڕاستە و خۆ خزمەتی دوژمنانی عێراقەکەن، خزمەتی داگیرکەرانی ئێرانەکەن و تیاچوونی عێراق و پارچە پارچەبوونی عێراقیانەوێ. 5 حوزەیرانی 84. مافی مرۆڤ لە ژێرسای حکوومەتی عێراقدا. ڕێزگرتن لە مافی مرۆڤ و پاراستنی کەرامەتی هەم بنچینەی دامەزرانی سربەستی و ئاشتی و دادپەروەریە، هەم پێوانەی ڕێز و ڕەوابوون یان ناڕەوایی و خراپی هەر ڕژێم و دەسەڵاتێکی حکومە. فرامۆشکردنی مافی مرۆڤ و پێشێلکردنی گەلێ جار بۆتە هۆی ئەوەی کە کاری وا دزێ و ناشرین دەرحەق مرۆڤ بکرێ کە ویژدانی مرۆڤایەتی ئازار بدا و بیهەژێنێ. لەبەر ئەوە هەموو دەوڵەتانی پێشکەوتوی دنیا ڕێزگرتنی مافی مرۆڤ و پاراستنی کەرامەتیان کردووە بە بەردی بناغی یاسا و بەرنامەیکاری سیاسی و بەڕێوەبردنی سەرجەم کاروباری دەوڵەت و کۆمەڵ و چەندین یاسای تایبەتیان بۆ حورمەتگرتنی ماف و کەرامەتی مرۆڤ جێگیر کردووە. ئەو دەوڵەتانش کە بەشداریان کرد لە ڕێکخراوی نەتەوەیەگرتوەکاندا لە بەردەمی هەموو دەوڵەتان و میلەتانی دنیا و ویژدانی خۆیاندا بەڵێنیاندا کە بە تەواوی ئیلتیزام هەم بە بڕوانامەی ڕێکخراوی نەتەوەیەگرتوەکان و هەم بە بەیانی جیهانی مافی مرۆڤ بکەن و چیتر مافی مرۆڤی وڵاتانی خۆیان فەرامۆش و پێشێل نەکەن. بەو پێ ئەبوو هەموو حکومڕانەکان لەوە بگەن کە مرۆڤ هەموو بە ئازادی و یەکسانی لە ماف و کەرامەتدا لەدایک ئەبن و عەقڵ و ویژدانیان پێبەخشراوە، ئەبێ بە گیانی برایەتی لەگەڵ یەکتر ڕەفتار بکەن و هەموو کەس مافی ئەوەی هەیە بە ئازادی بەشداری هەر کۆڕ و کۆبوونەوەیکی یەمنانە بکات و هەرگیز نابێ کەس ناچار بکرێ بچێتە هیچ جۆرە ڕێکخراوێکەوە و نابێ هیچ مرۆڤێ بە زۆر بگیرێ یا حیجز بکرێ و نابێ هیچ مرۆڤێ ئەشکەنجە بدرێ یا ڕەفتاری دڕندانە و ڕقەکاری لەگەڵ بکرێ، نابێ سزای قورس بدرێ یا کەرامەتی بریندار بکرێ. عێراق وەک یەکێک لەو دەوڵەتانی لە ڕێکخراوی نەتەوەیەگرتوەکاندا بەشدار بوو، بەڵێنی بەو دەوڵەتە بەشدارانە و بەڕایگشتی گیان داوە کە ئیلتیزام بە بڕوانامە و بەیانی مافی مرۆڤ بکە و حورمەتی ئازادی و مافی مرۆڤ بگرێ و ڕێگە نەدا کەرامەتی مرۆڤ پێشێل بکرێ، کەچی یەکێکە لەو حکومەتانی لە کۆنەوە ناوی دەرکردووە بەوەی کە حورمەتی مافی مرۆڤ ناگرێ و پێشێلکردنی مافی مرۆڤ و کەرامەتی ئینسان بۆتە نەریتێکی جێگیر لە لای دا و دەستگاکانی حکوومەتی عێراق. سەرڕای ئەوە کە هەندێک لە فەقەڕی دەستوری عێراق لەبارەی مافی مرۆڤ و حورمەتگرتنی کەرامەتی و ئەدوێ و یاسای ئوسوڵی محاکەمەی جەزای عێراق ساڵی 1970 هەندێک ڕێوشوێنی تایبەتیدا ئەنێ بۆ ئەوەی کەس بە ئارەزوو نەگیرێ و نەخرێتە ژێر ئەشکەنجە و ئازاردانەوە. سەرڕای ئەوە کە عێراق جارێکی تر لە 25/1970دا پەیمانی ناودەوڵەتی مافی مەدەنی و سیاسی مرۆڤی ئیمزا کردووە و سەرڕای ئەوەی کە چەندین جار لیژنەی مافی مرۆڤ لە جنێڤ سەرنجی کاربەدەستانی عێراقی ڕاکێشاوە بۆ ئەوە کە حورمەتی کەرامەت و مافی مرۆڤ ناگیرێ و بڕوانامەی ڕێکخراوی نەتەوەیەگرتوەکان و بەیانی جیهانی و مافی مرۆڤ لە عێراقدا پێشێلەکرێ، کەچی هاوڵاتی عێراقی لەسەر سادەترین ئیخباری و راپۆرت کێش ئەکرێ بۆ لێپرسینەوە و لێدان و هەڵواسین لە کاتێکدا دەیان دەستگا لە عێراقدا دروست کراوە بۆ گرتن و لێدان و گومکردن و هەڵواسین و
کوشتن و دەستدرێژی بۆ سەرمافی مرۆڤایەتی هاوڵاتی، بەڵام هیچ دەستگایەک نییە بۆ پارێزگاری و لەسەرکردنەوەی هاوڵاتی کە دەستدرێژی ئەکرێتە سەر. لەوەتەی دەوڵەتی عێراقدا مەزراوە کاربەدەستانی حکومەت بۆ پارێزگاری حکومەکەیان هەمیشە پەنایان بردوتە بە ڕێگەی زەبر و زەنگ بۆ سەرکوتکردن و لەناوبردنی معارەزە، تەنانەت ئەگەر معارەزەکە چەکدار و توندوتیژیش نەبوو بێ، بەڵکو هێمنانە و سیاسی و لەسەر خۆش بوو بێ. نمونەی ئەو زەبر و زەنگ نواندنە بێجێیە ئەگەر چی مێژووی دەسەڵاتدارە یەک لە دوایەکەکانی عێراقی پڕ کردووە، هەر لە مانجی ڕابردوودا لە مانگرتنی هێمنانەی خوێندکارانی کوردستاندا لە شاری هەولێر و کەرکووک و سلێمانی کاربەدەستانی دەستگاکانی کەوتنە گیانی خوێندکاران و لە شاری کەرکووک بە ناحەق و بە ناڕەوا خوێندکار نەجات ئیسماعیل و لە سلێمانی 6 کەسیان شەهید کردو. ئێستاش دەیان کەس لە گیراوەکانی ئەو مانگرتنە هێمنانەیە لە سەردابەکانی دائیرەکان لە ژێر ئەشکەنجە و لێداندا ماونەتەوە. ئازادی و دیموکراتی و سربەستی شخصیەکانی هاوڵاتی عێراقی لە هیچ کات و سەردەمێکە حورمەت نەگیراو نەبووە. جێگەی داخە ئەمە بۆتە تەقلیدێک لە حکومکردنی عێراقدا و چەندین حکومەت هات و ڕۆشت و گۆڕا کەچی وەزعی ئازادی ئینسان و پارێزگاری کەرامەتی مرۆڤ هەروەکو خۆی ماوەتەوە. ئێستاش پاش دوو جار لێبوردنی گشتی زیندانیە سیاسیەکان و پاش هەوڵ و ماندووبوونیەکی زۆری یەکێتی نیشتیمانی بۆ بەردانی چەند سەد گیراوێکی سیاسی تر، زیاتر لە 1000 کورد لەسەر مەسەلەی سیاسی جۆراوجۆر گیراون لە زیندانەکانی میری و گرتوخانەکانی دەستگاکاندان کە لەوانە زیاتر لە 20 کەسیان لە ژووری سێدارەدان و مەرگە ڕەشیان لێکات. لەگەڵ ئەموتارەدا ناوی لیستەیەکی بڵاوەکەینەوە. ئێستاش زیاتر لە 4000 کوردی بارزانی لە گرتوخانەیەکی تایبەتی نەناسراودا بێسەر و شوێنن، لە هەموو مافێکی مرۆڤ و لە هیچ گیراوی سیاسی بێبەشن، تەنانەت بۆ ساڵێک ئەچێ ڕێگەی مواجهی هیچ کەسێکیان نەدراوە، بەبێ ئەوەی کە بە ئاشکرا محاکەمە کرابن یان تاوانەکانیان ئاشکرا بێ کە بێگومان لە سایە هەشتای ئەوانە بەبێ تاوان و ڕەشبگیر لە زیندان خزێنراون. هەروەها سەدان مرۆڤی سیاسی عەرەب گیراون و لە زیندانەکان داماون و هەندێک لەوانە بێسەر و شوێنن. لەگەڵەوەدا کە حکوومەتی عێراق چەندین بەڵگە و پەیمانی ناودەوڵەتی مۆر کردووە دژی ئەشکەنجە و لێدان و هەڵواسینی مرۆڤ، لە دەستوری عێراقیشدا ئەشکەنجەدان قەدەغە کرا و بە چەندین یاسایتری عێراقی ڕێلەوە گیراوە کە بە زۆری لێدان و ئازاردان ئاعتراف لە گیراوی سیاسی وەربگیرێ. کەچی ئەشکەنجەدان بووە بە مەسەلەیەکی ئاسایی و بە بەرچاوی لێپرساوانەوە هەموو دەستگاکانی ئەمن و ئیستیخبارات و هیتر ئەشکەنجە لەگەڵ هاوڵاتی عێراقدا بەکار ئەهێنن ئەگەر لەسەر سادەترین ئیخباریە گیرا بێ. ڕێکخراوی لێبوردنی جیهانی ئەمنستی و لیژنەی مافی مرۆڤ لە ڕێکخراوی نەتەوەیەگرتوەکان چەندین جار ناڕەزایی و بێزاری خۆیان لەسەر لێدان و ئەشکەنجەدانی گیراوی سیاسی بە لێپرسراوانی حکوومەتی عێراق گەیاندووە، کەچی بە تەنها لە کاتی خۆپشاندانە گشتیەکانی کوردستان ساڵی 1982 لەو خەڵکەی لە کاتی خۆپشاندانەکان گیران زیاتر لە 100 خوێندکار و هاوڵاتی کورد لە ژێر لێدان و ئەشکەنجەدا لەناو چوون و تا ئێستەش بێسەر و شوێنن. ئێمە لە کاتێکدا داوا لە کاربەدەستانی حکوومەتی عێراقەکەین کە کارێکی وا بکات حورمەتی کەرامەت و مافی هاوڵاتی عێراقی بگیرە و بڕوانامەی نەتەوەیەگرتوەکان و بەیانی جیهانی مافی مرۆڤ پێشێل نەکرێ و داوا ئەکەین گیراوە سیاسیەکان ئازاد بکرێن و سنوورێک بۆ لێدان و ئەشکەنجەداندا بنرێ، داوا لە هەموو ئازادی خواز و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و پاراستنی مافی زیندانی سیاسی و لە هەموو دەوڵەتانی پێشکەوتوی دنیا و ڕایگشتی جیانەکەین کە داوا لە حکوومەتی عێراق بکەن گیراوە سیاسیەکان ئازاد بکرێن. 6 حوزەیرانی 84 حکوومەتی عێراق و گەمەی مفاوەزات. یەکێک لەو مەسەلە سەرەکیانەی کە بۆتە هۆی دواکەوتن و دەرد و بەڵای گەلانی ڕۆژهەڵات نەبوونی ئازادی و سەربەستی و هەبوونی ئیستیبدادی شەرقیە. ئیستیبدادی شەرقی بە درێژایی چەندین قەرن بۆتە نەریتی باوزاڵی حکومڕانی لە هەموو ناوچەی ڕۆژهەڵاتدا. ئینسان لەسەر بچووکترین داوای ڕەوای خۆی لەوانەیە نەگەر ئازار بدرێ، بەڵکو لەوانەیە بە ناحەق بە ئەشکەنجە و ئازار بکوژرێ. یەکێک لەو دەوڵەتانەی پڕبەپڕی وشەی ئیستیبدادی شەرقی تێدا بۆتە نەریتی حکومڕانی دەوڵەتی عێراق بووە لەوەتەی دامەزراوە. لە عێراقدا ئازادی پێکەوەنانی حیزب و نەقابە و ڕێکخراو نەبووە. لە عێراقدا ئازادی مانگرتن و خۆپشاندان نەبووە. ئازادی ڕۆژنامەنووسین و دەربڕینی بیرروڕا و داوا و ڕەخنە نەبووە، بەڵکو لە عێراقدا مافی مرۆڤ هەمیشە پێشێل کراوە و ئەبێ ئینسان لەو قەفەزەدا بجوڵێتەوە کە دەوڵەت بۆی دیاری کردووە، ئەجینا تووشی سزادانە بێ. جا لە وەزعێکی وادا کە ئازادی ژیانی دیموکراتی و ژیانی پارلەمانی نە بە معنای ڕاستەقینە و نە بە معنای ڕووکەش نەبێ، ئینسان دوو ڕێگەی لەبەردەمدایە. یا سەرشۆڕکردن بۆ واقعی حاڵ و ڕازیبوون بەو چارەنووسەی بۆی دیاری کراوە کە بریتیە لە دیلی و زەلیلی، یاخود بەرەنگاری و ڕوبەڕووبوونەوە و یاخیبوونی تاک و بە کۆمەڵ لە ڕووی واقعی حاڵ واتە ئیستیبداد، ئەگەرچی ناخۆش یا ناومێدانەش بێ.
لەبەر ئەوەی میلەتی کورد هەرگیز دەوڵەتی خۆی نەبووە تا بزانین لەوێشدا هەر ئیستیبدادی شەرقی زاڵ ئەبوو مافی مرۆڤ پێشێلەکرا یا ڕێچکەیەکی تری ژیانی ئەگەرد، بەڵکو میلەتی کورد هەمیشە بێدەوڵەت و ژێردەستە و چەوساوە و زوڵم لێکراو بووە، لە ژێرباری جەور و زوڵمی ئیستیبدادی شەرقیدا ناڵاندوێتی. بەڵام جێگەی سەربەرزیە بۆ هەموو کوردێک کە میلەتی کورد بە درێژایی مێژووی خۆی لە هیچ زەمان و لە هیچ زەمانێکدا سەری شۆڕ نەکردووە بۆ واقعی حاڵ و زوڵم و زۆر و ئیستیبداد و دیلایەتی قبوڵ نەکردووە. بۆیە بەشێکی مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێک دێ لە شەڕ و شۆڕی کورد لەگەڵ دەوڵەتانی ناوچەکە. نەتەوەی کورد ئەگەرچی دەوڵەتیشی نەبووە، بەڵام ئەگەر لەگەڵ نەتەوە گەورەکانی دەوروپشتیدا وەکو عەرەب و فارس و تورک بەراورد بکرێت لە بواری بیناکردنی شارستانەتی و حەزارەتی ڕۆژهەڵات و ئیسلامدا، هەر لە کاروباری دروستکردنی پرۆژەی کانیاوی گوندێکەوە تا نووسینی قۆڵ لە مەسەلەکانی علومی ئیسلامی و فەلسەفیدا تا کاروباری عسکەری گەورەی وەکو شەڕی سەلیبیەکان، کورد هیچی کەمتر نەبووە لە نەتەوەکانی دەوروپشتی. لەگەڵەوەشدا مێژووی ناوچەکە تاکە یەک ڕووداو ناگێڕێتەوە لەسەر ئەوەی کورد کە ڕەتێک ئەرزی نەتەوەیەکی تری داگیر کردبێ یا دەست درێژی کردبێتە سەرمافی میلەتێکی تر، بەڵکو بە درێژایی تاریخ هەر کورد ئەرزی داگیر کراوە و مافەکانی پێشێل کراوە و دەست درێژی کراوەتە سەر و نیان هێشتووە بۆ چەشنە بژی کە خۆی ئێوێ. هەل لەبەر ئەمەش بووە چەک، ڕاپەڕین و شۆڕش و زەبر و زەنجی شۆڕشگێڕانە دژی دەوڵەتانی داگیرکەری ناوچەکە بەشی گەورەی مێژووی نەتەوەی کورد پێگەیەنێ. ڕەنگە موبالەغە و خۆڵکێشان نەبێ کە ئەگەر بڵێن ئەوەش ڕنگدانەوەی پرۆسەی جۆری پێگاتنی تایبەتی نەتەوەی کورد و گەشەکردنی بێ کە هەرگیز زوڵم و زۆر و ئیهانە و دەست درێژی پێ قوبوڵ نەکراوە. گەلێک جار نووسەرانی بێگانە کە لە سەر کوردیان نووسیوە وان لە قەڵەمداوەکە کورد زۆر حەزی لە یاخیبوون و گوێنەدانە قانون و چەگەڵگرتنە. لە ڕاستیدا ئەمە بینینی ڕووکەشی مەسەلەکەیە، چونکە ڕاستە کورد هەمیشە لە حاڵی یاخیبوون و بەرهەڵستی قانونی زۆردارانەی دەوڵەتانی ناوچەکەدا بووە، بەڵام کورد بووە ئەو ڕێگەی گرتووە چونکە هیچ ڕێگەیکی تری لە بەردەمدا نەبووە، نەیتوانیوە بە ڕێگەی سیاسی و هێمنانە داوا و ئامانج و ویست و خواست و ئاوات و تەنانەت ئەو زوڵم و چەوسانەوەی بەسەریەوە بووە بخاتە بەرچاوی خەڵک و کاربەدەستان. ڕێگەی نەدراوە حیزب و ڕێکخراوی تایبەتی خۆی دروست بکە، گۆڤار و ڕۆژنامەی تایبەتی خۆی بڵاو بکاتەوە بۆ دەربڕینی ناڕەزایی مانگرتنی بێدەنگ و هێمن یا خۆپشاندانی بێدەنگ و هێمن بکە. پارلەمان و کۆڕ و کۆبوونەوەی ئازاد نەبووە قسەی خۆی تێدا بکە. بە پێچەوانەوە کاربەدەستانی بێگانە لە کوردستاندا هەمیشە بە ئاگر و ئاسن وەڵامی گەلی کوردیان داوەتەوە. جگە لە ڕێگەی بەکارهێنانی زەبر و زەنگ و خەباتی چەکدار کوردوتەنی، جگە لە زمانی تفەنگ هیچ ڕێگە و بوار و مەیدانێکیان بۆ نێشتۆتەوە کاری تێدا بکە، بۆیە کوردیش بە ناچاری ڕێگەی خەباتی چەکداری گرتووە. لاشمان وایە ئەوە هەم ئەرک و هەم مافی هەموونەتەوە گەل و چین و تاقمێکە کە لە ڕووی زوڵم و چەوسانەوەدا ڕاپەڕێ و دەست بداتە چەک و پەنا بباتە بەر زەبر و زەنگ. ئەگەر زوڵم و زۆر و چەوسانە و ئیهانەی قوبوڵ کرد، شایستەی حورمەت و ڕێزلێنان و پشتیوانی نییە. تەنیا ڕێگەیە هەموو جارکار بەدەستانی ناچار کرد بێ گوێ لە داواکانی کورد بگرن، شۆڕش و دەستدانە چەک بووە. کاربەدەستانیش تا لە ڕێگەی بەکارهێنانی زەبر و زەنجی عاسکەری و پۆلیسی بۆ کوژاندنەوەی شۆڕشی کورد ناومێد نەبووبن، ئامادە نەبوون گوێ لە ئاه و ناڵی کورد بگرن. بۆیە هەم کورد کە بەرامبەرەکەی ئامادە بوو بێ گوێ لە داواکانی بگرێ ڕێگەی مفاوەزەی گرتووە وەکو یەکێک لە شێوەکانی خەباتی گەلی کورد، هەم کاربەدەستانیش کە ناومێد بوون لە ڕێگەی بەکارهێنانی چەکدژی گەلی کورد ڕێگەی مفاوەزەیان گرتووە وەکو گەمەیەک بۆ شکاندنی شۆڕشی گەلی کورد. بزوتنەوەی ڕزگاری نیشتیمانی گەلی کورد قەرنێک زیاترە بە پێی تێگەیشتنی زانستی دەستی پێکراوە، وەلەو قەرنەشدا گۆڕان و گەشەکردنی قوڵ و بنەڕەتی بەسەر شێوە و ناوەڕۆکی بزوتنەوەکەدا هاتووە لە ڕووی ناسینی دۆست و دوژمن و ناسینی سروشتی ناکۆچیەکان و ناسینی ئوسلوبی خەبات و تێکۆشانی قۆناغی جۆرا و جۆر. لەگەڵ ئەوەشدا مفاوەزە لە بینی بزوتنەوەی ڕزگاری گەلی کورد و کاربەدەستاندا هێشتا وەکو ئوسلوبێک بۆ تێکشکاندنی شۆڕشی کورد لەلایەن کاربەدەستانەوە هەر بەردەوامە. ئەگەرچی تەجروبەی نەتەوەی کورد بە درێژایی قەرنی ڕابردوو لەگەڵ مفاوەزەدا هەتا بڵی تاڵ و ناخۆش بووە، چونکە پڕی بووە لە پیلانجێڕی و غەدر و دەگە لێدان. بزوتنەوەی ڕزگاری نیشتیمانی گەلی کورد کەم جار لە مەیدانی عسکەریدا شکستی خواردووە، بەڵکو زۆر جار شەڕی بردوتەوە کەچی لە مفاوەزەدا واتە لە خەباتی سیاسی و لە مەیدانی سیاسیدا زۆر جار شەڕەکەی دۆڕاندووە، چونکە هەروەکو پێشتر وترا مفاوەزە هەمیشە تیغێکی دوودەم بووە. هەم کورد ویستی بەکاری بهێنێ بۆ دەربڕینی خواست و ویست و ئێش و ئازارەکانی، هەم کاربەدەستان ویستویانە بەکاری بهێنن بۆ تێکشکاندنی شۆڕشی کورد، ئیترسا یان بە پیلانجێڕان و گرتن و لە ناوبردنی سەرکردەکانی شۆڕشەکەیان بەکڕین و سوکردنیان و کوژاندنەوەی شۆڕشەکە.
ئەم جارش کە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پاشپرسکردن بە هەموو کادرە عسکەری و سیاسیەکانی خۆی و بە زوربەی ڕۆشنبیرانی گەلەکەمان و کەسانی خاوەنڕەئی و ژمارەیەکی زۆری پیاماقۆڵانی شار و دێهات دەربارەی مفاوەزە لە دوای 9 ساڵ خەباتی خوێناوی و 8 ساڵ خەباتی بێوچانی چەکدار بڕیاریدا داخلی مفاوەزە بێ لە کاتێکدا هەموو تەجروبە تاڵ و ناخۆشەکانی مفاوەزەی کورد و کاربەدەستانی لە 60ەکان و 70ەکانی سەدەی 20دا لەبیر بووە و لە کاتێکا لە چەندین لایەن و تاقمینە حەزەوە درۆ و بوختانی بەپاڵ درا و لە چەندین تاقمی دۆستەوە ڕەخنە و گلەی هاتە سەر. بەڵام هەروەکو دیاریکردنی سەرەتای مانجی حوزەیرانی 1976 بۆ هەڵگیرسانەوەی شۆرش و خەباتی چەکدارانە دژی کاربەدەستانی عێراق ڕاست و لە شوێنی خۆیدا بوو ئەگەرچی زۆر لایەن و حیزب و تاقم و دەوڵەت دژ بوون و هەندێکیان بە خۆکوژیاندا ئەنا هەروەها هەڵبژاردننی کۆتایی 83 و سەرەتای 84ش بۆ دەستکران بە مفاوەزە ڕاست و لە شوێنی خۆیدا بوو. بەڵام بەشی هەرە زۆریگەلی کوردیش لە عێراقدا پشتیوانی لەو هەنگاوە کرد چونکە هەردوو هەنگاوەکە هەم دەستپێکردنەوەی شەڕ لە 76دا بە شێوەی پارتیزانی درێژە پێدانی خەباتی چەکداریگەلی کورد بوو، هەم دەستپێکردنەوەی مفاوەزە لە 84دا بە شێوەی سیاسی درێژە پێدانی خەباتی سیاسی گەلی کورد بوو و لە شۆڕشی کووردا هەردووکیان یەکتر تەواوەکەن. ئەوە 6 مانگە مفاوەزەیە لە بینی گەلی کورد و کاربەدەستانی عێراقدا. گەلی کورد مفاوەزە ئەکا بۆ ئەوەی بە مافەڕەواکانی خۆی بگات، بۆ ئەوەی خواست و ویست و ئاوات و ئامانج و ئێش و ئازارەکانی خۆی بە کاربەدەستانی عێراق ڕابگەێنێ. حکوومەتی عێراقیش مفاوەزە ئەکا بۆ ئەوەی کۆتایی بە شۆڕشی کورد بهێنێ و بیکوژێنێتەوە. هەڵبەتە لێرەدا پرسیارێکی گرنگ دێتە پێشەوە، کەواتە بۆچی یەکێتی نیشتیمانی بڕیاری مفاوەزەیدا لە کاتێکدا شۆڕشی گەلی کورد لەو پەڕی بەهێزیدا بوو لە ڕووی عسکەری و سیاسیەوە و حکوومەتی عێراق خەتەری ئێران بەڵکو خەتەری ڕوخانی لەسەر بوو؟ وەڵامی ئەم پرسیارە هەڵەگرین بۆ ئەڵلقەی داهاتوو. حوتی حوزەیرانی 84 گەلی کورد و گەمەی مفاوەزات. کاتی یەکێتی نیشتیمانی کوردستان داغڵی مفاوەزە بوو لەگەڵ حکوومەتی عێراقدا پاش 8 ساڵ شەڕی خوێناوی، چەندین کەس و لایەن و حیزب و ڕێکخراو تەنانەت چەند دەوڵەت ئیتر لە ڕووی دڵسۆزی و هەستکردنەوە بێ بە مەسئولیەت بەرامبەر گەلی کورد یا لە ڕووی نامەردی و دوژمنایەتی یەکێتیەوە بێ یەکێتیان خستە ناو قەفەزی محاکەمەوە یا ئەو پرسیارەیان بەرەوڕوو ئەکردەوە کە بۆچی یەکێتی نیشتیمانی لەو کاتەدا کە هێرشی ئێران گەرم بوو لەسەر عێراق و خەتەری سەرکەوتنی ئێران و شکانی عێراق لە کایەدا بوو شەڕی وەستان و کەوتە مفاوەزە. لێرەدا پێشەوەی بچینە سەرباسەکە چاگوایە سەر لە نوێ دوو مەسەلەی گرنگ کە هەمیشە لە هەموو بڕیارەکانی یەکێتیدا ڕەنگی داوەتەوە دووبارە بکەینەوە. یەکەمیان یەکێتی نیشتیمانی کوردستان لە وەرگرتنی هەموو هەڵوێستەکانیدا قازانجی کۆمەڵانی خەڵکی کوردستانی لێک داوەتەوە و بە گوێرەی پێویستیەکانی هەلومەرجی مەوزوعی کوردستان هەنگاوی ناوە نەک بە پێی فەرمان و نەسیحەت و قسەی ئەموو ئەو یا بە پێی بوختان و درۆ و جنێ و قسەی ئەموو ئەو، بەڵکو هەمیشە وەکو ڕێکخراوێکی سربەخۆبیری کردوتەوە و بڕیاری داوە و ڕەفتاری کردووە. دووەمیان لەبەر ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە قازانجی کۆمەڵانی خەڵکی کوردستانی لەبەرچاو گرتووە بێ ئەوەی گوێبداتە دەستکەوتی تایبەتی بۆ یەکێتی نیشتیمانی وەکو ڕێکخراو یا وەکو ئەفراد. بۆیە هەمیشە لە هەموو مەسەلەیەکدا توانیوێتی زۆر بە جورئەتەوە بێترس و سڵامینەوە بڕیار بدا و هەنگاو بنێ. هەر لەبەر ئەوەش بوو کە لە تاریکستانی ئاژبەتاڵدا لە کاتێکدا عێراق و ئێران ڕێک و تەبا بوون، بڕیاریدا سەر لە نوێ ئاڵای شۆڕش و بەرەنگاری لە کوردستاندا هەڵبکاتەوە و لە گەرمەی شەڕ و دەستوەشاندنیشدا لە هێزەکانی عێراق لە کاتێکدا عێراق و ئێران لە گەرمەی جەنگدا بوون، توانی بڕیار بدا شەڕ بوەستێنێ و داغڵی مفاوەزە ببێ لەگەڵی بێ ئەوەی پرس بە کەس بکات جگە لەگەلەکەی خۆمان و بێ ئەوەی گوێبداتە قسەی کەس جگە لە میلەتەکەی خۆمان. یەکێتی نیشتیمانی کوردستان لە زەعیفیەوە یاخود لە ئەنجامی شکان و کۆڵداندا نەکەوتە مفاوەزە، بەڵکو لەو کاتەدا کە داغڵی مفاوەزە بوو هەم لە ڕووی پێشمەرگەییەوە لە سەرکەوتندا بوو، هەم لە ڕووی سیاسیەوە لە هەڵوێستێکی بەهێزدا بوو. یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێچەوانەی هەموو درۆدەلەسەکانی لایەنەکانی ئەجەبەل وەتەنیەت دیموکراتیەوە کە لە ئێرانەوە ئاوەڕین دەیان نەبەردی گەورەی بە سەرکەوتویی لە سەرانسەری کوردستاندا ئەنجامدا بوو. شەڕی گەیاند بووە ئەو پێدەشتانەی کە لە شۆڕشی ئەیلولیشدا نەیگەیشت بووە. پێشمەرگە و جەماوەری شار و لادەی لە خەباتدا تێکەڵاو کردبوو. سنووری ناوچەی ئازاد و بنکە و بارەگاکانی یەکێتی چەند قات فراوانتر کرد و لە قوڵای کوردستانی عێراقدا جێگیر بوو. هێزی پێشمەرگەیش لە ڕووی تاکتیکی کارەوە لە چالاکی بچووکەوە چوو بۆ قۆناغی گەورەوە و لە قۆناغی خۆپاراستنەوە چوو بۆ قۆناغی هێرش بردنەوە. ئەمە سەرەڕای ئەوەی هەموو هێزەکانی ئەجەبەل وەتەنیەت دیموکراتی بە کۆمەڵ شکاند و ڕیسوا کرد. جاکە یەکێتی نیشتیمانی کوردستان نە لە ڕووی سیاسیەوە و نە لە ڕووی پێشمەرگەییەوە لاواز نەبوو، بەڵکو بەهێز بوو، شۆڕشی گەلی کورد لە مەترسیدا نەبوو، بەڵکو عێراق لە مەترسیدا بوو، شۆڕشی گەلی کورد پێویستی بە وەستاندنی شەڕ نەبوو،
بەڵکو عێراق پێویستی بەوەستاندنی شەڕ هەبوو، کەواتە بۆچی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو کاتەدا کەوتە مفاوەزە؟ لە وەڵامی ئەمەدا ئەڵێن دروست لەبەر هەمان هۆ، واتە لەبەر ئەوەی عێراق لە مەترسیدا بوو و پێویستی بەوەستاندنی شەڕ هەبوو. شتێکی شاراوە نییە کاربەدەستانی عێراق چەندین ساڵە خەریکی جێبەجێکردنی نەخشەی لە ناوبردنی کوردن، هەروەکو لەو تارەکانی پێشوودا ڕوونکرایەوە. نەتەوەپەرستەکانی عەرەب کورد بە غەریبەزانن و ئیدعاکەن کە وەکو میوان لەسەر ئەرزی عەرەب دانیشتووە، لەبەر ئەوە ڕێگە و شوێنی دەرپەڕاندن و لە ناوبردن و تواندنەوەیدا ئەنێن و بەشێکی زۆریشیان بە بەهانەی ئەمنی استراتیژی عێراقەوە جێبەجێ کردووە. هەڵگیرسانی جەنگ لە نێوان عێراق و ئێراندا هەم فرسەتێکی بۆ گەلی کورد هەڵخست ئەگەر بیەوێ سوود لە ناکۆچی ئەو دوو دەوڵەتە وەربگرێ، هەم گوشار و زەختی عسکەری لەسەر پێشمەرگەکەم کردەوە و هێزی پێشمەرگەتوانی چاکتر لە ڕووی چەندایەتی و چۆنایەتیەوە گەشە بکات. لەو شەڕەدا کورد دەورێکی ئەوتۆی نەبوو، هەروەکو دەستی لە هەڵگیرساندنی یاخود لە یارمەتیدانی کاریگەری لایەک دژی لاکەی تریاندا نەبوو. تەنانەت مەیدانی شەڕەکەش دووربوو لە کوردستان، هەتا جاشەکانی قیادە موقەتە کەوتنە جێچەڵکردن بە شۆڕشی کوردستانی ئێران و یارمەتی هێزەکانی ئێرانیاندا لە پەلاماردانی بنکەکانی پێشمەرگە و گرتنی ناوچە ئازادەکانی کوردستانی ئێراندا. بەو جۆرە شەڕیشیان خستە کوردستانەوە کە ئەمەش یەکێک لە گەورەترین تاوانە تاریخیەکانی قیادە موقەتەیە لە مێژووی گەلی کووردا. کاربەدەستانی عێراق کە خۆی لە ئەسڵا لە بەهانە بوون لە گەلی کورد و چەندین ساڵە خەریکی جێبەجێکردنی نەخشەی لە ناوبردنی گەلی کوردن لە عێراقدا، ئەو فرسەتەی بەهەڵزانی بۆ ئەوەی بە شێوەیەکی بەرنامەدار کار بکەن بۆ خۆشکردنی زەمینەی قەناعەتی ویژدانی لە لای نەتەوەی عەرەب بەگشتی و گەلی عەرەب لە عێراقدا و لە ناودام و دەستگای جێش و هێزە چەکدارەکانی تردا بە تایبەتی کە گوایە کورد نەک هەر بەشداری عێراق ناکا لە شەڕدا، بەڵکو خائینە و لە پشتەوە خەنجەری ژەهراوی لێ ئەدا و ئەو شکست و زەرەرانەی لە شەڕدا لەگەڵ ئێران لێ ئەکەوێ ئۆباڵەکەی لە ئەستۆی کوردایە بۆ ئەوەی گەلی عەرەب لە ڕووی فکریەوە ئامادە بکە کە وەکو میلەتێ بەشدار بن لە ناوبردنی میلەتی کووردا، هەروەکو دەوڵەتی عوسمانی کە لە شەڕی ڕووسداشکا ئۆباڵەکەی خستەملی ئەرمەن و ئەوەی کرد بە بەهانە بۆ قەتڵ و عامی ئەرمەن و ئەڵمانیا کە لە جەنگی جیهانی یەکەم داشکا ئۆباڵەکەی خستەملی جوولەکە و ئەوەی کرد بە بەهانە بۆ قەتڵ و عامی جوولەکە. کاربەدەستانی عێراقیش ئەیانویست ئۆباڵی شکانەکەی خۆیان کە هەموو کەسێکی ژیر و بەویژدان ئەزانێ هۆیتری هەیە بخەنە ملی کورد و ئەوە بکەن بە بەهانە بۆ قەتڵ و عامی، لە کاتێکدا کە ئەوە فڕی بەسەر ڕاستیەوە نییە، چونکە ئەوە 5 ساڵە چەند ملیۆن کورد لە ئێراندا لە شۆڕشدان دژی ڕژێمی ئێرانی و لە کوردستانی عێراقیشدا لە چەند دەستەیەکی دوورە وڵاتی لە ناو خەڵکدا سووک و ڕیسوا بەولاوە کەسێکی کە هاوکاریی ئەوتویان لەگەڵ حکوومەتی ئێراندا نەکردووە دژی عێراق. ئەگەر ژمارەی ئەوانش لەگەڵ ژمارەی ئەو عەرەبانەدا بەراورد بکرێ کە هاوکاریان کردووە لەگەڵ ئێران، ڕەنگە 100 بەرامبەر زیاتر بێ، لە کاتێکدا کە بەشداربوونی نەتەوەی کورد بە قازانجی هەر کام لەم دوو دەوڵەتە چ عێراق و چ ئێران تەرازووی هێزەکانیانی بە جۆرێکی ئەوتۆ ئەگۆڕی کە لەوانە بوو چارەنووسی جەنگەکە بە یەکجاری بڕیار بدا. یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو گەورەترین هێزی سربەخۆ بە جورئەت ئیسپاتی کرد کە گیروگرفتی کورد لەگەڵ ئێران و عێراق گیروگرفتێک نییە دەستکردی ئەو دەوڵەتانە یا لە ئەنجامی ناکۆچی ئەو دوو دەوڵەتە بێ، بەڵکو گیروگرفتی گەلی کورد گیروگرفتی گەلەکەی خۆی و زەوتکرانی مافەکانێتی. دەوڵەتەکانی عێراق و ئێران لە شەڕدا بن یان ڕێک و تەبابن تا مەسەلەی کورد بە چارەسەر نەکراوی مابێ گیروگرفت و شۆڕشی کوردی شەرەمێنێ، چونکە شەڕکردن یان ڕێکەوتنی کورد لەگەڵ ئەو دەوڵەتانە نەبەسراوە بە شەڕ یان ڕێکەوتنی عێراق و ئێرانەوە، بەڵکو بەسراوە بە سەلماندنی مافەکانی گەلی کورد و بە زەوتکردن و پێشێلکردنی مافەکانیەوە. بۆیە شکانی عێراق یا ئێران لەو شەڕەدا بەندە بە بیر و بۆچوون و فەلسەفەی حکومڕانی خۆیان و عامیلی ناو و دەرەوەی هەریەکەیان نەک بەدڵسۆزی یا خیانەتی گەلی کوردەوە. کاربەدەستانی عێراق ئیتر ناتوانن بەهانەی هاوکاری کورد لەگەڵ ئێران بکەن بە بیانوو بۆ لە ناوبردنی کورد یا بیکەن بە مادەیەک بۆ هاندانی جێشی عێراق و هێزە چەکدارەکانی تر و گەلی عەرەب لە عێراقدا دژی گەلی کورد، چونکە گەلی کورد لە پێناوی مافەڕەواکانی خۆیدا جەنجیوە نەک لە پێناوی ئەم دەوڵەت یا ئەو دەوڵەت. وە کاتێکیش کاربەدەستانی عێراق ئامادەی خۆیان دەربڕی بۆ چارەسەرکردنی کێشەی نەتەوایەتی گەلی کورد و لابردنی زوڵم و چەوسانەوە لەسەری بەڕێگەی هێمنانە وا گەلی کوردیش پێشوازی لەو ئامادەیە کرد. بەڵام پێچی ئەم جارەش وەکو هەموو جارەکانی تری مێژووی مفاوەزاتی بینی کورد و کاربەدەستانی عێراق، کورد کەڵک لە مفاوەزە وەربگرێ بۆ دەربڕینی خواست و ویست و داوا و ئاوات و ئامانج و ئێش و ئازارەکانی، واتە بۆ چارەسەرکردنی کێشە کۆنەکەی. کاربەدەستانیش کەڵک لە مفاوەزە وەربگرن وەکو گەمەیەک بۆ تێکشکاندنی شۆڕشی کورد، نەک وەکو ئوسلوبێک بۆ چارەسەرکردنی کێشەی نەتەوایەتی گەلی کورد. لەمەشدا بە پێچەوانەی هەموو جارەکانی ترەوە ئەگەر جارەکانی تر مەسئولیەتی تێکچوونی مفاوەزە دابەش بوو بێ بەسەر کاربەدەستانی عێراق و سەرکردایەتی جوڵانەوەی کورد و هەندێک لای تردا هەر لایەکیان بە پێی خۆی، ئەوە ئەم جاریان مەسئولیەتی تێکچوونی مفاوەزە ئەکەوێتە ئەستوی کاربەدەستانی عێراق نەک هیچ لایەکی تر،
چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان گەمەی مفاوەزات ناکا. هەشتی حوزەیرانی 84 لەم کاتەدا کێ مەسەلەی خوێندکارانی تەقاندەوە. لە کاتێکدا وتوێژ لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و میریدا بۆ پێشەوە ئەچوو هەنگاوێکی باشی نابوو، ئالەم کاتەدا دەستەیەکی شەرخوازی میری بەدەستی ئەنقەست و بۆ تێکدان و پەخستنی وتوێژ و نوێکردنەوەی نائارامی و تێکدانی برایەتی و یەکێتی ریزەکانی خەڵکی عێراق و سەپاندنەوەی شەڕ بەسەر میلەتەکەماندا کێشەی خوێندکارانیان خوڵقانەوە و بەرەبەرە ئاگرەکەشیان خۆش کرد، چونکە ئەو دەستەیە هەمیشە زەرەری لە پتەوبوونی برایەتی کورد و عەرەب و ئاشتیدایە و قازانجیان لە هەڵگیرسانەوەی شەڕدایە. چاک شارەزای سازکردنی کێشە و گیر و گرفتە، ئەزانێ دەرکردنی دەیان خوێندکاری کورد لە خوێندنی زانکۆ پەرە ئەسێنێ و ئەتەنێتەوە، خوێندکاران هەموو ئەگرێتەوە و پاشان هەزاران خێزان و بنەماڵی کورد ئەگرێتەوە و لە ئەنجامدا بەشێکی زۆری خەڵکی کوردستان ڕائەکێشێتە کێشە و بارودۆخی کوردستان ئاڵۆز ئەبێ و کۆسپ و تەگەرە لە پێشدەمی وتوێژی یەکێتی و میریدا دروست ئەکا. لە کاتێکدا خوێندکارانی کوردستان خەریکی خۆ ئامادەکردن بوون بۆ پێشوازیکردنی تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ لە باتی ئەوەی کە هان بدرێن باشتر کۆشش بکەن و زیاتر خۆ بۆ تاقیکردنەوە ساز بدەن، ئەو لایەنە شەڕخوازە نەخشەی ئەوەی دائەنا بە زۆر کێشیان کا بۆ شەڕ بە زۆر خوێندکارانی کوردی ناچارە کرد بچێت لە ئۆردوگاکانی جێشی شعبیدا تەدریب بکە. ئەو لایەنە شەڕخوازە شۆڤێنیە بە چەشنێکەوتە هەڕەشەکردن و زەبر و زەنگنواندن بەرامبەر خوێندکاران کە مرۆڤ وا بزانێ ئەنجامی جەنگی عێراق ئێران شکست و سەرکەوتنی بەرگری عێراق بەرامبەر هێرشی داگیرکەرانی ئێران لەسەر تەدریبکردنی چەند سەد خوێندکارێکی کورد وەستاوە. ئەوە بوو ئەوانە کەوتنە تەنگەڵچنین بە خوێندکارانی کوردی زانکۆ بۆ ئەوەی ناچار بکرێن بە زۆر ڕەوانەی تەدریب بکرێن. لە ئەنجامی قایل نەبوونی خوێندکاراندا دەیان خوێندکاری کورد لە خوێندن دەرکران و ئەوەش خوێندکارانی ڕاکێشا بۆ ئەوەی بە مانگرتنی هێمنانە ناڕەزایی و بێزاری خۆیان بەرامبەر ئەو ڕەفتارانە دەربڕن کە دەرحەقیانە کرێ. هەندێک لە لێپرسراوە داغ لە دڵەکانی کوردستان ئەوانەی کە لە هەلومەرجی شەڕ و نائارامیدا خەریکی دەوڵەمەندبوون و گیرفانپڕکردن و دزی و بەدخویی بوون کەوتنە گیانی خەڵکی مانگرتووەوە، چەندین کەسیان لێکوشتن و بریندارکردن و بە بیانوویەکی باشیان زانی بکەونە گیانی خەڵکی شارەکانی کوردستان هەر بۆ ئەوەی گفتوگۆ تێک بدەنەوە و بەم جۆرە هەلومەرجی کوردستانیان ئاڵۆزاند و کەوتنە قوتکردنەوەی کۆسپ و تەگەرە لە ڕێگەی چارەسەری هێمنانەی مەسەلەی کووردا. هەندێک لایەنی کۆنەپەرستی کوردیش کە بە مەسەلەکە و هەلومەرجە ئاڵۆزەکەی زانی کەوتە هەوڵ و تەقەلای ناومێدانە و قۆستنەوەی کێشەی خوێندکاران بۆ قازانج و دەستکەوتی تایبەتی حیزبایەتی خۆیان. بێگومان ئەو دوو دەستە شەڕخوازە شۆڤێنەکانی کە لە ناو کاربەدەستانی میریدان و لایەنی کۆنەپەرستی کورد کە بە تەنگ ڕژانی خوێنی کورد و عەرەبەوە نایەن یەک مەسەلە بۆ شێواندنی دۆخی کوردستان کویانەکاتەوە. ئەویش پەکخستنی هەوڵدانی دڵسۆزانە و مەسئولانەیە بۆ چارەسەرکردنی مەسەلەی کورد بە ئاشتی و تێکدانی وتوێژ و ئاڵۆزکردنی بارودۆخی وڵات و سەپاندنەوەی شەڕی ناڕەوا بەسەر میلەتەکەماندا. ئێمە لە کاتێکدا ئەو دوو دەستە شەڕخوازە نیاز خراپە بۆ کۆمەڵانی خەڵک دەستنیشان ئەکەین و داوا ئەکەین بە پەلە کێشەی خوێندکارانی کورد چارەسەر بکرێ و ڕێگە نەدرێ هەوڵی خراپی ئەو تاقمە سەر بگرێ. ئەو ڕاستیە دووپا دەکەینەوە کە بە دەرکردن یا جێڕانەوەی ژمارەیە قوتابی زانکۆی کورد مەسەلەی خوێندکاران گۆڕینێکی قوڵی بەسەردا نایەت یاخود چارەسەر ناکرێ، چونکە تاقە ڕێگەی چارەسەرکردنی کێشەی خوێندکارانی کوردستان بەوە ئەبێ کە کێشەی کورد بە شێوەیەکی هەمەلایەنە لە عێراقدا چارەسەر بکرێ کە کێشەی خوێندکارانیش بەشێکی بچووکی ئەو مەسەلە گەورەیە. بەوە ئەبێ کە فەرق و جیاوازی نێوان خوێندکاری کورد و خوێندکاری عەرەبی بەعسی نەمێنێ و کاروباری بەڕێوەبردن و نەخشەدانانی گەشەکردنی قوتابخانە و زانکۆ و پەیمانگاکان و بەرنامەکانی خوێندنیان لەدەست ئەو کەسانەوە کە واقعی کوردستان تێناگەن و ڕەچاوی ناکەن یا نایانوێت تێبگەن بکەوێتە دەست کورد خۆی. هەر لەبەر ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە وتوێژدا و لە یاسای ئۆتۆنۆمی کوردستاندا داوای دامەزرانی ئەمانەتی پەروەردە و فێرکردن و خوێندنی باڵای بۆ کوردستان کردووە تا بە تەواوی خوێندکاری کوردستان لە دەست چەوسانەوەی جیاوازی لەگەڵکردن و سەپاندنی عەقلی ئەم و ئەو بەسەریا دەرباز بێ و بەبێ ئەوەی داوای ئەوەی لێ بکرێ ببێ بە بەعسی قاپی هەموو کۆلێج و پەیمانگاکانی بۆ بکرێتەوە و لە ناردن بۆ خوێندنی هەندەراندا غەدری لێ نەکرێ. سێمین کۆنفرانسی کۆمەڵە لە تەمموزی 1984دا سێمین کۆنفرانسی کۆمەڵە لە هەواری کانیسیە و لە بناری پیرەمەگروندا بەسرا 23 مانگ بەسەر کۆنفرانسی دووەمدا تێپەڕی بوو. لەم کۆنفرانسەدا 287 نوێنەر و 11 ئەندامی چاودێری بەشدار بوون. لە ڕووی تەمەنیانەوە 44 ئەندامی لە نێوان 20 بۆ 24 و 17 ئەندامیان لە نێوان 25 بۆ 30 و 74 ئەندامی لە نێوان 31 بۆ 35 و 34 ئەندامی لە نێوان 36 بۆ 40 و 18 ئەندامی بەرەو ژووری 40 ساڵ بوون. لە ڕووی پیشەوە
54 ئەندامی کرێکار و 7 جوتیار و 153 موچەخۆری بچووک و فەرمانبەر و 14 موچەخۆری ناونجی و 49 ئەندامی پیشەی جیاجیا و خوێندکار، لەوانە 5 ئافرەت و 10 کاسبکار. من راپۆرتی سیاسی و دەستگای ناوەندی ڕێخستن، راپۆرتی سیاسی، ئایدۆلۆجی، ڕێکخراوەی و پێشمەرگەیم خوێندەوە. یەکێتی نووسەران، هونەرمەندان، مامۆستایانی کوردستان نامەی پیرۆزباییان ناردبوو. لەکردنەوەی کۆنفرانسەکەدا مامجەلال نوێنەری یەکێتی شۆڕشجێران و دکتۆر قاسملۆ نوێنەری حیزبی دیموکراتی کوردستان و ئیبراهیمی عەلیزادە نوێنەری سازمانی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران ئامادە بوون. هەر یەکە وتاری تایبەتی خوێندەوە. دەربارەی گفتوگۆ کۆنفرانس بڕیاریدا بە هەڵسەنگاندنی هەلومەرجی تایبەتی ناوچەکە وڵات و بە ڕەچاوکردنی ئەو ڕاستیەی کە گفتوگۆ بۆتە یەکێک لە شێوەکانی خەباتی جوڵانەوەی کورد پاش وردبوونەوە لەلایەنی سەلبی و ئیجابی گفتوگۆ ئەو بۆچوونەی پەسەند کرد کە سەرەڕای ناسینی ماهیەتی ڕژێم و سەرەڕای ئەوەش کە حکوومەت لە گفتوگۆدا ناجددیە و تاقیکردنەوە ئەو ڕاستیی سەلماندووە کە هەمیشە لە بەڵێنەکانی پاشگەزە بێتەوە، بەڵام هەوڵ بدرێت گفتوگۆ تا دواچۆڕی بگوشتێ و بەر لەوە نەپسێنرێ تا مەسئولیەتی مێژووی پساندن و ئەنجامە خراپەکانی بکەوێتە ئۆباڵی ڕژێمی بەغداد. بە مەرجێ گفتوگۆ بەرامبەر ممارەسەی خراپی ڕژێم دەستبەسمان نەکا. گفتوگۆ و باسەکانی ناو کۆنفرانس 68 سەعات زیاتری خایاند. لەم کۆنفرانسەدا چەند کەسێکی نوێ کە لە ڕێکخراوی شارەکاندا کاریانە کرد هەڵبژێران بە ئەندامی سەرکردایەتی لەوانە کۆسرەت و بە ئەندامی احتیاتی سەرکردایەتی لەوانە دکتۆر خەسرە و خاڵ، عومەر فەتاح، دلێر ئەحمەد شکوری. پەیڕەوانی ڕێبازی تونڕە و نەیانتوانی زۆراتی بەدەست بهێن و بیر و بۆچوونەکانی خۆیان بسەپێنن، باڵێنیشیاندا ڕێزی بڕیارەکانی کۆنفرانس بگرن. کۆنفرانسی شۆڕشجێران بۆ هەڵسەنگاندنی هەلومەرجی کوردستان و ڕێخستنەوەی کاروباری ڕێکخراوەیی هەر لەو ماوەیەدا یەکێتی شۆڕشجێران کۆنفرانسی خۆی لە مێرگەپان بەست. گفتوگۆکانی ناو کۆنفرانس بەهێمنی و تەبایی کرا و هەڵبژاردنەوەی سەرکردایەتی تێدا ئەنجامدرا. خولێکی تری گفتوگۆ دۆخی ئاڵۆزاوی کوردستان و ساردی نێوان یەکێتی و بەعەز بە درێژایی مانگەکانی مایز، حوزەیران، تەمموز بەردەوام بوو. ڕۆژی 20 تەمموز سعدی مادی ساڵح هاتە سورداش و داوای کرد کە گفتوگۆ دەست پێ بکرێتەوە و ئەوان ئامادەن بۆ پێشوازی وەفدی یەکێتی. ڕۆژی 25 تەمموز وەفدی یەکێتی بەڕێکەوت بەرەو بەغداد. ڕۆژی 28 تەمموز لە بارگای قیادەی قوتری عێراق کۆبوونەوەی هاوبەش دەستی پێکرد. وەفدی یەکێتی پێگاتبوو لە فەریدون عەبدولقادر، عومەر عەبدوڵڵا، عومەر عەزیز بە سەرۆکایەتی دکتۆر فواد مەعسووم. وەفدی عێراق پێگاتبوو لە فازیل بەڕاک، مەحموود شکور شاهێن، دکتۆر مۆنزیل ئالشاوی، عەبدولفەتاح ئالیاسین بە سەرۆکایەتی عەلی حەسەن مەجید. ئەو چوار وەرەقەی یەکێتی ئامادە کردبوو کرابوو بە بەرنامەی گفتوگۆی ڕۆژانەی کۆبوونەوەکان. ئەم خولەی گفتوگۆکان لە هەموو خولەکانی پێش و خولەکانی دوای ڕێک و پێکتر بوو. 8 دانیشتنی سەرەکی و چەند کۆبوونەوە و دیدەنی لاوەکیان کردبوو. دوو کۆبوونەوەی تریشیان لەگەڵ کردبوون، یەکێکیان لیواڕوکن مەحموود شکور شاهێن لەگەڵی کردبوون بۆ ڕوونکردنەوەی ئەلمحاور الاستراتیجیە کە پێویستن بۆ پاراستنی عێراق لە هێرشی ئێرانی، تورکی، سووری. کۆبوونەوەی دووەمیان وەکیلی وەزیری نەوت لە وەزارەتی نەوت لەگەڵی کردبوون بۆ ڕوونکردنەوەی ئەو ناوچانەی نەوتیان تێدایە. لەم دوو کۆبوونەوەیەش مەبەستیان ئەوە بووە بە وەفدەکەی بسەلمێنن ئەو شوێنانی ناخرێنە سەر ناوچەی ئۆتۆنۆم لەبەر ئەوەیە کەیان بۆ پاراستنی عێراق پێویستە یاخود حەوزی نەوتیان تێدایە، لەبەر ئەوە ئەبێ بەدەست حکوومەتی ناوەندیەوە بێ نەک دەسەڵاتی ئۆتۆنۆم. دواتر بەعەز ئەویشی خستۆتە پاڵ ئەو شتانی کە ئەبێ بەڕێوەبردنی بەدەست بەغدادەوە بێ. لەسەر هەندێ مەسەلە پێگاتبوون، لەوانە ئاساییکردنەوەی هەلومەرجی کوردستان و کەرکووک و دەسەڵاتەکانی دا و دەستگای ئۆتۆنۆم. لەسەر هەندێ مەسەلەش ڕێک نەکەوتبوون بە چارەنەکراوی مابوونەوە دانرابوون مامجەلال لەگەڵ سەدام یەکلای بکەنەوە. لەوانە دیاریکردنی سنووری ناوچەی ئۆتۆنۆم و پەیماننامەی میثاق الجەبل الوەطەنی القەومیە التەقەدومیە. ئەو پەیمانە لە بابەتی ئەوە بوو کە لە ساڵی 1973دا لەگەڵ حیزبی شوێی عێراق مۆریان کردبوو. ئەمە بە هیچ جۆرێ بە یەکێتی قبوڵ نەئەکرا چونکە یەکێتی لە کوردایەتی ئەشۆردەوە. بەعەز ئەیویست هەموو شت بێ کۆبەلا دابخا و هیچ مەسەلەیەک بە هەڵواسرایی بەجێ نەیەڵێ. جێبەجێکردنی ئەوەی لەسەری ڕێکەوتبوون بەستبوو بە موافقەتی یەکێتیەوە لەسەر میساقەکە. وەفدەکە دوای لێبوونەوە لە دانیشتە سەرەکیەکان لەگەڵ عیزەدووری کۆبووبووە. ڕۆژی 23 ئاب وەفدی یەکێتی گەڕایەوە سوورداش. لە کۆبوونەوەی سەرکردایەتی یەکێتیدا کەوتینە لێکۆڵینەوەی بەڵگەکان. هەندێ لەوانی لەسەری پێگاتبوون کە موکوڕیان تێدا بوو، پێویستیان بە پێداچوونەوە و باسکردنەوە هەبوو. ناکۆچیەکانی بەعەز یەکێتی ناکۆچیەکان لەگەڵ بەعەز ئەتوانرێ بکرێن بە دوو بەشی جیاوازەوە: ناکۆچی سیاسی و ناکۆچی ئەرزی. ناکۆچی سیاسی لە عێراقدا بڕیاری سیاسی بەدەست کێیە؟ بەدەست ئەلمەجلیس الوەطەنی، ئەنجومەنی وەزیران،
قيادة قطر العراقي حزب بعث مجلس قيادة الثورية یان بەدەست هێزێکی نەبینراوی غەیبیە. لە کاتی گفتوگۆدا ئەم کێشەیە بەزەقی هەستی پێکرا بە تایبەتی لە دوو مەیداندا. یەکێکیان مەیدانی بەشداری کورد لە دەسەڵاتی ناوەندیدا، ئەوی تریان لە مەیدانی دەسەڵاتی حکمی زاتیدا. بیر و بۆچوونەکانی یەکێتی لەگەڵ بەعەز بە تەواوی لە یەکتری جیاواز بوون. یەکێتی لای وا بوو کە عێراق پێک دێ لە دوو نەتەوەی سەرەکی عەرەب و کورد، هەروەک لە دەستوری کاتی عێراقدا نووسراوە. لەبەر ئەوە ئەبێ لە هەموو شتێکدا بەشی هەبێ و بەشدار بێ لە داڕشتن و دانی بڕیاری سیاسیدا. یەکێتی باوەڕی بە دیموکراسی و پلورالیزم و بە ئازادی حیزبەتی و ڕۆژنامەوانی و دابەشکردنی دەسەڵاتەکان بەسەر دەسەڵاتەکانی تەشریعی، تەنفیزی، قەزائیدا هەبوو، وەکو ئەوەی باوە لە وڵاتانی دیموکراتیدا لە دنیا. یەکێتی لە ڕێخستنی پەیوەندی نێوان دەسەڵاتی ناوەندی و دەسەڵاتی حکمی زاتیدا باوەڕیوا بوو کە جگە لە کاروباری دیفاع، دەرەوە، پارەپول، ئەوانی تر ئەبێ بەجێ بهێڵرێ بۆ دەستگاکانی حکمی زاتی. حیزبی بەعەز بە موئامەرە هاتوۆتە سەرکار، وەکو سەدامیش ئەڵێ جئنا لنەبقا، هاتوون بۆ ئەوەی بمێنینەوە. باوەڕی بە ژیانی دیموکراسی و پلورالیزم نییە، بەڵکو ڕژێمێکی تۆتالیتاریە. هەوڵ ئەدا هاوڵاتی عێراقی بێگوێدانەنەتەوە دین و مەزەب بە گوێرەی بۆچوونەکانی خۆی و تێگەشتنی لە ژیان ڕابهێنێ و لە قاڵب بدا. ئامادە نییە لە بچووکترین دەسەڵاتی خۆی بۆ هیچ حیزب و لایەکی تر بگوزەرێ. جۆری بەڕێوەبردننی حیزب و دەوڵەت لە عێراقدا شتێکی تایبەتیە و لە دنیادا نمونەی نییە. بەعەز سەیری ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی نیشتیمانی ئەکا وەکو دوو دەستگای بێدەسەڵاتی سیاسی. داو دەستگای ئۆتۆنۆمی پێگاتە بوو لە ئەنجومەنی یاسادانان ئەلمەجلیس تەشریعی و ئەنجومەنی جێبەجێکردن ئەلمەجلیس تەنفیزی. ئەندامانی تەشریعی بەناو لەلایەن دانیشتوانی ناوچەی ئۆتۆنۆم و هەڵەبژێران، بەڵام ئەبوایە لەو کەسانە بن کە سەرکردایەتی بەعەز پەسەندیانەکە. مەرجەکانیشی ئەوەندە قورس و نالەبار بوون مەگەر کەسێ پێی لە کەرامەتی شەخصی و نەتەوەی خۆی بنایە ئینجا پێ قوبوڵەکە. ئەم دەستگایە ئەگەرچی لە سەداسەد بە فەرمان و ئامۆژگاری بەعەسکاری ئەکرد و دەستکردی خۆی بوو کەچی دەسەڵاتی دانانی قانونی پێنەدرا بوو. ئەلمەجلیس الوەتەنی لە بەغداد شتێ بوو لە بابەتی مەجلیسی تەشریعەکەی هەولێر. ئەلمەجلیس تەنفیزیش دەستگایکی بێدەسەڵات بوو. جگە لەوەی هەندێ لە دائیرەکانی سەر بە هەندێ لە وەزارەتەکان هیچ پەیوەندیەکیان لەگەڵ ئەمانەتە عامەکانی حکمی زاتی نەبوو. محافظ و سەرانی دەستگا ئەمنیەکانیش ڕاستە و خۆبەسرا بوون بە بەغدادەوە. بەعەز وەکو دەستگایکی بەڕێوەبەراتی بێدەسەڵاتی سیاسی سەیری ئەنجومەنی وەزیرانی ئەکرد. لە بڕیاردانی سیاسیدا ڕەنگە ڕاوێژیان پێ بکرێ، بەڵام دەسەڵاتی دانی بڕیار و دەنگدانیان نەبوو. لە یەکێ لە کۆبوونەوەکاندا عەلی حەسەن مەجید لەسەر دەسەڵاتەکانی ئەنجومەنی وەزیران بە ڕاشکایی وتبووی لەوەتی بەعەز هاتۆتە سەر حکوم لە ئەنجومەنی وەزیراندا تەنیا یەک جار دەنگ درراوە، ئەویش لە ساڵی 1960دا بووە. ئەو بڕیارەش هەر ئەو کاتە هەڵوەشێنراوەتەوە. لەگەڵ ئەوەشدانەیان نەشاردەوە کە وەزارەتەکانی دیفاع، کاروباری دەرەوە، کاروباری ناوخۆ، ئیعلام، تەختیت لە هیچ زروف و زەمانێکدا نادەن بە هیچ کەس و هیچ حیزبێ جگە لە ئەندامی بەعەز لە ناو بەعسیشدا بەوانەی کە لە خۆیان نزیکن. دەستگا ئەمنیەکانیش ئەمن، ئیستیخبارات، مخابەرات بەتەنیا لە دەست سەدام خۆیدا بوو، بۆ کەس نەبوو قسەی تێدا بکە، تەنانەت سەرکردایەتی بەعسیش. لە عێراقدا مەجلس قیادەت الثەورە، قیادەت قوتر العێراق، المەجلس الوەتەنی، ئەنجومەنی وەزیران هەبوو. لەناو هەموو ئەم دەستگایانەدا کورد یا کەسانی بەڕەچەڵە کورد هەبوون. بە گوێرەی دەستور مەجلس قیادەت الثەورە بەرزترین دەسەڵات بوو کە دانانی قانون و مەرسوم و بڕیاری سیاسی بەدەست بوو. لە ڕاستیدا ئەمیش دەستگایکی کارتۆنی بوو، چونکە دەسەڵات تەنیا لە دەست یەک کەسدا بوو کە لە یەک کاتدا سەرۆک کۆمار و سەرۆکی مەجلس قیادەت الثەورە و ئەمین سڕ قیادەت قوتر العێراق و قائیدی عامی قواتی مسلحە و سەروەزیران بوو، ئەویش سەدام حسێن بوو. لە وڵاتێکدا کە هەموو دەسەڵاتەکان لە دەستێکدا کۆبوو بێتەوە و ڕژێمی حکومڕانی بەڕادەیەک تۆتالیتاری بێ، دەزوەر بداتە دیاریکردنی جۆر و ڕەنگی جلوبەرجی فەرمانبەرەکانی تەنانەت قەڵەوی و لاوازیان ئەبێ لە چ دەسەڵاتێکی خۆی لە کاروباری ناوەندی و لە کاروباری حکمی زاتیدا بە قازانجی کورد دەزەڵ بگرێ. لەبەر ئەوە ئەبێ مرۆڤ بێنێتە بەرچاوی کە گفتوگۆ لەگەڵ ئەمانە کارێکی چەند دژوار و پرسیارەکەی دکتۆر قاسملۆ چەند بەجێ بوو، ئایا ئێوە ئەزانن لەگەڵ کێ تەرەفن؟ ناکۆچی ئەرزی عەبدوڕەزاق حوسنی کە یەکێکە لە مێژوونووسە بەناوبانگەکانی عێراق لە کتێبەکانیدا زۆر بەڕوونی سنووری کوردستانی عێراقی دیاری کردووە. لە جیم 3298 کتێبەکەیدا تاريخ العراق السياسي الحديث نووسیوێتی يقطن الكرد في العراق مدنا وقرى تبتدي من الحدود الإيرانية العراقية على خط مستقيم يمتد من جبل حمرين حتى جبل سنجار، حيث يتصل بالحدود العراقية التركية السورية
ويؤلفون فيه أهم أقلية قومية. کورد لە چەندین شار و گوندی عێراق نیشتەجێیە. ناوچەکەی بەڕاستەهێڵێک لە سنووری ئێران عێراقەوە دەست پێ دەکات. لە چیای حەمرینەوە درێژ دەبێتەوە بۆ چیای سنجار کە بە سنوورەکانی عێراق، تورکیا، سووریا دەگا. ئەوان گرنگترین کەمایەتی تێدا پێک دێنن. بەڵام بەعس و پێشەویش حکوومەتەکانی تری عێراق هەرگیز دانیان بەم سنوورەدا نەناوە. یەکێ لە ناکۆچەکانی شێخ مەحموود لەگەڵ بەریتانیا و حکوومەتی مەلیک فەیسەڵ و یەکێ لە ناکۆچەکانی مەلا مستەفای بارزانی لە شۆڕشی ئەیلولدا لەگەڵ بەعز ئەم مەسەلەیە بووە. لە کۆتایی بیستەکان و سەرەتای سیەکاندا چالاکەکانی کورد داوای دروستکردنی دوو لیوای تازەیان کردووە بە ناوی لیوای دهۆک لە قەزا و ناحیە کوردنشینەکانی مووسڵ و لیوای باجەڵان لە قەزا و ناحیە کوردنشینەکانی دیالە و کورد. دیاریکردنی شوێنە کوردیەکان بوو بە کێشەیەکی هەمیشەیی لە نێوان جوڵانەوەی کورد و حکوومەتی عێراقدا. لە گفتوگۆکانی سەرکردایەتی بارزانی و بەعزدا ساڵی 1970 ئەم کێشەیە بە چارەسەر نەکراوی بەجێ هێڕابوو بۆ ئەوەی لە ساڵانی دواییدا سەرژمێریان تێدا بکرێ. دوایی هەر ئەم کێشەیەش کرا بە بیانووی هەڵگیرساندنەوەی شەڕ. بەعز پێشەوەی بێتە سەر حکوم بیری لە مەسەلەی گۆڕینی پێگاتنی نەتەوەی هەندێ ناوچە کردبەوە. ساڵی 1963 ئەگەرچی ماوەی چەند مانجێ لە حکوم دامایەوە، بەڵام فریای ئەوە کەوت زۆری ناوچە نەوتیەکانی کەرکووک و هەولێر لە کورد چۆڵ کرد. ساڵی 1968 کە بۆ جاری دووەم هاتەوە سەرکار، ئەم جاریان بە ڕێکوپێکی و بیندرێژی کەوتە جێبەجێکردنی نەخشەکانی. بەعز بە پەیڕەوی لە تیۆریەکەی سەدام حوسێن کە کورد بخاتە بەردەمی دوو کاری لەکردن نەهاتوو بۆ ئەوەی لە ڕووی مادیەوە مەحاڵ بێ بتوانێت جا بێتەوە و لە ڕووی معنەویشەوە مەحاڵ بێ بتوانێت بیری لێ بکاتەوە، هەندێ ڕێوشوێنی داناوە. یەک، هەموو ئەو ناوچانەی نەوتیان تێدایە ئەبێ لە قەڵەمڕەوی حکومی زاتیدا ببڕێن و لە کورد چۆڵ بکرێن. بیانۆکەی ئەوەیە سامانی سروشتی مڵکی هاوبەشی هەموو گەلی عێراقە ئەبێ بەدەست دەسەڵاتی ناوەندیەوە بێ. دوو، هەموو ئەو ناوچانەی بۆ پاراستنی سنووری عێراق و بەغدادی پایتەختی لە هێرشی دەوڵەتانی دراوسێ و جوڵانەوەی کورد پێویستن ئەبێ لە قەڵەمڕەوی حکومی زاتیدا ببڕێن و لە کورد چۆڵ بکرێن. بیانۆکەی ئەوەیە پاراستنی عێراق ئەرچی دەسەڵاتی ناوەندیە، لەبەر ئەوە ئەبێ ئەو ناوچانە بەدەست حکوومەتی ناوەندیەوە بێ. سێ، هەموو ئەو ناوچانی بە کەڵکی کشت و کاڵ دێن لە ناوچەکانی نێوان کورد و عەرەبدا ئەبێ لە قەڵەمڕەوی حکومی زاتیدا ببڕێن و لە کورد چۆڵ بکرێن. بیانۆکەی ئەوەیە دابینکردنی گوزەران بۆ ئەو جوتیارانەی لە خواروی عێراق زەویەکانیان ئەبێتە شۆرەزار ئەرچی حکوومەتی ناوەندیە. چوار، بۆ ئەوەی ژمارەی کورد لە چاو عەرەبدا کەم ببێتەوە لە سەرژمێری گشتی و ڕەفتار لەگەڵکردندا فەیلی بە ئێرانی و ئێزیدی و کلدانی بە عەرەبدا بنرێن. بە جۆرەی ئەم سەرەتایانە هەرزوو ناوچەکانی بەدرە، جەسان، مەندەلی، خانەقین کە کەوتونەتە داوێنی چیاکانی پشکۆ و درێژبوونەوەیەکی سروشتی ناوچەی ئیلامن و بە درێژایی مێژوو شوێنی ژیانی کوردی لوڕ و فەیلی بووە لە کورد چۆڵ کرد. ئەم ناوچانە بۆ پاراستنی بەغداد لە هێرشی ئێران پێویستن. بۆ ئەوەی ناوچەی حکومی زاتی سنووری لەگەڵ بەغداد نەمێنێ، محافەزەیەکی تازەی دروست کرد. تکریت کە ناحیەکی دواکەوتوی بچووکی سەر بە قەزای سامەڕا بوو، کرد بە ناوەندی و ناوچە کوردنشینەکانی گەرمیانی لە کەرکووک و دیالە دابڕی و نووسانی بە تکریتەوە. هەرچی نەخشەشاندانە بۆ تعریبی کەرکووک بە تەواوی وەکو ئایانوی سەری نەئاگرت، چونکە زۆرایەتی دانیشتوانی قەزا و ناحیەکانی کورد بوو. لەبەر ئەوە محافەزەی کەرکووکی پارچە پارچە کرد، هەندێکی خستە سەر تکریت و هەندێکی خستە سەر سلێمانی. شاری کەرکووک و لە دەور و پشتەکەشیدا بەلای سلێمانیدا قەرەهەنجیر و بەلای هەولێردا ئاڵتون کۆپری و دووبزی هێشتەوە، ئەویش بۆ دابینکردنی مەیدانی دیفاع و هەردوو ناوچەشی تعریب کرد. محافەزەی دووە کە 1969 دروست کرابوو، هەر لە سەرەتاوە هەندێ لە ناوچە کوردنشینەکانی مووسڵی نەخرابوە سەر. سنجار و شێخان مەڵبەندی مێژووی کوردانی ئێزیدی لێجیا کردەوە. ناوچە تێکەڵاوەکانی تەلعفەر، زومار، سمێڵی لێدابڕی و لەسەر داوای جاشەکانی زێباری ئاکرێش خرایە سەر مووسڵ. سنووری ناوچەی حکمی زاتی ئەوەندە خوار و خێز بوو، هەر بە تەماشاکردنێکی سەرپێیی هەز بە دەستکاریکرانی نابەجیەکرا. جارێکیان ئەم مەسەلەیەم بۆ دکتۆر قاسملۆ باز ئەکرد و لەسەر نەخشە بۆم ڕوون کردەوە، کردی بە پێکەنین و ئەم نوکتەی جێڕایەوە. سەربازێک ئەچێ بۆ حەمام، خۆی ڕوت ئەکاتەوە و جلوبەرگ و کەلوپەلەکانی لە ژووری خۆگۆڕین دائەنێ. ئەچێ بۆ ژووری گەرما و خۆی بشووە. دوای خۆشتن دێتە ژووری خۆگۆڕین، ئەڕوانێ جلوبەرگ و کەلوپەلەکانی نەماوە، بە تەنیا تاقەکەی پشتی و پۆستاڵەکانی ماون. ئەویش پۆستاڵەکانی لە پێ ئەکا و نیتاقەکەش ئەبەستێ و ئەچێتە بەردەمی کابرای حەمامچی، بەو جۆرە ڕائەوەستێ و ئەڵێ من ناڵم شتەکانیان دزیوم، بەڵام تو شەرەفت کە من هاتم ئاوەها بووم. ئینجاوتی ئێوەش بچن ئەم خەریتەیە پیشانی سەدام بدەن و لێ بپرسن ئێمە ناڵین کوردستان تعریب کراوە، بەڵام تو شەرەفت کوردستان پێشەوەی حکمی زاتی بدرێتێ، وەها بوو. الحەکەم والخەصم
پامنێرێکی ڕادیۆی مۆنتی کارلۆ و پامنێرێکی هەفتەنامەی ئەتالیع العەرەبیە کە لە لەندەن بە پارەی عێراق چوو بوون بۆ سوورداش بۆ وتوێژ لەگەڵ مام جەلال. مام جەلال لە وەڵامدانەوەی پرسیاردا زیاد لە پێویست درێژە بە قسەدا لە باسەکە دەرەچێ، باسی تر ئەهێنێتە ناو وەڵامەکەیەوە کە هیچ پەیوەندی لەگەڵ پرسیارەکە نییە. گوێ ناداتە دەنگدانەوە و ئەنجامی قسەکانی. هەندێک جار قسەکانی پێچەوانەی قسەی پێشووی خۆین. ئەمە یەکێکە لە نوختە لاوازەکانی. گفتوگۆکان درێژ بوون. هەردوو پەیامنێر هەمویان وەکو خۆی بڵاو نەکردەوە، بەڵکو بە ئارەزوی خۆیان ئەو ڕستانیان لێ هەڵبژارد بوو کە خۆیان مەبەستیان بوو. مام جەلال لە یەکێ لە کۆبوونەوەکانی بەغدادا لەسەر یەکێ لە مەسەلە گرنگەکان لە کاتێکدا کە ئەبێ بە کێشە لە نێوان ئەم و وەفدی حکوومەتدا، وەفدی حکوومەت ئەیانوێت سەدام بکەن بە بەهانە بۆ تونگیری خۆیان و مام جەلالیش بۆ ئەوەی سەدام لەو کێشەیەدا بێلایەن کە وتبووی ئەوە کێشەی نێوان ئێمە و حکوومەتە، بەڵام ئەو سەرۆکی عێراق لەو کێشەیەدا خەسم نییە، بەڵکو حەکەمە. بێگومان ئەمە جۆرێکە لە دیبلۆماسیەتێکی زیرەکانە. مام جەلال ئەم ڕووداوی بۆ کابرای ڕۆژنامەوان جێرابەوە. ئەویش بۆ سەرباسی وتوێژەکە لە زمانی مام جەلالەوە ئەو ڕستەی هەڵبژارد بوو کە ئەڵێ سەدام هو الحەکەم وەلەیسە الخەسم. سەدام دادوەرە نەک نەیار و گفتوگۆکەی بەم ناونیشانە لە ژمارە 65 شەشی ئابی 84دا بڵاو کردبووە. ئەمە لە ناو ناحەزەکانی یەکێتیدا بە تایبەتی لایەنەکانی ئەجەبە الوەتەنیە دیموکراتیە بەخراب وەرگیرە و هەرایەکی زلیان لەسەر دروست کرد. لە ناو بنکەکانی یەکێتیشدا دەنجیدایەوە، ڕەخنە لە مام جەلال ئەگیرا لەسەر ئەم قسەیە. ڕێکخراوەکانی دەرەوە بە ناوی مام جەلالەوە تەکزیبیان کرد و بە فراوانی بڵاویان کردەوە، بەڵام نە ئەتالیع العەرەبیە و نە هیچ ڕۆژنامەیەکی تر تەکزیبەکەیان بڵاو نەکردەوە. هەوڵێکی تر بۆ ئاشبوونەوە. ڕۆژی 16/8/84 وەفدێکی دەسەڵاتداری یەکێتی کە پێگاتبوو لە جەبار فەرمان، ئازاد هەورامی، دکتۆر پێشەوە تاڵەبانی لەگەڵ فەرەیدون دارتاش چوون بۆ چیای شیرین بۆ بینینی نوێنەرانی مەکتەبی سیاسی حیزبی شووی عێراق. لەم کۆبوونەوەیەدا نوێنەرانی یەکێتی ئامادەی یەکێتیان دەربڕی بۆ دەستپێکردنی گفتوگۆ و ئاشبوونەوەی گشتی لەگەڵ هەموو لایەنەکانی ئەنجەبە الوەتەنیە دیموکراتیە و ڕێگەدان بە هێزەکانیان بۆ گەڕانەوە بۆ ناوچەکانی ژێردەسەڵاتی یەکێتی بۆ مەرجەی ڕێزی بڕیاری شەڕاگرتن بگرن و تا ئەو کاتی لە نێوان یەکێتی و هێزەکانی حکوومەتدا ئاگربڕ هەیە لە ناوچەکانی یەکێتیەوە هێرش بۆ سەر هێزەکانی عێراق نەکەن. نوێنەرانی حیزبی شیوعی عێراق بەو پەڕی لە خۆبایی بوونەوە ئەڵێن بۆ هاتوچۆی ناو کوردستان ئێمە ئیزن لە کەس وەرناگرین و بۆ پەلاماردانی هێزەکانی عێراقیش ئێمە هیچ ئیلتیزامێکمان بە بڕیاری یەکێتیەوە نییە، خۆمان ئازادین چی ئەەکەین و چی ناکەین. بۆ دەستپێکردنی گفتوگۆش لەگەڵ یەکێتی کردبیان بە مەرجی پێشەکی کە ئەبێ یەکێتی بەیانێک دەربکە ئیدانەی هەڵوێستی خۆی بکە لە شەڕی پشت ئاشان و گفتوگۆی بەتەنیا لەگەڵ حکوومەت و ئەبێ یەکێتی کۆتایی بە گفتوگۆ بهێنێ و شەڕ دەست پێ بکاتەوە، ئەوسا ئەوان گفتوگۆی لەگەڵەکەن. نوێنەرەکانی یەکێتی پیان ڕاگەێنن مادەم ئەوان ئیلتیزام بەڕاگرتنی شەڕۆ ناکەن کەوابێ هەتا لە نێوان یەکێتی و لایەنەکانی ئەجەبە الوەتەنیە دیموکراتیەدا ڕێکەوتنی سیاسی نەبێ، چاگوای هێزەکانیان نەنێرنەوە ناوچەکانی ژێردەسەڵاتی یەکێتی، ئەجینا ڕێگەیان نادەن و ئەگەر پێویست بکە بۆ ڕێلێگرتنیان هێز بەکارێنن. کۆبوونەوەکە بەم جۆرە بە تەحەداکردنی یەکتری تەواو بوو. حیزبی شوێی عێراق بۆ ئەوەی هەڕەشەکەی خۆی بباتە سەر و تەحەدای ئاگربڕەکەی نێوان یەکێتی و بەعز بکە، هێزێکی گەورەی خۆی نار بۆ خۆشناوەتی. هێزەکانی یەکێتی لە چیای سەفین دەوریان گرتن، بە کارەساتێکی خوێناوی کۆتایی هاتوو زۆری هێزەکەیان فەوتە. ڕۆژی 26 ئاب عەلی حەسەن مەجید بە کاروانێکی درێژی ئۆتۆمبیل هاتە سوورداش، لەگەڵ خۆی زۆری کاربەدەستە گەورەکانی دەستگای ئەمنی هێنا بوو. مەبەستی لە هاتنەکەی وەکو خۆی وتی پیشاندانی دۆستایەتی و ڕێزی تایبەتی بوو بۆ یەکێتی لە بەرچاوی خەڵک. دیسان گرژی وردەشەڕی جاش و پێشمەرگە دیسان کەشی سیاسی کوردستانی ئاڵۆزان لەلایە کۆتونڕەوەکانی ناو یەکێتی و لەلایەکی ترەوە ئەجەبە الوەتەنیە دیموکراتیە دەستیان لە خۆشکردنی ئاگری ئەم بەزمەدا هەبوو. ڕادیۆکانی پارتی دیموکراتی کوردستان و حیزبی شوێی عێراق بە خۆشیەکی زۆرەوە هەواڵەکانی بەزلکراوی بڵاو ئەکردەوە و تیژی ئەکردن لە یەکتری. لەم گرژێدا سەید کەریم لەگەڵ دوو پێشمەرگەی تر نەهر و عەبدوڵڵا سەلیم و سەلاح خۆشناو ڕۆژی 15 ئەیلولی 84 بە ئۆتۆمبیل لە سلێمانیەوە گەڕا بۆ سوورداش، ئاگای لەوە نابێ لەو نزیکانە هەندێک جاش کوژراون، ئەکەوێتە بۆ سەی جاشەکانی تاسوجە و هەمویان کوژرابوون. ئۆتۆمبیلەکەشیان ئاگری گرتبوو، زۆریان لە ناویدا سوتا بوون. سەید کەریم خەڵکی هەودیان و بە ناوی باوکیەوە ناونرابوو، چونکە ئەم هێشتا لە سکیدایکی دابووە کە باوکی مردووە. دوای ڕێکەوتنی ئازار چوو بۆ ئەلکولیە عەسکەریە و بوو بە ئەفسەر و لە 1974دا چوو بۆ ریزی شۆڕشەوە، لە هێزی سەفیندا بوو بە فەرماندەی بەتالیۆن.
پیاوێکی گورج و گۆڵ و لەش سووک و لە شەڕدا هەتا بڵێ ئازا و چاو نەترس بوو. ڕاوکەرێکی دەزڕاست و ئەنجێوە و شاخەوانێکی وریا بوو. لە سووریاوە پێکەوە گەڕابووینەوە کوردستان و پێشمەرگەی مەفرەزە سەرەتایەکانی ئەم شۆڕشە و یەکێ لە هاوڕێ نزیکە خۆشەویستەکانم بوو. لە ناو دا و دەستگاکانی یەکێتیدا چەندین لێپرسراوێتی بەرزی وەرگرت بوو. سەرکردایەتی دەیان شەڕی سەرکەوتوانەی کردبوو. کوژرانی سەید کەریم بەم جۆرە خەمێکی زۆری لە ناو هەموو هاوڕێکانی و پێشمەرگە و ئەندامەکانی یەکێتی و خەڵکدا خوڵقاند. مەکتەبی سیاسی بەم بۆنەیەوە بەیانێکی دەرکرد. هەر لە سەرەتاوە بەعز کەزانی یەکێتی لەسەر لێدانی جاژ لە پێشمەرگەکانی خۆی ناپێچێتەوە، ئەویش دەستی جاشەکانی خۆی بۆ پێشمەرگە کوشتن ئاوەڵا کرد بوو. لە ڕاستیدا لەمەشدا بەعز سوودمەند و یەکێتی زەرەرمەند بوو. جاش و پێشمەرگە هەردووکیان کورد بوون و ئەو کوشتارەش ناکۆچیەکانی ناو کوردی قوڵتر ئەکردەوە و ئەو جاشانەی ئەکوژان لە چاوی پێشمەرگەکانی یەکێتیدا کە لە تۆڵی ئەواندا ئەکوژرانەوە کەسانی نزم و بێنرخ بوون. لە نێوان عیزە دووری و مامجەلالدا هەروەها لە نێوان عەلی حەسەن مەجید و مامجەلالدا چەند نامە و پەیام ئاڵوگۆڕ کرا. ڕۆژی 3 ئەیلول بۆ دەربڕینی نیازپاچی و سووربوون لەسەر درێژە پێدانی گفتوگۆ، عیزە دووری و عەلی حەسەن مەجید بۆ سەردانی مامجەلال و سەرکردایەتی یەکێتی هاتن بۆ سوورداش و کۆبوونەوەیەکی درێژکرا. یەکێ لەو مەسەلانەی لەم کۆبوونەوەیەدا باسکرا مەسەلەی جاش بوو. عیزە دووری بە ڕاشکاوی وتی ئێمە ئەوانەمان بۆ چییە؟ بۆ شەڕی ئێوە ڕامانگرتوون. ئەگەر شەڕمان لەگەڵ ئێوە نەمێنێ ئەوانەمان بۆ چییە هەڵیانەوە شێنینەوە؟ داوامان لێکرد ئەمەمان بۆ بنووسێ. وتی ئێمە هێشتا پێک ناتوین، ئەوە ناخەمە سەر کاغەز، چونکە ئێوە بەکاری ئەهێنن بۆ ترساندنیان و ڕاکێشانیان بەلای خۆتاندا. عیزە دووری مامجەلالی داوەت کرد بۆ بەغداد بۆ تەواوکردنی گفتوگۆ. لەو ماوەیەدا بەعز بەتەما بوو هەڵبژاردنی ئەلمەجلس الوەتەنی بکە، ئەیانویست یەکێتیش بەشدار بێ. بۆیە هەردوو لاوا پێگاتن کە ئەم جارەیان دوایین خولی گفتوگۆ بێ، بەڵگەکان ئیمزا بکرێن و بەیانێکی ڕسمی دەربچێ. لەبەرەوە داوایان کرد کە ناوی هەموو ئەو کەسانە لەگەڵ خۆیان ببەن بۆ بەغداد کە یەکێتی ناودێریان ئەکا بۆ وەزارەت و ئەندامی ئەلمەجلس الوەتەنی. لە دوا هەفتەی مانگی ئەیلولدا مامجەلال چوو بۆ بەغداد و هەندێک لە ئەندامانی سەرکردایەتی چوون بۆ سلێمانی، هەولێر، کەرکووک، دهۆک بۆ قسەکردن لەگەڵ هەندێک کەسایەتی ناسرا و پرسوڕیان پێ بکەن لەسەر دیاریکردنی ئەو ناوانە بۆ وەزارەت و ئەندامەتی ئەنجومەنی نیشتیمانی دیاریانەکەن. لە کۆتایی ئەیلول هەمویان لە بەغدادیشان گرتەوە، ناوەکانیشان ئامادە کرد بوو. زۆری ئەوانی ناودێر کرابوون کەسایەتی سربەخۆ بوون، پێشمەرگە و کادریان تێدا نەبوو. وەفدی یەکێتی مامجەلال، دکتۆر فواد مەعسووم، فەریدون عەبدولقادر، عومەر عەبدوڵڵا، عومەر عەزیز، ئازاد هەورامی، سەربەز بامەڕنی بە کۆمەڵ چوون بۆ دانیشتن لەگەڵ عیزە دووری لە کۆشکی ئەلمەجلس الوەتەنی. مامجەلال بە عیزە دووری وتبوو ئەوە ئێمە هاتوین بۆ ئیمزاکردنی ڕێکەوتنەکە و بڵاوکردنەوەی بەیان. عیزە دووری لە سەرەتادا پێخۆشحاڵێکی زۆر پیشان ئەدا و ئامادەی خۆیان دەرئەبڕێ بۆ ئیمزاکردن و ئیعلانکردنی. عیزە دەڵەستێ بە تەلەفۆن ئەم هەواڵە خۆشە بە سەدام ڕابگەێنێ. کە دێتەوە بە چڕوچاوی ترشاوە دێتەوە بە مامجەلال ئەڵێ هێشتا مۆزوعی جەبهە و میساق تەواو نەبووە، ئەبێ ئەویش ببڕینەوە. مامجەلال ئەڵێ لە دانیشتنیی پێشوودا سەرۆک وتی ئێمە گفتوگۆ لەسەر جەبهە و میساقەکەی لەگەڵ حیزبی شوێی عێراق بە 3 ساڵ تەواو کرد، با لەگەڵ ئێوەش ئەوەندە بخایانێ لەسەر ئەوە ڕێکەوتنەکە دوامەخەن. عیزە دووری سوور ئەبێ لەسەر هەڵوێستی خۆی. مامجەلال ئەڵێ دیارە تورک ئیشەکەیان تێکدا. لەم کاتەدا سەرۆکی ئەرکانی جێشی تورکی لە بەغداد بوو. هەموو کارەکان پەچی کەوت و بەعسکەوتە بەهانەهێنانەوە بۆ دواخستنی تێکڕای کارەکە. وەکو دوای بیسمان سەرۆکی ئەرکانی جێشی تورک بۆ تێکدانی ڕێکەوتنی کورد و عێراقات بوو بە بیانووی ئەوەی ئەمە ئەبێ بەهۆی هاندانی کوردەکانی ئەوان و لە ئەنجامدا ئەمە ئەبێ بە هەڕەشە لە ئاسایشی نەتەوەی تورک. ئەوسا عێراق لە دوو لاوە پێویستی بە تورکیا بوو. یەکەمیان بۆ دابینکردنی مەسرەفی جەنگی ئێران، لەو کاتەدا تەنیا ڕێگای ناردنی نەوت لوولەکانی تورکیا بوو. لوولەکەی سووریا لە مێژ بوو داخرا بوو، هێشتا لوولەکەی سعودیەش تەواو نەبوو بوو. دووەمیان تورکیا ڕێگایکی گرنگی ترانزیتی کەلوپەلی ئەوروپا بوو. هەرچەندە تورک هەم لە نەوت و هەم لە ترانزیتی بازرگانی قازانجی زۆریان نەکرد، بەڵام ئەیانتوانی بەم دوو ڕێگەیە ئیبتیزازی سەدام بکەن. ڕۆژی 3 ئەیلول وەفدی یەکێتی جارێکی تر لەگەڵ وەفدی حکومی کە پێگاتبوو لە عیزە دووری، فازل بەڕاک، مۆنزیر شاوی، عەبدولفەتاح ئالیاسین، عەلی حەسەن مەجید، مەحموود شکور کۆبووە. بابەتی کۆبوونەوەکەیان گۆڕی بۆ باسی هەڵبژاردنی ئەلمەجلس الوەتەنی و بۆ یەکەمین جار باسی بەشی حیزبە کارتۆنیەکانیان هێنا بۆ ناو باسەکەوە. بێگومان ئەمە بۆ تەگەرەدان بوو لە ڕەوتی گفتوگۆ. ڕۆژی 6 تشرینی یەکەم وەفدەکە سەدامی بینی. سەدام قسەی گشتی کردبوو، ئامۆژگاری کردبوون کە شەڕ نەکەنەوە و دان بە خۆیان دابگرن. ڕۆژی 13 تشرینی یەکەم جارێکی تر وەفدەکە لەگەڵ عیزە دووری، نائیم حەداد، عەلی حەسەن دانیشن.
بێ ئەوەی بگەن بە هیچ ئەنجامێکی دیاری کراو. ڕۆژی 14 تشرینی دووەم وەفدەکە بە ناومێدی گەڕانەوە بۆ کوردستان. ئەمە ئیتر سەرەتای دەشتن بوو لە ڕێکەوتنی سیاسی لەگەڵ بەعەز. بەعەز دەویست درێژە بە ئاگربڕ بدا بێ ئەوەی هیچ دەستکەوتێ بە کورد بدا. یەکێتیش ئەویست درێژە بە ئاگربڕ بدا چونکە هێشتا ئامادە نەبوو بۆ شەڕ. هەردوو لە وەختیانە کوشت. سەرکردایەتی ئەو دەستکاریانەی بە پێویستی ئەزانی لە میساقەکەدا بکرێ بە نووسین ناردی بۆ سەرکردایەتی بەعەز. عەلی حەسەن بە تەلەفۆن ئاگاداری عومەر عەزیزی کردبوو لە کەرکووک کە بە سەرکردایەتی یەکێتی بڵێ یەک تێبینیەکانی لەسەر میساق ناردبووتان هەندێکی ئەکرێ جێبەجێ بکرێ بەڵام هەندێکی نووسراوە بۆ ئەوەی ڕێکەوتنەکان هەڵتەچێنێ. دوو دیارە بەرەو شاغەڕۆنەوە. سێ پێ ئەچێ لەگەڵ کوڕانی مەلاڕێک بکەون موبارەکتان بێ. ڕاونانی گەرم پێکەکە کەوتبووە چالاکی هەندێک لە بارەگاکانی خۆی لە ناوچە سنوورەکانی تورکیا عێراق دانابوو. تورکیا ڕێکەوتنێکی لەگەڵ عێراق ئیمزا کرد ناوی لێ نابوو ڕاونانی گەرم. بەپی ئەم ڕێکەوتنە تورکیا بۆی هەبوو بۆ ڕاونانی چەکدارەکانی پێکەکە 5 کیلۆمەتر بێتە ناو خاچی عێراقەوە. ئۆردوی تورک یەکەمین هێرشی بۆ سەر بادینان دەست پێ کرد. یەکێتی لە بەیانێکی درێژدا ئامادەی خۆی دەربڕی بۆ ناردنی هێز بۆ بەرپەرزدانەوەی هێرشی تورک. لەمەش مەبەستی دڵنەوەی پارتی دیموکراتی کوردستان بوو. بەڵام پارتی دیموکراتی کوردستان نەک هەر پێشوازی لەم پێشنیارە نەکردو، نەک هەر بەرگری ئۆردوی تورکی نەکرد، بەڵکو کردی بە بیانوێکی تر بۆ هێرشی ڕاگەیاندن دژی یەکێتی. کۆتایی هێنان بە گفتوگۆ. کۆبوونەوەیەکی کۆمیتەی سەرکردایەتی کرا بۆ لێکۆڵینەوە لە ڕەوتی گفتوگۆ و هەلومەرجی کوردستان. زۆری ئەندامانی سەرکردایەتی کەوتبوونە ژێر کارتێکردنی پرۆپاگەندەی دوژمنانە. هەندێکیان قسەی نالەباریان نەکرد و ئەیانوت ئەمە جاشایەتی ئێمایکین. لە کاتێکدا ئێمە هیچ شتێکی خراپمان نەکردبوو، تەنیا شەڕمان ڕاگرت بوو. بەهۆی ئەو ساڵەوە هێزەکانی یەکێتی حەسابوونەوە بە ژمارە زۆر زیادیان کردبوو. دەستیان گەیشتووە هەندێک جێگا کە لە سەردەمی شەڕدا دەستیان نەیگەشت بووە. هەلومەرجی ژیانیان بژابووە. کۆمەڵانی خەڵکویان دەرکەوت کە یەکێتی هێزێکی سربەخۆیە لە بڕیاردانی سیاسی. بەرژەوەندی کورد لە بەرچاو ئەگرێ نەک هاوپەیمانەتی و دۆستایەتی لەگەڵ دەوڵەتان. دەوڵەتانی ناوچەکەش بە تایبەتی ئێران و سووریا بۆیان دەرکەوت کە یەکێتی هێزی سەرەکیە لەسەر ئەرزی کوردستان. دوای ڕاگرتنی شەڕ جگە لە بادینان لە هیچ شوێنێکی تر چالاکی پێشمەرگانە نەمابوو. لەم کۆبوونەوەیەدا بە گشتی دەنگ بڕیاردرا کۆتایی بە گفتوگۆ بهێنرێ و هێزەکان ئامادە بکەین بۆ دەستپێکردنەوەی شەڕ. بڕیاری شەڕ دواخرا بۆ ئەوەی خەڵک و خۆمان بە ئاسوودەیی زستان بەسەر ببین و لە بەهار نزیک بکەوینەوە. بەڵام بڕیاردرا کە کۆتایی هێنان بە گفتوگۆ ڕابگەێنرێ. بڕیاری شەڕکردنەوە بڕیارێکی حساب نەکرا و هەڵەیەکی گەورە بوو. بەڵام کەس هێزاتی نەئەکرد بڵێ درێژەدان بە ڕاگرتنی شەڕ و گفتوگۆیەکی پچڕ باشترە لە شەڕێکی نابەرامبەر لەگەڵ دوژمنێکی درڕندەی وەکو بەعەز کە لەو کاتەدا خاوەنی 50 فیرقەی سەربازی و 5,000 تانک و 600 فڕۆکەی جەنگی و خاوەنی چەکی کیمیایی و بایۆلۆجی و سەدان هەزار جێشی شعبی و جاشی کورد بوو، چونکە تاوانبار ئەکرا بە بەزین و کۆڵدان و ڕوخان. مامجەلال نامەی بۆ عیزەدووری نووسی و سەرکردایەتی یەکێتیش لە 15/85دا بەیانێکی دەرکرد، کۆتایی هێنانی وتوێژی ڕاگەیاند. لە بەیانەکەدا ڕوونی کردبووە کە دوای دەیان کۆبوونەوە و دانیشتن و سەدان سەعات گفتوگۆ بە ئەنجام نەگەیشت و ئۆباڵی ژێرکەوتنی گفتوگۆکەشی خستە سەر بەعەز. لەو کاتەدا یەکێتی هیچ جۆرە پەیوەندێکی لەگەڵ ئێران نەبوو، تەنانەت سەرەپردێکیشی دروست نەکردبوو. لەگەڵ ئەجەبەل وەتەنێت دیموکراتیەش هیچ جۆرە پەیوەندیە کە بۆنی ئاشبوونەوەی لێبێ دروست نەکرابوو. یەکێتی هێشتا لەناو ئەو دابڕانە سیاسیەدا بوو کە تێکەوتبوو. ڕۆژی 16 کانونی دووەم واتە یەک ڕۆژ دوای بڵاوکردنەوەی بەیانەکە، سعدی مادی ساڵح بە هەلیکۆپتەر هاتە مەرگە. داوای کرد گفتوگۆ دەست پێ بکرێتەوە لەکوێدا پچراوە، لێەوە دەست پێ بکەینەوە. بەڵام سەرکردایەتی یەکێتی بۆ دەمکوتکردنی دوژمنەکانی گفتوگۆ کە لە ناوخۆی یەکێتی و لە دەرەوەیدا بەو پەڕی توند و تیژیەوە لە قسە و چالاکیدا بوون، ئیتر ئەم داوای بەعسیدایە دواوە. بەمەش جارێکی تر جوڵانەوەی کورد لە ناو بازنەداخراوەکەدا کەوتەوە خولانەوە. داوای مافی نەتەوەیی، سەرکوتکردن، شەڕی چەکداری، پەیوەندی ژێربەژێر، گفتوگۆی ئاشکرا، گرژی، دیسانەوە شەڕی چەکدار. 2. دیسانەوە شەڕ. دوایەوەی کۆمیتەی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەیاننامەی پچڕاندنی گفتوگۆی ڕاگەیان، ئیتر لە ناو یەکێتیدا هیچ ئومێدێ بە گفتوگۆ نەمابوو. بەڵام ئەمانویست جارێ خۆمان لە شەڕ لا بدەین تا چلی زستان تێ ئەپەڕێ و هەوا کەمێ خۆشە بێ، چونکە دڵنیا بووین لەوەی ئەم جاریان شەڕێکی سەخت ئەبێ و کاربەدەستانی عێراق دەست لە دانیشتوانی لادیەکانیش ناپارێزن. کوژرانی ڕیشە. ڕۆژی 25 کانونی دووەمی 85 هەواڵ هات مامە ڕیشە کوژرا.
ڕیشا ناوی نەجمەدین شکر و خەڵکی گوندی تاڵەبان بوو لەبەر ئەوەی ڕیشی هەبوو بە مامە ڕیشە ناوی دەرکرد بوو. ماوەیەک لەگەڵ فیدایەکانی فەڵەستین کاری کرد بوو. خوێندەواری نەبوو بەڵام کوڕێکی وریا و چالاک و گورج و گۆڵ و لەشسووک بوو. لە هەڵبژاردننی چالاکیەکانیدا نیشانەی سەرکەوتوانەی هەڵەبژارد. هەمیشە لە گەڕان و سوڕاندا بوو. سەرەتا کە هاتبوو بۆ پێشمەرگایەتی لەبەر ئەوەی نەیان ناسی بوو ماوەیەک باوەڕیان پێ نەکرد بوو بە پێشمەرگە وەریان نەگرت بوو. پاشان کە بوو بە پێشمەرگە لە ماوەیەکی کەمدا لێوەشاوی خۆی سەلماند و دەرکەوت کە پێشمەرگەیەکی هەڵکەوتووە. زۆری نەخایاند بوو بە فەرماندەی مەفرەزە، اینجا بە فەرماندەی کەرتی جەباری. کەرتەکەی ڕیشە یەکێ بوو لە ئازاترین و چالاکترین کەرتەکانی پێشمەرگە و هێزەکانی بەعەز داغ لە دڵبوون لێ. لە کاتی گفتوگۆدا لەگەڵ تەحسین شاوەیس پەیوەندی کردبوو. داوای لێ کردبوو دەست لە خراپە هەڵبگرێ و هاوکاری پێشمەرگە بکە. تەحسین بە قسەی لووس ڕیشەی تەفرەدا بوو گوایە هاوکاری لەگەڵەکە. ئێمە هەر کە بەمەمانزانی زۆر زوو سەرنجمان ڕاکێشا و وریامان کردەوە کە باوەڕ بە تەحسین نەکا و لێی نزیک نەبێتەوە. فەرماندەی تیپەکەشی ئازاد حەمەغەریب بە هەمان توندی وریای کردبووە، بەڵام ئەو گوێی نەدابوو بە وریاکردنەوانە. تەحسین ڕیشەی داوەت کردبوو بۆ توێژ و نان خواردن لە کاتێکدا لەگەڵ دوو پێشمەرگەی هاوڕێی سەردار حەمە شەریف موحسین مەجید سەلیم چوو بوو بۆ بینینی. تەحسین لەسەر داوای ئیستیخبارات بۆ دانان و هەرسێکیانی کوشت. ڕیشە لە ناو خەڵکدا بوو بە قارەمانێکی ئەفسانەیی و بە کەسێکی لە شکان نەهاتوو. تەنانەت لە یەکێ لە خۆپشاندانەکانی سلێمانیدا هاواریان کردبوو بە هێزی مامە ڕیشە سەدام ئەکەین بە شیشە. کوژرانی ڕیشە زەرەرێکی معنەوی بوو لە پێشمەرگەکانی یەکێتی. مەکتەبی سیاسی بەم بۆنەوە بەیانێکی لەسەر دەرکرد و پێشمەرگەکانی تیپی 57 سەگرمە لە تۆڵەی هاوڕەکەیاندا چەند بۆسەیەکیان لەسەر ڕێگەی باوە لەسەر ڕێگەی چەمچەماڵ سەنگا و لە نزیک گوندی خدرێ و گوندی مەلا حەسەندانە بۆ ئەوەی لە ناوەخدا شەڕەکە بێ بەرنامە هەڵ نەگیرسێتەوە. شەڕی تۆڵە سەندنەوەمان لێرەدا ڕاگرت. قەرە سرد لە مانگەکانی گفتوگۆدا سوورداش گەڕەکێ خانووی چۆڵکراوی لێبوو. چاکرابوون و کرابوون بە بارگای مەکتەبی سیاسی. من نەمیزجێ لە خۆم شێوێنم و ماڵ و بارگاکەم هەر لە نێروانی ئاوەژێ مایەوە. لەو ماوەیەدا خانووی تریشمان هەر لە بناری ئاسۆز لە سیروان دروست کرد. هەر کات پێویستی بکردە ئەچوون بۆ سوورداش و ئەگەڕامەوە ئاوەژێ. هەموو جار بە قەرەسردا ڕائابوردم. جادەیەکی ئاسکەری کە بنگردی بە دوکانەوە ئەبەست بەسەر سەری شاخەکەدا ئەڕۆشت. تەپڵەسەری قەرەسرد تەختایەکی بەرز بوو. چاو ئەندازێکی یەکجار جوان و خۆشیە بوو. زۆری چیاکانی کوردستانی عێراقی لێ دیار بوو. دیوێکی بەسەر شاری دوکان و دامەزراوەکانیدا و دیوێکی بەسەر بنگرد و مەرگەدا ئەیڕوانی و گۆماوی دوکانیش کەوتبووە لای ڕۆژ ئاوای. بە شەویش ڕووناکایی کارەبای سەدان شار و ئاوای نزیک و دووری لێوە دیار بوو. دەور و پشتەکەیشی بە سەدان ڕەزیمێوی دێمی لێ ڕوێنرا بوو. ئەکرا ئوتێلی تۆریستی خۆش لەسەر تەختای سەر شاخەکە دروست بکرێ. بەڵام ئێرەش وەکو هەموو شوێنە جوانەکانی تری کوردستان جێشی داگیرکەری بە ئاسپیسی کردبوو. چەندین ڕەبەی تێدا دانابوو. چواردەوری بەمین چاندبوو. ئازادکردنی چەرماوەند کە بارودۆخی کوردستان ئاڵۆز بوو، ئەندامانی مەکتەبی سیاسی سوورداشیان چۆڵ کرد و گوێزایانەوە سیروان. بناری ئاسۆز ئەگەرچی شاخاوی بوو، ئەو دیوەی ئێمەی لێبووین نزیک بوون لە شوێنەکانی هێزەکانی حکوومەتەوە بۆ پەلاماری ئاسمانی فڕۆکە و بۆ تۆپباران کراوە بوون. بە ئاسانی زەرەری لێدرا. جێگەیەکی ئەمینمان نەبوو بارەگاکانی سەرکردایەتی تێدا دابنین. دۆڵی جافەتی ناوچەیەکی شاخاوی و لەبار بوو. ساڵی 83 بارەگاکانی دەستگای ڕاگەیاندن و بارەگای مەڵبەندی دوی لێدانرا بوو. بەڵام ئەویش بە درێژای شاخی چەرماوەند ڕەبی جێش و جێشی شعبی لێبوو. لە هەموو لایەکەوە زاڵ بوون بەسەر دۆڵی جافەتیدا. بڕیارماندا چەرماوەند پاک بکەینەوە بۆ ئەوەی بیکەین بە شوێنی بارەگا سەرەکیەکانی یەکێتی. چەرماوەند زنجیرێکی درێژە، لەسەرێکیەوە بەسراوە بە شاخی سارای نزیک دوکان و لەسەرێکی تریەوە ئەگاتە ئەزمەڕ و گۆیژە و تا نزیک عربەت درێژە بێتەوە. کونتێلە، دابان، هەلاج، هەژدیها، بووکوزاوە لە لووتکە ناسراوەکانی، کەڵکی قزلەر و کەڵکی پیرکە لە باریکە ڕێگەکانی هاتوچۆکردنین. هەندێک لەم شوێنانە ڕەبی قایمی عسکەری لێبوون. هێزەکانی مەڵبەندەکانی یەک و دویان لەسەر کۆکرایەوە. بەیانی ڕۆژی 15 شوباتی 85 سەعات 4 بەیانی لە هەموو لایەکەوە پەلامار دران و پەلاماری بارەگای فەوجەکەش درا لە شەدەڵا. سەرەڕای هەڵسانی هەلیکۆپتەر و فرینی فڕۆکەی جەنگی لە ماوەیەکی کووردا هەمووی پاکرایەوە و ڕۆژی 16 شوبات ناوچەکە کەوتە دەستیەکێتی. لەم شەڕەدا یەک مەقەڕی فەوج و 3 مەقەڕی سریە و 17 ڕەبێ گیران. هەموو ئەو هێزانی لەو بارەگایانەدا بوون، کوژران و 98 کەسیان بە زیندوێتی بەدیل گیران و هەموو کەلوپەلی فەوج و تفاقی جەنگی دەست پێشمەرگە کەوت.
ئەمە یەکەمین شەڕی گەورەی دوای پچڕاندنی گفتوگۆ و سەرەتای ڕاستەقینەی جێبەجێکردنی بڕیاری دەستپێکردنەوەی شەڕی یەکێتی بوو لەگەڵ بەعەز. لەم شەڕە و لە هەندێک وردە شەڕی تردا بە درێژای مانگی شوبات 22 پێشمەرگە کوژان. لە تیپی 21 کەرکووک کەمال مەحموود، زوهێر سەعدون سەرهەنگ، شوان حەکیم حەمەڕەش، شامیل حەمە عەلی ڕێبوار، کاوە تەیفور ئیبراهیم، سەلیم ئەحمەد ڕەواند، شەفیق کاکل هێمن، فەخرەدین عەلی ڕەزا هەردی. لە تیپی 25 خاڵخاڵان سەید ئیبراهیم، ئیسماعیل عەزیز ساڵح. لە تیپی 37 شارباژێر فاروق محەممەد ڕەزا. لە تیپی 55 قەرەداغ والی باریکەی. لە تیپی 57 سەرگرما عوسمان عەلی محەممەد. لە تیپی 53 شێوانە ئیسماعیل عەبد محەممەد. لە تیپی 33 سلێمانی عوسمان محەممەد مەحموود شەهاب. لە تیپی 31 پێنجۆن محەممەد عەزیز عەبدولخالق عەزیز ئاسۆ. لە تیپی 93 کۆیە ئەحمەد عوسمان، هەمزە خدر، ئومێد ئەحمەد، عەزیز شەوگەڕی، هادی عەبدول. مەترسی هێرشی گەورەی ئێران بۆ سەر عێراق نەڕەوی بووە. دوای ئەم شەڕە عێراق هەوڵێکی تریدا بۆ ڕاگررتنی شەڕ. ڕۆژی 18 شوبات سەعدی مادی ساڵح بە بێتەڵ قسەی لەگەڵ مامجەلال کرد بۆ ڕاگررتنی شەڕ و داوای بەردانی گیراوەکانی لێکرد. بەڵام لە لای یەکێتیەوە ئیتر کار لە کار ترازا بوو، بەرەو شەڕی سەرانسەری ئەچوو. شەڕی تەعریب. دەستپێکردنەوەی شەڕ بە پەلاماردانی هەندێ لەو ئاوایانە دەستی پێکرد کە حکوومەت بۆ عەرەبی دروست کردبوو لە جێگەی جوتیارانی کورد. لە چەند جێگەی کەرکووک، هەولێر، گەرمیان ئەم هێرشانە کرا. ئەو ئاوایانە هەموو چەکدار بوون، بەرگریانە کرد، بەڵام چالاکیەکان سەرکەوتوو بوون. هەندێکیان شوێنەکانیان چۆڵ کرد. یەکێ لەو تیپانی ئەم چالاکی بە سەرکەوتوی ئەنجامدا بوو تیپی 21 کەرکووک بوو. جێژ لە تۆڵەی ئەمەدا هێرشێکی گەورەی کردە سەرگوندی گۆبتەپە کە بنکەیەکی گەڕۆکی تیپی 21 کەرکووکی لێبوو. لەم هێرشەدا تانک، تۆپ، هالیکۆپتەریان بەکارهێنا، بەڵام سەرکەوتوو نەبوون، گوندەکەیان بۆ داگیر نەکرا، پێشمەرگەکان شەو کشانەوە. گەرمبوونی شەڕ. بە درێژایی مانگی مارتی 85 لە چەند جێگەی کوردستان 28 چالاکی پێشمەرگەی کرا. لە زۆر جێگە پەلاماری ڕەبیەکانی جێژەدرا. گرنگترینیان لەسەر ڕێگەی هەولێر کۆیە و لەیلان قادرکەرم بوو. لە شەڕەکانی ماردا 13 پێشمەرگە کوژان. لە تیپی 86 هەولێر عەبدولباقی بارزانی، موحسین حەمەد، ڕەمەزان، لاوکۆ کەریم، شێرزاد ڕەسوڵ، سەبا حەمزە سلێمان. لە تیپی قەرەچۆخ نەجات ئەحمەد ئەوڵا. لە تیپی 12 سۆران سەید جەلال ئیسماعیل، جەبار عارف. لە تیپی 5 سەرگرما ڕەمەزان محەممەد عەلی، ئەحمەد نووری ئەحمەد، سەلام حەمید ئەمین، ئەنوەر عەلی ساڵح. شەڕ بە سەختیەکی وەها دەستی پێکردەوە لە مێژووی جەنگی کوردستاندا ئەوە یەکەم جار بوو بەو سنوورە فراوان و درڕندانە بێ. بەعەز هیچ گوندێکی لە هێرشی ئاسمانی و تۆپباران بێبەش نەئاکرد. هەڕەشەکانی محەممەد حەمزە زوبەیدی. پاژەڵ گیرسانەوەی شەڕ ماوەیەک سەعدی مادی ساڵح لە کوردستان گوێزرایەوە و محەممەد حەمزە زوبەیدی کرا بە بەرپرسی مەکتەب تەنزیم شیمال. محەممەد ئەندامی قیادە قوتر العێراقی حیزبی بەعەز بوو. لە زنجیرەی ئەو کۆڕ و کۆبوونەوانەدا کە لە شارەکانی کوردستان کردی، لە سلێمانی لە ناو کۆڕێکی گەورەدا بۆ ئەوەی بە ئێمە بگاتەوە وتبووی لەمە دووە بەچەکی وەهالیان ئەدەین کە لە ناو پەناگاکانیشیاندا بیان کوژێ. ئەمە هەڕەشەی بەکارهێنانی چەکی کیمیایی بوو. شەڕی ئەم جارەی بەعەز لەگەڵ هەموو کورد و دار و بەردی وڵاتەکەی بوو. ژمارەیەکی زۆر تۆپیان تەرخان کرد بوو. بەردەوام هەموو دیهاتەکانی دەرەوەی دەسەڵاتی بەعسیان تۆبارانە کرد. بە هالیکۆپتەر و بە فڕۆکە پەلاماری بارەگاکانی یەکێتیانەدا. هەموو جۆرە بۆمبایەکیان بەکارهێنا. لەوانە ئەوەی پێی ئەڵێن هێشووی. دانیشتوانی دیهاتیان ناچارە کرد گوندەکانیان چۆڵ بکەن و کۆچ بکەن بۆ ئۆردوگاکان و چەک بۆ حکوومەت هەڵبگرن. گەشتێکی زەحمەت. کۆتایی مانگی مایز لە ئاوەژیەوە بەڕێکەوتم بە نیازی سماقوڵی سەرچاوە کە بارەگای مەڵبەندی چواری لێبوو. کۆسرەت لێپرسراوی مەڵبەند بوو. ڕێکخراوەکانی ناوشاری هەولێر ئامارێکی چەکیان بۆ نابووینەوە بە تەما بووین بە یارمەتی ئەوان دەستی بەسەرا بگرین. لە کڵێسە لاماندا، کڵێسە لەسەر لێواری زەی بچووکە. خەڵکی کڵێسە دۆستی شۆڕش و هەندێکیان ئەندامی کۆمەڵە بوون. ماڵی ڕەفیقی حەمەجاف لە ئەنفالدا شەید بوو لەوێ بوو. داوایان لێکردین بمێنینەوە ڕاوماسیەکمان بۆ بکەن. من خۆم ماسی خۆر نیم و زۆرم ئارەزووی خواردنی نییە. هەندێ ماسییان گرتبوو بە چەشنێکی زۆر بەلەزەت دروستیان کردبوو. هەر لەوێ بە بێتەن لەگەڵ کۆسەت قسەم کرد و ئاگادارم کرد لە گەیشتن و مۆعیدێکماندانە لە بۆگەت یەکتری ببینین. ئێمە هەردووکمان لەو مۆعیدە دواکەوتین. من بەهۆی ماسی خواردنەوە و نازانم ئەو بەهۆی چیەوە، بەڵام فڕۆکە لەو مۆعیدەدا گوندەکەی بردومان کرد. 4 کەسی کوشت. بۆگدیش هەر لەسەر زێیە. میر محەممەدی میری سۆران قەڵایەکی لێ دروست کردووە تا ئەو ساش کەلاوەکانی مابوون.
دیار بوو جێش کەوتبوونە تاقیبی کاروانەکەمان و بۆ دۆزینەوەی شوێن و ڕێگەی ڕۆیشتنمان کەڵکیان لە بیستنی بێتەلەکەمان وەرەگرت. چیای ماکۆک بەسەر دۆڵەرەقەدا ئەڕوانێ، هەموو زنجیرەکەش کەوتووە دەست جاش و جێش. سەری ماکۆک دوای ئازادکردنی بێتواتە بەشی زۆر و گرنگی کەوتووە دەستی پێشمەرگە، بەڵام لەو ڕۆژانەدا بێشەڕ گیرابووە. تاقمەی پێشمەرگە کە بۆ پارێزگاری لەوێدان رابوون، ڕۆژێک تووپڕ تاقمێکی زۆر عەسکەر و جاش ئەبینن بەرەو ڕویان دێن. پێشمەرگەکان لە باتی ئەوەی دەستیان لێ بکەنەوە حەپەسا بوون و بە شوێنێکی هەزار بە هەزاردا بەڕاکردن دابەزی بوون. دوایی دەرکەوت یەکێ لە ئەفسەرەکان عەبدولعەزیز حەدیسی قائیدی فیرقەی 24 ناسراو بە قواتی معتەسەم و هەیئەتی ئەرکانی فیرقەکەی و هەندێک لە سەرانی جاشی خۆشناو بوون. بەنیازی ئیستیطلاع چوو بوون و هێزی شەڕیان لەگەڵ نەبوو. ئەوانیش چاوەڕێیان نەکرد بوو لەو شوێنەدا پێشمەرگە هەبێ. ئەگەر پێشمەرگەکان بەهاتناتە دەست لەوانە بوو زەرەرێکی زۆریان لێبدانایە و پلانی گرتنی شاخەکەش سەری نەگرتایە. یەکێ لە گرنگترین لوتکەکانی ماکۆک کڵاوی دێوانەیە گیرە. مەڵبەندی سێ هەوڵی گرتنەوەیدا بوو، بەڵام سەرکەوتوو نەبوون.